ڕۆمانی یەکەمین عاشق، نووسینی ئیڤان تۆرگنێف، وەرگێڕان جەبار سابیر، خوێندنەوەی خەڵات فاروق. یەکەمین عاشق. دوای ماوەیەک کە میوانەکان گەڕانەوە ماڵەکانی خۆیان و کاتژمێری قەت دیوارەکە زەنگی 1:30 شەوی لێدا، لە ژوورەکەدا تەنها خانەخوێ و سێرگی نیکۆلایۆڤیچ و ڤلادیمیر پترۆڤیچ مانەوە. خانەخوێ زەنگی لێدا و فەرمانیدا بە ئیشکەرەکان قاپەکانی سەر مێزەکە گرت بکەنەوە. خانەخوێ لە قەنەفەکەدا تۆزێک ڕۆچوو. دوای داگیرساندنی جگەرە چروتەکە بە میوانەکانی وت: بڕیارەکە ئەمەیە، هەر یەکێک لە ئێمە کورتەمێژووی یەکەمین عاشقی خۆی بگێڕێتەوە. سێرگی نیکۆلایۆڤیچ، سەرەی تۆیە. سێرگی نیکۆلایۆڤیچ کە پیاوێکی کورتەباڵا بوو، بە دەموچاوێکی سپی و خڕەوە سەرەتا سەیرێکی خاوەن ماڵی کرد، پاشان چاوی بڕیە بنمیچی ژوورەکە. دوای چەند ساتێک دوجار وتی: من یەکەمین عاشقێکم لە ژیاندا نەبوو، ڕاستەوخۆ لە عاشقی دووەمەوە دەستم پێکرد. ئامادەبووان بە سەرسوڕمانەوە پرسیان: کەواتە ئەم ڕووداوە چۆنی بوو؟ زۆر سادە. تەمەنم 18 ساڵ بوو. کچێکی عیشوەکەرم ناسی و ڕەفتارم بە جۆرێک بوو کە چما بۆم تازە نەبوو. دەبێت بڵێم بۆ یەکەمین جار و دوایین جار لە تەمەنی 6 ساڵیدا بوو عاشقی دایانەکەی خۆم بووم. ساڵانێکی زۆر بەسەر ئەو مێژوەدا تێدەپەڕێ و هەستێک کە بۆ ئەوم هەبوو زۆرینەی لە یادەوەریمدا سڕاوەتەوە و گەر شتێک لە مێشکمدا مابێتەوە سەرنجی کەسێک ڕاناکێشێ. خانەخوێ وتی: خۆڵاسە منیش بۆ یەکەمین عاشقی خۆم بابەتێکی زۆرم بۆ وتن نییە. بەر لە ناسینی ئانا ئیڤانۆڤا هاوسەری ئێستام ئەوینداری کەسێک نەبوو بووم. دوای یەکتر ناسینیش کارەکان بە خێرایی و ئاسانی چوونە پێش. باوکمان دوای ڕازی بوون یەکسەر قەول و بڕی پێویستی ڕێوڕەسمی هاوسەرگیریان ئەنجامدا و ئێمە بە دەربڕینی هاوڕێیەتی بۆ یەکتر چوینە ژیانی ژنومێردایەتیەوە. دەبینی کە کورتەمێژووی یەکەمین عاشقی من لە 2 ڕستەدا دەوترێت. بەڕێزان، دەبێت ددانی پێدا بنێم کە بەم پێشنیارە ئومێدەوار بووم. تۆ ڤلادیمیر پترۆڤیچ کە تا نهۆ ژنت نەهێناوە و هێشتا زگورتیت و ئیدی زۆر گەنج نیت، ئێمە سەرگەرم دەکەیت؟ ڤلادیمیر پترۆڤیچ کە پیاوێکی تەمەن 40 ساڵ بوو، بە قژێکی ڕەشی ڕووەوسپی بە تۆزێک کاوەخوێییەوە وەڵامی دایەوە: یەکەمین عاشقی من چیرۆکێکی سادە و ئاسان نەبوو. خانەخوێ و سێرگی نیکۆلایۆڤیچ بە یەک دەنگ وتیان: بەو چاتر، کەواتە باسی ئەوە بکە. ڕێگەم بدەن، ئەویش باز نەکەم، لەبەر ئەوەی لە گێڕانەوە و دەربڕیندا لێوەشاییەکی زۆرم نییە. دەترسم بێسەروبەر و بێتام بێت. ئەگەر یارمەتیم بدەن هەرچیەکم هات بە بیردا لە دەفتەرێکی چکۆلەدا بینووسم و پاشان بۆتان بخوێنمەوە. سەرەتا هاوڕێیان ڕازی نەبوون، بەڵام ڤلادیمیر پترۆڤیچ پێداگری کرد. دوای 2 هەفتە ئەوان جارێکی دی گرت بوونەوە و ڤلادیمیر پترۆڤیچ بەڵێنەکەی خۆی بردەسەر. ئەم بابەتە لەو دەفتەرە چکۆلەیەدا هاتبوو. بەشی یەکەم.
لەو کاتەدا من تەمەنم 16 ساڵ بوو. ئەم ڕووداوە لە ساڵی 1833 ڕوویدا. لەگەڵ باوک و دایکم نیشتەجێی مۆسکۆ بووم. کوێستانە ماڵێکمان لە نزیک کالۆشکۆ بەرامبەر پارکی نیسکۆچنوویە دڵتەنگ نەبوو، بەکرێ گرتبوو. منیش خۆم بۆ چوونە زانکۆ ئامادە دەکرد. بەڵام زۆر کەم و بە کاوەخۆ وانەم دەخوێند. کەس ڕێگر نەبوو لە بەردەم ئازادیمدا و بەپێی حەز و ئارەزوەکانم ڕەفتارم دەکرد، بە تایبەت دوای ڕۆشتنی پەروەردەکارە فەڕەنساییەکەم کە ئەسڵەن لە دوورە وڵاتی خۆی ناڕازی بوو. پێیوا بوو وەک بۆمب بێ ئەوەی خۆی بزانێ چۆن سەری لە ڕووسیا هەڵهێناوە و بەسەر و سەکوتێکی تووڕەوە کاتی خۆی لە پشوودا لەسەر سیسەمێک بەسەر دەبرد. باوکم هەمیشە بە میهرەبانیەکی تەواوەوە ڕەفتاری لەگەڵ دەکردم، بەڵام دایکم گوێی بە من نەدەدا. لەگەڵ ئەوەی تاقانە مناڵی ئەو بووم، گرفتاری زۆر ئەوی سەرقاڵ دەکرد. باوکم کە هێشتا گەنج و زۆر قۆز و کەڵەگەت بوو، گەرچی 10 ساڵ لە دایکم گەنجتر بوو، لە ڕووی بەرژەوەندیەوە هاوسەرگیری لەگەڵ ئەو کردبوو. دایکم هەمیشە ژیانێکی خەمینی هەبوو، بەردەوام تووڕە و ڕووگرژ بوو، ئیرەیی دەبرد. هەڵبەتە لە ئامادەیی باوکمدا هیچی لە خۆی پیشان نەدەدا، لەبەر ئەوەی زۆر لەو دەترسا. باوکم خۆی جددی خوێنسارد و مەوداگر پیشان دەدا. من کەسێکم نەبینی بوو بەم ئەندازەیە ئارام و خۆڕاگر و لە خۆدڵنیا و پێداگر. قەت یەکەمین هەفتەکانی کوێستانم بیر ناچێتەوە. هەوایەکی زۆر خۆش بوو. ئێمە لە نۆی ئایاردا گەشتە بووینە ئەوێ. من لە باخی ماڵەکە یا لە پارکی نیسکۆچنوویە یا لە نزیک یاریگاکە پیاسەم دەکرد. هەر کتێبێکم دەکەوتە دەست و جارجار تەنانەت کتێبی مێژوویی کایدا نۆڤیشم بەدەستەوە دەگرت، بەڵام بەدەگمەندەم کردەوە. پتر ئەو شەعرە زۆرم دەخوێندەوە کە لەبەرم بوو. خوێن لە دەمارەکانمدا دەکوڵاو، دڵم بە شێوەیەکی شیرین و پێکەنی ناوی دەیناڵاند، وەک ئەوەی بەردەوام چاوەڕوانی شتێک بم یان لە شتێک بترسم. لە هەموو شتێک دەحەپەسام و ئامادەیی هەر ڕووداوێک بووم. مینە پەڕەسێلکەیەک کە لە سپێداندا بە دەوری بورجی کەنیسەدا بخولێتەوە. خەیاڵ بڵاوی من بە خێرایی بە دەوری وێناکردنێکدا دەخولایەوە. دەچوومە فیکرانەوە، خەم دەیدەگرتم. جارجارێ فرمێسک لە چاوەکانمەوە سەرڕێژی دەکرد، بەڵام لە نێوان فرمێسک و خەمدا بە خوێندنەوەی شعری خۆش و بینینی جوانی خۆرئاوا هەستی شادی جۆش و خرۆشی ساڵانی گەنجی لە بەرامبەرمدا قوت دەبووەوە. ئەسپێکی سواریم هەبوو، خۆم زینم دەکرد. بە تەنیا بۆ هەر شوێنێک دەڕۆشتم، چەندێکیش دوور بووایە، چوارناڵم دەکرد و خۆم وەک زۆرانبازی سەدەکانی ناویان وێنا دەکرد. هەستم بە چه هەستێکی شادومانی دەکرد، لە وژەی بادا و بە سیرکردنی ئاسمان، بە ڕۆحیەتێکی واڵاوە پێشوازیم لە ڕەنگە شینە درەوشاوەکەی دەکرد. هێشتا بیرمە لەو سەردەمەدا وێناکردنی ژن و خەیاڵی عەشقێک بۆ ژن تا ڕادەیەک قەت بە شێوەیەکی ڕاستەقینە نەدەهات بە خەیاڵمدا. بەڵام کە بیرم لە هەرچیەک دەکردەوە و هەستم بە هەرچیەک دەکرد، بە شێوەیەکی ناخود ئاگا و بە پێش هەستێکی شەرمن و بە شێوەیەکی نوێ پەیم بە ڕووداوی شیرینی عەشق دەبرد. ئەم پێش هەستە، ئەم چاوەڕوانیە هەموو بوونمی دەگرتەوە، بەو هەناسەم دەدا، دەگەڕایە دەمارەکان و هەر دڵۆپە خوێنێکم. چارەنووس ئەوە بوو خێرا بێتە دی. کوێستانە ماڵەکەی ئێمە تەلارێکی دەوڵەمەندانە بوو، بە پایەی زۆر و لە تەختە دروست کرا بوو. 2 خانووی بچووک لەو سەری دیواری نزمی باخەکەوە بوو. لە خانووی بەری چەپدا کارگەیەکی زۆر بچووکی پێڵاو دروستکردن هەبوو. جارجارێ بۆ سەیرکردن سەرێکم لەوێ دەدا. لەوێ 10 هەرزەکاری باریکەلە بە بەرکۆشی پیس و دەموچاوی ڕەقەڵەوە بە سەختی کاریان دەکرد. خانووی بەری ڕاست چۆڵ بوو، ئامادە بوو بۆ بەکرێدان. ڕۆژێکیان
دوای ئەوەی 3 هەفتە لە هاتنی ئێمە تێدەپەڕی، بینیم پەنجەرەکانی ئەوێ کراونەتەوە. قیافەیەکی ژنانە لە دوورەوە دەرکەوت. دیار بوو خێزانێک بۆ ئاکنجی بوون هاتوونەتە ئەوێ. بیرم کەوتەوە هەمان ڕۆژ. کاتی نانی نیوەڕۆ، دایکم لە ئیشکەرەکەمانەوە هەواڵی زانی هاوسێن نوێیەکە ئەشرافزادەیەکە بە ناوی زاسکین. سەرەتا بە تۆنێکی تۆزێک ڕێزئامێز وتی: ئاها، ئەشرافزادە؟ و پاشان خستیە سەری: دەبێت بێنەوا بن. ئیشکەرەکە وتی: بە 3 عەرەبانە ماڵەکەیان هێنا، بەڵام قەنەفە و مۆبێلەکانیان زۆر سادە و ئاساییە. دایکم خستیە سەری: بەڵێ، ئەو چاتر. باوکم نیگایەکی ساردی بڕیە دایکم و ئەو قسەکەی بڕی. لە ڕاستیدا ئەشرافزادەی زاسکین نەیدەتوانی دەوڵەمەند بێت. ئەو خانووەی بەکرێیان گرتبوو بەڕادەیەک سادە و ناحەز بوو. تەنانەت خەڵکانی نزیک لە چینی ناوەندیش قەت بە بەکرێگرتنی ئەو خانووە ڕازی نەدەبوون. سەرباری ئەمانەیش من بچووکترین سەرنجم نەدایە ئەم قسانە. ناونیشانی ئەشرافی لە مندا کاریگەریەکی ناچیزەی هەبوو. لەبەر ئەوەی ماوەیەک پێشتر کتێبی ڕێگرانم خوێندبووەوە لە نووسینی شیلەر. کتێبی دەنگی غەزەلنووس. بەشی دووەم. ڕاهاتبووم ئێوارانی هەموو ڕۆژێک بە تفەنگەکەمەوە لە باخەکەدا بگەڕێم و نیشانە لە قەلەڕەشەکان بگرمەوە. لە کۆنەوە ڕقێکی زۆرم لەم باڵندە گۆشخۆر و خۆپارێز و فڕوفێڵاویانە بوو. ئەو ڕۆژە بەرەو باخەکە کەوتمەڕێ. دوای گەڕانێکی زۆر و بێهودە قەلەڕەشەکان ناسیمیانەوە و لە دوورەوە دەیانقیڕاند. بە شێوەیەکی نەخوازراو لە دیوارێکی نزم نزیک بوومەوە کە باخەکەی ئێمەی لە حەوشەی ئەو دوو خانووە جیا دەکردەوە. سرم دانەواند بوو. دەڕۆیشتم کە کتوپڕ دەنگێکم بەرگوێ کەوت. لەسەر دیوارەکەوە سەیرێکم کرد. لەجێی خۆم وشک بووم. دیمەنێکی سەرسوڕهێنم بینی. لە چەند هەنگاوێک دوور لە منەوە لە نێو دەونەت و تڕکە سەوزەکاندا کچێکی کەڵەگەت و بەژنزرافم بینی. بەجلی پەمەیی ڕێڕێ و دەسڕێکی سپی بەسەرەوە کە وەستا بوو. 4 پیاوی گەنجی لە 14 بوو. ئەم کچە یەکێک لەو گوڵە ڕەنگخۆڵەمێشیانەی بەدەستەوە گرتبوو کە ناوی نازانم. بەڵام منداڵان خراپ خۆیانی پێوە سەرقاڵ دەکەن، چونکە بەڵقی بچووکیان پێوەیە کە ئەگەر فشاریان بخرێتە سەر بە دەنگی بەرز دەتەقن. گەنجەکان بە تامەزرۆیی زۆرەوە نەوچەوانی خۆیان دەبردە پێشی لێی بۆ پیاکێشان. لە ڕەفتاری ئەم کچەدا من نیوەڕۆیم دەبینی. مەکرێکی چاوگر و فەرماندەرانە و میهرەبان و پێکەنیناوی و هاوڕێیانە دەبینرا کە خەریک بوو لەسەر سوڕمان و چێشدا هاوار بکەم. ئامادە بووم هەرچی یەکم هەیە لە دنیادا بیدەم تا ئەو قامکە زۆر جوانانە لێدانێک لە چاوانم بدات. تفەنگەکە لەسەر شانمەوە کەوتە سەر گژوگیاکە. هەموو شتێکم لەبیر کرد. بە 4 چاو سەیری ئەو ئەندام و مل و دەستە نازەنین و قژی زەردی تۆزێک ئاڵۆسکا و ئەو چاوە درەخشانە نێوکراوە برژانگ و ڕوومەتی ناسکم دەکرد. دەنگێکم لە نزیکەوە بیست. لاوۆ، لاوۆ، ئایا شایستەیە کە بە پێداگریەوە بەم شێوەیە سەیری کچێکی بێگانە بکەیت؟ ئازایی ئەندامم لەرزی. لەجێی خۆم وشک بووم. لە نزیکی من لەو سەری دیوارەکە پیاوێک بە قژێکی ڕەشی کورت و نیگایەکی گاڵتە جاڕانە لە من ڕاما بوو. ڕێک لەم سادەدا کچە گەنجەکە ڕووی لە من کرد. 2 چاوی گەورەی ڕەنگخۆڵەمێشیم بینی لەسەر ڕوخسارێکی پڕ چالاکی و زیندوو. کتوپڕ ئەم ڕوخسارە جوڵاو پێکەنی.
ددانی سپی بریقاوە دەرکەوت و برۆی پڕ کرێشمە هەڵکشا. لە هێکڕا تفەنگەکەم لەسەر زەویەکە هەڵگرت و بەرەو ماڵەوە تێم تەقاند. پێکەنینێکی پڕ زایەڵە بەڵام هاوڕێیانە لە دوامەوە دەبیسترا. دوای گەیشتنەوەم بە ژوورەکەم خۆم هەڵدایە سەر سیسەمەکە و دەموچاوم بە دەستەکانم شاردەوە. گوێم لە ترپەی دڵم دەبوو، هەم شەرمن و هەمیش خۆشحاڵ بووم. بۆ یەکەمین جار بوو ئۆخژنێکی وەها سەرسوڕهێن لە مندا دروست بوو. پاش حەسانەوە قژم داهێنا بۆ خواردنەوەی چایی چوون بۆ نهۆمی خوارێ. ڕوخساری ئەم کچە جوانە بەرامبەرم بوو. دڵم هێور بووەوە، بەڵام بە شێوەیەکی چێژبەخش دەگوشرا. کتوپڕ باوکم لێی پرسییم، چیت بەسەر هاتووە؟ ئایا قەلەڕەشێکت پێکا؟ دەمویست هەموو شتێکی بۆ باس بکەم، بەڵام خۆم ڕاگرت لە خەیاڵی خۆمدا پێکەنیم. کاتی چوون بۆ نووستن 3 جار لەسەر قاچێکم خولامەوە. خۆم قۆز کرد و چوومە خەوێکی قوڵەوە. گزنگی بەیانی کتوپڕ خەبەرم بووەوە. سرم هەڵبڕی، بە چێژەوە سەیری چواردەوری خۆم کرد و دووبارە خەوتمەوە. بەشی سێیەم. بەیانی کە لەسەر سیسەمەکە هەسام، هەوڵین بیرکردنەوەم ئەمە بوو چۆنی دەتوانی بیناسی. بەر لە خواردنی بەرچایی چوون بۆ باخەکە، بەڵام زۆر لە دیوارەکە نزیک نەبوومەوە، کەسیشم نەبینی. دوای نانی بەیانی چەند جارێک لەبەر ماڵی خۆمان پیاسەم کرد. لە دوورەوە سەیری پەنجەرەکانم دەکرد، چما ڕوخساری ئەوم لەو دی و پەردەی پەنجەرەکەوە هاتبووە بەرچاو. بە ترسەوە هەرچی زووتر لەوێ دوورکەوتمەوە. هەر جۆرێک بوو دەبێت بیناسم. ئەم بیرکردنەوەیە وازی لێ نەدەهێنام، بەڵام چۆنی کێشەکە ئالێرەدا بوو. بچووکترین وردەکاری توشبوونەکەی و بەرکەوتنەکەی دوێنێم هاتەوە بیر. چۆن بە من پێدەکەنی؟ بەڵام نهۆ دڵە خوور پێم بوو. پیلانگەلی جۆراوجۆرمدا دەڕشت. چارەنووس هات بەهانامەوە. لە پیواری مندا دایکم نامەیەکی لە دراوسێی نوێکەمانەوە پێگەیشت. نامەکە لەسەر کاغەزێکی ڕەنگخۆڵەمێشی و بە مرەکەبێکی هەرزان کە بۆ نووسین لەسەر بتڵە شەرابی خراپ بەکاردەهات نووسرا بوو. لەم نامەیەدا کە بە داڕشتنێکی پڕهەڵە و دەستوخەتێکی خراپ نووسرا بوو. داوای پارێزگاری لە دایکم دەکرد. بە پێی وتەی ئەشرافزادە، دایکم لەگەڵ کەسایەتی زۆر دەسەڵاتدار و خاوەنپایەدا ناسیاوی هەبوو. سەرنجامی ئەو منداڵەکانی لە دەستی ئەو کەسەدا بوو. لە نامەکەدا هاتبوو کە پشت بە تۆ دەبەستم، لەبەر ئەوەی دەزانم خانمێکی کەسایەتی بەرز و چاکەکاریت. وە لە کۆتایی نامەکەدا داوای لە دایکم کردبوو بۆ یەکتربینین. من دایکم لە دۆخێکی بێتاقەتدا دەبینی. باوکم لە ماڵ نەبوو، کەسێک نەبوو ڕاوێژی پێ بکە. وەڵام نەدانەوەی نامە لە خانمێکی کەسایەتی بەرز و چاکەکارەوە زۆر بەدوور بوو، ئەویش بە ئەشرافزادەیەک. بەڵام ئەوەی چۆن وەڵام بداتەوە نەدەهات بە مێشکی دایکمدا. نووسینی وەڵام بە زمانی فەڕەنسی بە بۆچوونی خۆی بێجێ بوو، وە لە نووسین بە زمانی ڕووسیش زۆر زاڵ نەبوو. خۆیشی ئەمەی دەزانی، نەیدەویست خۆی ڕسوا بکات. خۆشحاڵ بوو بە بینینم. یەکسەر داوای لە من کرد سەرێک لە ئەشرافزادە بدەم، بەزارەکی پەیامەکەی ئەو بگەێنم کە لە بینینی ئەو خۆشحاڵ دەبێت و بەپێی توانای خۆی یارمەتی دەدا و تکا دەکات بۆ کاتژمێریەکی دوای نیوەڕۆ تەشریف بفەرمون بۆ ماڵمان. ئەنجامی کتوپڕ و یەکسەری تکای ناخم هەیمنی خۆشحاڵ کرد. هەمیش ترساندمی. خۆڵاسە شەرمەزاری ناخی خۆم پیشان نەدا و یەکسەر چوون بۆ ژوورەکەم تا بۆینباخ و چاکەتە جوانەکەم لەبەر بکەم.
لە ماڵەوە جلم هەمیشە کراسێکی یەخە ئاڵا و چاکەتێکی کورت بوو لە لەبەرکردنی ماندوو بوو. بەشی چوارەم. بە لەرزەیەک کە بەدەست خۆم نەبوو چوومە ڕاڕەوی تەسک و نەشیاوی ماڵەکەی هاوسێمانەوە. ئیشکەرێکی بەتەمەن بە دەموچاوێکی تاریک و خەمین و چرچولۆج بووی زۆرەوە لەسەر ناوچەوان و ڕوومەتەکانی کە تا نهۆ بەم ڕادەیە نەمبینی بوو. گەیشتە بەردەمم. ئەو کە قاپێکی پڕ لە ئێسکی ماسی سوێری بەدەستەوە بوو، بە قاچی دەرگای ژووری نان خواردنەکەی داخست و لە منی پرسی: چیت دەوێ؟ پرسیم: ئایا ئەشرافزادە زاسکین لە ماڵە؟ لەودی و دەرگاکەوە دەنگێکی لەرزۆکی ژنانە هاواری کرد: ڤوونی فاتی. ئیشکەرەکە بە بێدەنگی پشتی تێ کردم. بینیم جلێکی ئێجگار کۆنەی لەبەردایە. قاپەکەی لەسەر زەویەکە دانا و چووە ژوورەکەوە. دووبارە دەنگە لەرزۆکەکە بیسرا و ئیشکەرەکە شتێکی تێکەڵ و پێکەڵی وت: ئاها، کێ هاتووە؟ ئاغازادەی هاوسێیە؟ بڵێ بێتە ژوورێ. ئیشکەرەکە لە کاتێکدا کە قاپەکەی لەسەر زەویەکە هەڵدەگرت وتی: فەرموو بۆ ژووری میوان. من چوومە ژووری میوانەوە. ژوورێکی زۆر گەورە نا، بە موبێلەی کۆن و هەرزان بایی بوو. لە تەنیش پەنجەرەکەوە کە لەسەر کورسیەکی نەرمونۆڵی دەسکشکا و ژنێکی تەمەن 50 ساڵە بە قژی لول و دەموچاوێکی ناحەز دانیشتە بوو. جلێکی سەوزی کۆنەی لەبەردا بوو. دەسڕێکی ڕەنگ تۆخیشی لە ملی ئاڵاندە بوو. چاوە ڕەش و نەزۆریش گەورەکانی لە من بڕی. چوومە نزیکی. هێژایانە سڵاوم کرد و وتم: ئایا شانازی ناسینی ئەشرافزادە زاسکینم پێ دەبڕێ؟ بەڵێ، من ئەشرافزادە زاسکینم و تۆش کوڕی جەنابی وویت. بەڵێ وایە. من پەیامێکم پێیە لەلایەن دایکمەوە. فەرموو دانیشە. هاواری کرد: ڤوونی فاتی، کلیلەکانم لەکوێیە؟ نەتبینیون؟ پەیامەکەی دایکمم پێگەیاند. ئەو بە وردی گوێی لە قسەکانم گرت. لە کاتێکدا کە بە قامکە ئەستور و سوورەکانی خۆی دەیدا لە پشتی پەنجەرەکە، پاشا تەواوبوونی قسەکانم دووبارە چاوی تێبڕیم. دوجار بە ئەسپایی وتی: زۆر باشە، بێگومان دێم. دواتر پرسی: تۆ هێشتا چەند گەنجی؟ تەمەنت چەندە؟ ڕێگە دەدەی پرسیار بکەم؟ بەلالەپەتێ و لەخۆوە وەڵامم دایەوە. تەمەنم 16 ساڵە. خانمی ئەشرافزادە چەند کاغەزێکی پیس و کۆنەی لە گیرفانی خۆی دەرهێنا و تا ئاست لوتی لە چاوانی نزیکی کردەوە. کەوتە خوێندنەوەی. لەخۆوە لە کاتێکدا کە لەسەر کورسیەکەی دەجوڵا وتی: ساڵانێکی باشە. داوات لێ دەکەم لێرە بێشەرم و تەشریفات بیت، بزانی کە لێرە سادەیی بەرقەرارە. بیرم کردەوە. بەڕاستی زۆر سادەیە. لە بینینی ڕقێکی زۆرم تێدا دروست بوو. لەم ساتەدا دەرگاکەی تری ژووری میوان کتوپڕ کرایەوە. ئەو کچەی دوێنێ لە باخەکەدا بینی بووم لە ناو دەرگاکەدا دەرکەوت. ئەو دەستی هەڵبڕی، بزەیەکی لە سیمادا دەرکەوت. خانمی ئەشرافزادە لە کاتێکدا کە بە ئانیشکی ئاماژەی بۆ ئەو دەکرد لەژێر لێوەوە وتی: ئەمە کچی منە، زینای ئازیز. کاکە کوڕی هاوسێکەمان جەنابی هووە، ڕێگە بدە ناوت بزانم. من لە کاتێکدا لە جێگەکەم هەڵدەستام و لە ئۆخژندا تۆزێک زمانم دەیگرت. وەڵامم دایەوە: ڤلادیمێر. ئەی ناوی باوکت؟ ترۆڤیچ. بەڵێ. لەگەڵ سەرۆکی شارەوانی ناسیاویم هەبوو کە ناوی ئەویش ڤلادیمێر پترۆڤیچ بوو. ڤوونی فاتی. بە شوێن کلیلەکاندا مەگەڕێ، کلیلەکان لە گیرفانمدایە. کچە گەنجەکە بزە بەلێ و بەردەوام سەیری منی دەکرد.
پاشان ناوچەوانی هەڵبڕی، تۆزێک سەری دانەواند و وتی: من مسیۆ ڤالدێمارم. بینی بوو لە ترپەی دەنگی ئەو لەرزەیەکی چێژبەخش ئاڵای گیانم. ئایا ڕێگە دەدەیت بە ڤالدێمار بانگت بکەم؟ بە چرپە وتم: فەرموو. خانمی ئەشرافزادە پرسی: لەکوێ ئەوت بینی بوو؟ کچە گەنجەکە وەڵامی دایکی نەدایەوە و لە کاتێکدا چاوی بڕی بووە من، پرسی: ئایا تۆ ئێستا ئازادیت؟ تەواو ئازادم. ئایا حەز دەکەیت بۆ گڵۆڵەکردنی خوری یارمەتی من بدەیت؟ ئەمەی وت. بەسەر ئاماژەی بۆ من کرد با بچینە ژوورەکە. پاشان لە ژووری میوان چووە دەرێ، منی شوێنی کەوتم. ئەو ژوورەی چووبوومە ناوی کەمێک مۆبێلەکانی باشتر بوو، بە سەلیقەیەکی زۆرەوە ڕێکخرابوون. ڕاستیەکەی بڵێم لەو ساتەدا من باش نەمدەتوانی هیچ شتێک ببینم، چما لە خەودا دەڕۆشتم بەڕێدا. لە هەموو بوونمدا هەستم بە باشبوونێکی تون دەکرد. کچەی ئەشرافزادە دانیشت و گڵۆڵەیەک خوری سووری بەدەستەوە گرت و ئاماژەی بۆ من کرد لەسەر کورسیەکەی بەرامبەر وی دابنیشم. بە وردی سەری گڵۆڵەکەی گرتبوو، لە دەوری دەستەکانمی دەئاڵاند. هەموو جووڵەکانی جمک بوو، بە بێدەنگی و خاویەکی سەرگەرمکەر و بە هەمان بزەی کاڵ و خەڵەتێنەر لەسەر لێوە نیوەکراوەکانی سەیری منی دەکرد. بەدۆست خۆم نەبوو، نیگای ئەو منی شەرمەزار دەکرد. وەختایەک چاوەکانی کە زیاتر نیوە نوقاو بوو تەواو دەکرایەوە، تەواو ڕوخساری دەگۆڕا، وەک بڵێ دەبوو بە نورانی. دوای تۆزێک تێڕامان لێی پرسیم: دوێنێ چۆن لەبارەی منەوە بیرت کردەوە، مسیۆ ڤالدێمار؟ بێگومان دادوەریەکت بەسەر مندا کرد. بە بێشەرمی وەڵامم دایەوە: من؟ خانم، بیرم لە هیچ نەکردەوە. چۆن دەتوانم؟ گوێ بگرە، تۆ هێشتا من ناناسیت. من مرۆڤێکی سەیرم. دەمەوێ هەمیشە ڕازگۆ بیت لەگەڵم. بیستم تەمەنت 16 ساڵە، بەڵام من تەمەنم 21 ساڵە. دەبینی کە زۆر لە تۆ گەورەترم، کەواتە دەبێت هەمیشە لەگەڵ من ڕازگۆ بیت. پاشان خستیە سەری: گوێڕایەڵی من بکەیت، سەیرم بکەیت، بۆچی سەیرم ناکەیت؟ شەرمەزاری من پتر بوو، بەڵام چاوێکم تێبڕی. ئەو بزەیەکی هاتی کە وەک ئەوەی پێشوو نەبوو، بەڵکو هاوڕێیانە بوو. پاشان بە تۆنێکی هاوڕێیانە وتی: سەیرم بکە. دەنگی ئەسپایی تر کرد. من کەیفم بە ڕوخساری تۆ دێت، هەستەکەم پێکەوە دەبینە هەڤاڵ. و بە تۆنێکی خەڵەتێنەر پرسی: ئایا کەیفتان بە من دێت؟ ئەشرافزادە: یەکەم، من بە زینائیدا ئەلێکساندرۆڤنا بانکوکە. دووەم، ئەمە چ خویەکە کە مناڵان پاشان ڕاستی کردەوە گەنجەکان هەیانە کە قەت هەستەکانی خۆیان ڕاستوڕەوان ناڵێن. ئەمە بۆ خەڵکی بەتەمەن گونجاوە. ئایا من پەسەند ناکەیت؟ گەرچی زۆر کەیفم دەکرد بێڕوو دەرباییسی قسەم لەگەڵ دەکات، تۆزێک ڕەنجام. دەمویست پێی پیشان بدەم سەرۆکاری لەگەڵ منداڵێک نییە، بۆیە بیچمێکی مکوڕم بەخۆوە گرت و بە ئەسپایی وتم: هەڵبەتە زۆر کەیفم بە تۆ دێت و ناشمەوێ ئەمە بشارمەوە. ئەو چەند ساتێک سەری بادا و کتوپڕ لێی پرسیم: ئایا تۆ پەروەردەکارت هەیە؟ نا، ماوەیەکی زۆرە ئیدی پەروەردەکارم نییە. هەڵبەتە درۆ بوو، لەبەر ئەوەی مانگێک پتر نەبوو پەروەردەکارە فەڕەنسایەکەم ڕۆشت بوو. ئاه، بەڵێ، دەزانم، بەڕاستی تۆ تەمەنت گەورەیە. بە ئەسپایی کێشای بەسەر پەنجەکانمدا: ڕاست دەستەکانت ڕابگرە. بە وردی کەوتە ئاڵاندنی خوریەکە لە دەستەکانم. لەبەر ئەوەی سەری دانەواندبوو، سوودم لە دۆخەکە وەرگرت، بە وردی سەیرم دەکرد. سەرەتا بە دزیەوە، پاشان بە ئازایەتی تەواوەوە. بە بۆچوونم ڕوخساری ئەو لە ڕۆژی پشوو جوانتر بوو. هەموو هێلەکانی ناسک و ئێسکسوک و جوان بوو. ئەو پشت لە پەنجەرەکە دانیشت بوو،
تیشکی خۆرەکە لە پەردەکەوە تێدەپەڕی و بە تیشکێکی ناسک قژە زەردەکەی ئەوی ڕووناک دەکردەوە. سەیری ئەوم دەکرد و سات دوای سات ئازیزتر و خۆشەویستتر دەهاتە بەرچاوم. پێم وابوو چما ماوەیەکی زۆرە دەیناسم و بێ ئەو شتێکم نەدەزانی و ژیانم نەبوو. جلێکی ڕەنگاوڕەنگی بەکارهاتووی لەبەردا بوو، وەک بڵێ بەو پەڕی خۆشحاڵیەوە ئامادە بوو چین بە چینی جلەکانی بلاوێنمەوە. نوکی پێڵاوەکانی دەبینرا، بە حەزەوە ئامادە بووم کوڕنووشیان بۆ بەرم. بینیم ئەوە منم بەرامبەر ئەو دانیشتووم. ناسیم. خودایە، چ بەختەوەریەک خەریک بوو لە زۆری خۆشحاڵیدا لەسەر کورسیەکە بکەوم، بەڵام تەنها منداڵانە لە خۆشحاڵیدا قاچەکانم ڕاوەشاند. من خۆشحاڵ بووم، هەر وەک ماسیەک لە ئاودا چێژم وەردەگرت. تەنانەت ئامادە بووم تا 100 ساڵی تر لەم ژوورە نەچمە دەرێ و جێگەکەم بەجێ نەهێڵم. بە کاوەخۆ پێڵوەکانی بەرز بووەوە، چاوە زوڵاڵەکانی جارێکی دی میهرەبانانە درەوشانەوە، بزەیەک دەرکەوت. بەهێمنی وتی: بۆ بەم شێوەیە سەیرم دەکەیت؟ بە پەنجەی جوڵەیەکی هەڕەشە ئامێزی کرد. سوور بوومەوە، بەخۆم وت: ئەو پێی بە هەموو شتێک دەبات و هەموو شتێک دەبینێ، چۆن دەتوانێت لەمە تێنەگات و نەیبینێ؟ کتوپڕ دەنگێک لە ژوورەکەی ترەوە بیسترا، دەنگی بەرکەوتنی کێلانی شمشێر بوو. بە مامێزەی چەکمە خانمی ئەشرافزادە لە ژووری میوانەوە هاواری کرد: زینا! بلۆزۆرف پێچووە پشیلەیەکی بۆ هێناوی. زینائیدا وتی: بێچووە پشیلە؟ و یەکسەر لەسەر کورسیەکە هەستا. کڵافە خووریەکەی فڕێدایە سەر ئەژنۆکانم و بە پرتاو لە ژوورەکە چووە دەرێ. منیش هەستام و خووریەکەم لەسەر تەباری پەنجەرەکە دانا و چوون بۆ ژووری میوان. حەیران وەستام. لە ناوەڕاستی ژوورەکەدا بێچووە پشیلەیەک قاچەکانی لێکاڵا کردبوو. زینائیدا لە تەنیشتیەوە کەوتبووە سەر ئەژنۆ. بە کاوەخۆ سەری پشیلەکەی بەرز کردەوە. لە پەنا خانمی ئەشرافزادەوە ئەفسەرێکی گەنجی کەڵەگەت بە قژی لول و دەموچاوی سوور و چاوی دەرپۆقیەوە وەستا بوو. زینائیدا دەیوت: ئەم بێچووە پشیلەیە چەند خۆشە، چاوەکانی خۆڵەمێشی نییە، بەڵکو سەوزە، گوێکانی چەندە گەورەیە. پاشان خستیە سەری. ڤیکتۆر یگۆرۆڤیچ، زۆر سوپاسی تۆ دەکەم، تۆ زۆر لوتفت نواند. ئەفسەرێکی گەنج کە من ڕۆژی ڕابردوو ئەوم لە دەستەی هاوڕێیانی زینائیدادا بینی بوو، بزەیەکی کرد و سڵاوێکی بەرزی سوپایی کرد و جارێکی دی شمشێرەکەی بەر مامێزەکە کەوت و دەنگی لێوە هات. دوێنێ وتبووت: حەز دەکەیت بێچووە پشیلەیەکت هەبێت بە گوێی گەورەوە؟ منیش ئەمەم دەستکەوت. فەرمانەکانی تۆ بۆ من وەک حوکمی یاسایە. جارێکی دی ئەفسەرەکە سڵاوی سوپایی کرد. بێچووە پشیلەکە بە دەنگێکی کەس دەیمیاواند و بۆنی عەردەکەی دەکرد. کتوپڕ زینائیدا وتی: برسیەتی، ڤۆنی فاتی. سۆنیا، شیر بهێنن. سۆنیا ئیشکەرێک بە جلوبەرگی کۆنەی زەرد و دەسڕێکی ملی کاڵەوە بوو. بە ژێرپیاڵەیەکی پڕ لە شیرەوە هاتە ژوورێ و لە تەنیش پشیلەکەوە داینا. بێچووە پشیلە تۆزێک لەرزی، دەموچاوی تێکنا و کەوتە خواردنی شیرەکە. زینائیدا تا نزیکی عەردەکە سەری دانەوان تا باشتر سەیری بکات. وتی: زمانی چەندە سوورە. بێچووە پشیلە پاش تێربوون چنگەکانی جوڵاند و کەوتە میاوە میاو. زینائیدا هەستا و ڕووی کردە ئیشکەرەکە و بە بێباکی تەواوەوە وتی: بی بە دەرێ. ئەفسەری گەنج هەیکەلە زلەکەی لە جلوبەرگی نوێدا ڕاوەشاند و بە بزەوە وتی: ئێستا حەقی ئەوەم هەیە دەستان ماچ بکەم؟ زینائیدا لە وەڵامدا هەردوو دەستی درێژ کرد. لەم ساتەدا کە ئەفسەرەکە دانەوی بووەوە و زینائیدا سەیری منی دەکرد.
من بەبێ جوڵە بە پێوە وەستا بووم، نەمدەزانی کە ئایا پێ بکەنم یان نا. دەبێت شتێک بڵێم یا بەردەوامی بە بێدەنگی بدەم. کتوپڕ لەو دی و دەرگای کراوەی ڕووە و ڕاڕەوەکەوە قیافەی فیۆدۆری ئیشکەرەکانم بینی کە ئاماژەی بۆ من دەکرد. منیش بەدەست خۆم نەبوو، بەرەو پیری چووم. چی بووە؟ لەژێر لێوەوە بە ئەسپایی وتی: دایکت منی بە شوێن تۆ داناردووە. ئەو نیگەرانە بۆچی وەڵامی پەیامەکە ناهێنیەوە. ئایا زۆر دەمێکە لێرەم؟ کاتژمێرێک زیاترە. لەخۆوە دووبارەم کردەوە. کاتژمێرێک زیاتر؟ یەکسەر چوون بۆ ژووری میوان و ماڵ ئاواییم لە هەمووان کرد. زینائیدا وتی: هەروازوو دەبێت بگەڕێمەوە ماڵێ. پاشان ڕووم کردە خانمی ئەشرافزادە. کەواتە بڵێم بە دڵنیاییەوە ئێوە تەشریفتان دەهێنن؟ هەڵبەتە وا بڵێ. خانمی ئەشرافزادە قوتووی بڕنووتیەکەی دەرهێنا و وەها بە دەنگەوە ڕای کێشا من ترسام. پاشان بە چاوی پڕ ئەسرین و بە مینگەمینگ دووپاتی کردەوە. وا بڵێ. من جارێکی دی سرم دانەواند و لە ژوورەکە هاتمە دەرێ. هەستێکی بێتاقەتکەرانەم هەبوو، هەستی گەنجێک کە درکی دەکات هەموو لە دواوە چاویان تێبڕیوە. زینائیدا هاواری کرد: مسیۆ ڤالدێمار، بیرتان نەچێت سەرێکمان لێ بدەیت و پێکەنی. لە خۆم دەپرسی: بۆچی بەردەوام پێدەکەنێ؟ لەگەڵ فیۆدۆر بەرەو ماڵەوە کەوتمە ڕێ. ئەو هیچی نەدەوت، بەڵام تۆزێک بێتاقەت بوو. دایکم سەرزەنشتی کردم و سەراسیمە بوو کە چۆن بووە ئەم هەموو ماوەیەم لە کن خانمی ئەشرافزادە بە فیڕۆدا. من وەڵامم نەدایەوە و چوون بۆ ژوورەکەی خۆم. کتوپڕ دڵتەنگی دایگرتم. هەوڵمدا نەگریم. ئیرەیم بە ئەفسەرەکە دەبرد. بەشی پێنجەم. خانمی ئەشرافزادە بەپێی بەڵێنەکەی خۆی هاتەکن دایکم، بەڵام دایکم هیچ کەیفی بەو نەهات. من کاتی هاتنی لە ماڵ نەبووم، بەڵام لەسەر مێزی نان خواردن بە باوکمی دەوت. ئەم خانمی ئەشرافزادەی زاسکینەی وەک ژنێکی سووک بینیوە و بە تکاکانی بۆ داواکاری و مۆچیاری بۆ جەنابی ئەشرافزادە زێرکی ماندووی کردبوو. گرفتاری زۆری هەیە کە هەموو لەبارەی پارەوەیە و دەبێت ژنێکی زۆر چەنەباز بێت. دایکم خستیە سەری کە ئەو کچەکەی بۆ سبەی نیوە ڕۆداوت کردووە. بە بیستنی وشەی کچەکەی سرم دانەواند. لەبەر ئەوەی هەرچیەک بێت هاوسێیە و لە نەجیبزادەکانە. باوکم وتی: بیرم دێت کە لە گەنجیمدا شادڕەوان ئەشرافزادە زاسکینم دەناسی. پیاوێک بوو زۆر هێژە، بەڵام بێمێشک و لەبەر ئەوەی ماوەیەک لە پاریسدا دەنیشتن هەموو پێیان دەوت پاریسی. زۆر دەوڵەمەند بوو، بەڵام زۆربەی سامانەکەی لە قوماردا دۆڕاندبوو. دیار نەبوو بۆچی لەگەڵ ئەم ژنە هاوسەرگیری کرد. لەوەیە بە خاتری پارە بوو. باوکم بە بزەیەکی ساردەوە خستیە سەری. هەڵبەتە دەیتوانی ژنێکی باشتر بدۆزێتەوە. ژنەکەی ئەو کچی کارمەندێکی دەوڵەتە. دوای هەوسەرگیری چووە کاری بۆرسەوە و تەواو ئیفلاس بوو. دایکم وتی: نەکا بیەوێ پارەمان لێ قەرت بکات. باوکم بە هێمنی وەڵامی دایەوە: تەواو لەوەیە وابێت. ئایا زمانی فەڕەنسی دەزانێت؟ زۆر کەم. بەڵێ، جیاوازیەکی وای نییە. وەک شتێک بە منت وت کچەکەیش داوەت کردووە. کەسێک بە منی وتبوو ئەم خاتوونە زۆر پەروەردەکراوە و خاوەن بڕوانامەیە. کەواتە نەچۆتەوە سەردایکی، نەچۆتەوە سەر باوکیشی. ئەو خاوەن بڕوانامە بوو،
بەڵام مێشکی لەسەردا نەبوو. دایکم ئاخێکی هەڵکێشا و لە گشت فکران چوو. باوکم بێدەنگ بوو. خۆم هەستم بە بێتاقەتی دەکرد لەم گفتوگۆیە. دوای نانی نیوەڕۆ چووم بۆ باخەکە. بەڵام تفەنگەکەم لەگەڵ خۆم نەبرد. گەرچی بەڵێنم بە خۆمدا بوو لە دیواری باخەکەی ماڵی زاسکی نزیک نەبمەوە، هێزێکی نکۆڵی لێنەکراو بە منی بەرەو ئەوێ کێشاند. بێهودەش نەبوو. هێشتا لە دیوارەکە نزیک نەبوو بوومەوە. زینائیدام بینی. ئەم جارە تەنیا بوو. تێبێکی بەدەستەوە بوو لەسەر خۆ پیاسەی دەکرد. ئەو هەستی بە من نەکرد. خەریک بوو خۆم بدۆڕێنم، بەڵام هاتمەوە خۆ و کتوپەڕ کۆکەیەکم کرد. ئەو ڕووی وەرسوڕاند، بەڵام نەوەستا. بە دەستێک قردێ لە شینە پان و درێژەکەی کڵاوە حەسیرەکەی هەڵدایە دواوە. سیرێکی منی کرد و بزەیەکی کرد و بەردەوامی بە خوێندنەوەی کتێبەکەدا. منیش کڵاوەکەم لەسرم داگرت و ساتێک وەستام. پاشان بە دڵێکی پڕ ئازارەوە کەوتمە ڕێ. خودا دەیزانێ بۆچی بە فەڕەنسی لە خۆم پرسی چ نرخێکم هەیە بۆ ئەو. دەنگی هەنگاوی ئاشنام لە دواوە بیست. ئاوەڕم دایەوە بینیم باوکم بە هەنگاوی سووک و خێرایی خۆی بەرەو من دێت. ئەمە کچەکەی خانمی ئەشرافزادەیە؟ بەڵێ، خۆیەتی. ئایا دەیناسی؟ ئەم بەیانیە ئەوم لە ماڵی خۆیان بینی. باوکم وەستا و پاشان بە توندی لەسەر پاژنەکانی سوڕا و درێژەی بەڕێگەکەیدا. هەرکە گەیشتە نزیک کچە گەنجەکە هێژەیانە سڵاوی لێ کرد. ئەویش بە ڕوخسارێکی سەراسیمەوە سڵاوی سەندەوە و کتێبەکەی دانا. بینیم زینائیدا چۆنچۆنی بە چاوەکانی ئەوی بەڕێ کرد. باوکم هەمیشە بە سەلیقەیەکی جوانی تایبەت بەخۆی شیک پۆش و تۆزێک سادە بوو. بە بۆچوونم تا ئەم ساتە قەت نەگەیشت بووە شایستەی ئەو ڕۆژەی. وەستانی کڵاوە خۆڵە مێشیەکەی لەسەر قژی ڕووە و سپی جوانی و جیلوەیەکی پتری بە ئەو دەبەخشی. ویستم بەرەو زینائیدا بڕۆم، بەڵام ئەو تەنانەت بەلاچاویش سەیری نەکردم و جارێکی دی کەوتەوە خوێندنەوەی کتێبەکەی. بەشی شەشەم. هەموو ئێوارە و سبەی بەیانیم لە دڵتەنگی و خەم و خەفەتێکی تایبەتدا بەسەر برد. بیرم دێت دەرەقەتی خوێندنەوە هاتم. کتێبی مێژوویی کایدانۆفم بەدەستەوە گرت، بەڵام دێڕی ڕوون و پەڕەکانی کتێبە بەناوبانگەکە لە چاوەکانمدا پرتەپرتی دەکرد. دەجار ئەم ڕستەی یۆلیۆس قەیسەر بلیمەتی لەشکرکێشی هەبووم دووبارە کردەوە، بەڵام درکم بە هیچ نەدەکرد. کتێبەکەم دانا. بەر لە نانی نیوەڕۆ خۆم قۆز کرد و چاکەتەکەی زانکۆم لەبەر کرد و بۆین باخم بەست. دایکم پرسی، بە بۆنی چیەوە خۆت قۆز کردووە؟ خۆ تۆ هێشتا نەچوویتە زانکۆ. خودا دەیزانێ کە لە بەکالۆری قبوڵ دەکرێی یان نا. خۆ قەمسەڵەکەی خۆت کۆن نەبووە تا بتەوێ فڕێی بدەیت. بە ترس و لەرز بە ئەسپایی وتم، ئەمڕۆ میوانمان هەیە. چ هەرزەگۆیەک! ئەمانەش ناودەنی میوان؟ بە زۆرەملێ چاکەتەکەم دانا و قەمسەڵەکەم لەبەر کرد، بەڵام بۆینباخەکەم نەکردەوە. خانمی ئەشرافزادە و کچەکەی نیو کاتژمێر بەر لە نانی نیوەڕۆ هاتن. پیرەژن لەسەر کراسە سەوزەکەیەوە کە پێشتر بینی بووم شاڵێکی زەردی دابوو بە شانیدا و کڵاوێکی لە مۆت کەوتووی بە قردێلەی مارۆنی لەسەردا بوو. ئەو یەکسەر کەوتە قسە لە بەراتەکانی خۆی. ئاخی هەڵدەکێشا و شکایەتی لە بێپارەیی خۆی دەکرد، بێ ئەوەی تۆزێک شەرمەزار بێت. بە دەنگی بەرز بڕنووتیەکەی خۆی بۆن دەکرد و بەردەوام لەسەر کورسیەکەی دەجوڵا. چما ئەسڵەن نەدەهات بە بیریدا کە ئەشرافزادەیە. بەڵام زینائیدا بە پێچەوانەی ئەوەوە
ڕەفتاری مەتین بوو، وەک ئەشرافزادەیەکی ڕاستەقینە. هێڵێکی سارد و بێجوڵە لەسەر ڕوخساری دیار بوو، شتێک کە تازە بوو بۆم. نیگا و پێکەنینەکانی تەواو لایەنی کەسێتی هەبوو. تەنانەت بەم ڕوخسارە تازەیەوە ئەوم لە هەمیشە جوانتر دەبینی. جلێکی جوانی لەبەردا بوو، قژی لەسەر ستایلی ئینگلیزی ئارایش کردبوو. باوکم کاتی نانی نیوەڕۆ لە پەنا ئەوەوە دانیشتبوو. بە سەنگینی و ئارامیە سروشتیەکەی خۆیەوە هێژایانە قسەی لەگەڵ دەکرد. ئەو بە دەگمەن چاوی تێدەبڕی و زینائیداش کەمتر سێری ئەوی دەکرد. لە ڕوانگەمەوە ئەم نیگایانم سەیر و تا ڕادەیەک مێمناڵانە دەبینی. گفتوگۆی نێوان ئەو دوانە بە فەڕەنسەیی بوو. دیالێکتی باش و زۆر ڕاستی زینائیدا سەری سوڕماندم. دایکی کاتی نانی نیوەڕۆ وەک ڕابردوو لە هیچ شتێک شەرمەزار نەدەبوو. زۆری دەخوارد و بەردەوام بە شان و باڵای خواردنەکەیدا هەڵدەدا. دایکم لێی بێزار بوو. بە تۆنێکی حەزین و بێماریفەتێک وەڵامی دەدایەوە. باوکم جارجارێ برۆکانی وێک دەهێنایەوە. دایکم کەیفی بە زینائیداش نەهاتبوو. بۆ سبەی دەیوت ئەم کچە چەندە لە خۆباییە، دیار نییە بە چ هۆکارێک بەوەها بیچمێکی ئیشوەگەرەوە لە خۆباییە. باوکم ڕەخنەی لێگرت. دیارە تا نهۆ قیافەی ئیشوەگەرت نەبینیوە. سوپاس بۆ خودا. هەڵبەتە سوپاس بۆ خودا. کەواتە چۆن دەتوانی دادوەریەکی وا بکەیت؟ لەسەر مێزی نانی نیوەڕۆ زینائیدا بچووکترین سەرنجی نەدایە من. یەکسەر دوای نان خواردن خانمی ئەشرافزادە هەستا و بەدەم ماڵ ئاواییەوە وتی: بە یارمەتی و پارێزگاری ماریا نیکۆلایۆڤنا و پیتەر فازیلیچ ئومێدوار دەبم. دەتوانی چی بکەیت؟ پیرۆزی سەردەمانی ڕابردوو تێپەڕی. ئەمەش منی ئەشرافزادە و بە پێکەنینێکی ناپەسەندەوە خستیە سەری. بەسکی خاڵی دەتوانی چ ڕێزێکت هەبێت؟ باوکم بە ڕێزەوە ماڵ ئاوایی لێ کرد و تا دەرگای ڕاڕەوەکە بەڕێ کرد. من بە پێوە وەستا بووم و چاوم بڕی بووە عەردی ژوورەکە، وەک ئەوەی حوکمی لە سێدارەدانم بۆ دەرچوو بێت. ڕەفتاری زینائیدا لەسەر نان خواردن تەواو منی لەناو بردبوو. ئەوەی جێگەی سەرسوڕمانە وەختایەک کە لە تەنیشتمەوە تێدەپەڕی بە نیگایەکی میهرەبان بە چرپەوتی: بە دڵنیاییەوە ئەمڕۆ کاتژمێر 8 بێیتە ماڵمان. تەنیا توانیم دەستەکانم ڕاوەشێنم و ئەو بە پرتاو ملپێچە سپیەکەی خۆی لەسەر ئاڵاند و لە ژوورەکە چووە دەرێ. بەشی حەوتەم. لە کاتژمێر 8دا قۆز و بە چاکەتی تازەوە چوومە ماڵی خانمی ئەشرافزادەوە. ئیشکەری بەتەمەن بە بیچمێکی بێتاقەت و بێمەیل لە جێگاکەی هەستا. لە ژووری میوانەوە دەنگەدەنگی شاد دەبیسترا. دەرگام کردەوە و حەپەسا و نیو هەنگاوێک کشامەوە. لە ژوورەکەدا زینائیدا لەسەر کورسیەک وەستا بوو. کڵاوێکی پیاوانەی بەدەستەوە بوو. 5 پیاوی گەنج لە چواردەوری کورسیەکە وەستا بوون و هەر یەکێکیان هەوڵی دەدا دەستی ڕۆبەرێتە کڵاوەکەوە، بەڵام ئەو هەر جارێک کڵاوەکەی بەرزتر دەکردەوە. بەبینینی من هاواری کرد: بوەستن، بوەستن. میوانێکی نوێ هاتووە، دەبێت بلیت بەویش بدرێت. ئەمەی وت و لێوە شاوانە لە کورسیەکەی خۆی هەڵدایە خوارێ. قۆڵی گرتم و وتی: وەرە، بۆچی وەستاوی؟
بەڕێزان، ڕێگەم بدەن ئێوە بە مسیۆ ڤاڵدێمار بناسێنم. ئەو کوڕی دراوسێکەی ئێمەیە. ڕووی تێکردم و یەک میوانەکانی ناساند. گراف، مالۆسکی، دکتۆر لۆشین، مایدانفی شاعیر، مولازمی خانەنشین نێرماتسکی، مولازم بلۆزۆرف. تۆ ئەمانت بینی بوو؟ داواکارم پێکەوە هاوڕێ بن و ڕەفتارتان باش بێت. من بە ڕادەیەک تەریق بوومەوە، تەنانەت سڵاوم لە کەس نەکرد. دکتۆر لۆشینم ناسی، ئەو هەمان پیاوە قژڕەشە بوو کە لە باخەکەدا بێئینسافانە منی شەرمەزار کرده بوو. یەکەمین جار بوو ئەوانی دیم دەبینی. زینائیدا بەردەوام بوو. گراف، بلیتێک بۆ مسیۆ ڤاڵدێماریش بنووسن. گراف بەزاراوە پۆڵەندیەکەی خۆی ناڕەزایی دەربڕی، ئەمە لە ئینسافەوە دوورە. گراف پیاوێکی قۆز بوو، زۆر شیک پۆش، بە چاوی ڕەنگ خوورمایی بریسکاوەوە، لوتی باریک و بچووک، سمێڵێکی ناسک و دەمێکی زۆر چکۆلە. بلۆزۆرف خستیە سەری، ئەمە بێئینسافیە. مولازمی خانەنشین تەمەن 40 ساڵە، دەموچاو ئاوڵاوی و ناشرین و ناقۆڵا، بە قژی زۆر لول و لوتێکی خوار کە جلی سەربازی لەبەردا بوو، بەڵام بێخەت و ئەستێرەی سەرشان و نیشانە سوپایەکانی دی. زینائیدا دووپاتی کردەوە. پێم وتن بلیتێکیش بە ناوی ئەوەوە بنووسن. ئیدی ئەمە چ سەرپێچیەکە؟ مسیۆ ڤاڵدێمار بۆ یەکەمین جار لەگەڵ ئێمە یاری دەکات. ئیتر بۆڵەتان نەیەت. ناوی بنووسن، ئەمە داواکاری منە. گراف وەک نیشانەی سەرسوڕمان شانەکانی هەڵتەکاند، بەڵام ملکەچانە سەری دانەواند و لەسەر کووتە کاغەزێک ناوی منی نووسی. دکتۆر لۆشین بە تۆنێکی گاڵتە جاڕانە وتی: لانی کەم ڕێگە بدەن بۆ جەنابی ڤاڵدێماری ڕوون بکەمەوە. دەنا تەواو دەستە پاچە دەبێ، وەڕووی کردە من و وتی: ئەی گەنج، یاریەکەی ئێمە ناوی فانتە. دوێتەی ئەشرافزادە حوکم دراوە بەدانی سزاکەی و ئەو کەسەی بلیتی بەختی بەنسی بێت، ئەو حەقەی هەیە دەستی ماچ بکات. ئایا ئەوەی پێموتی تێگەیشتی یان نا؟ من سەیرێکم کرد و مات و حەیران وەستا بووم. زینائیدا خۆی هەڵدایەوە سەر کورسیەکەی و دووبارە کڵاوەکەی ڕادەوەشاند. هەموو دەستەکانیان بەرەو ئەو درێژ کرد، منیش وەک ئەوانی دی. زینائیدا بە مایدانفی وت کە پیاوێکی گەنجی کەڵەگەت بوو، بە دەموچاوێکی ڕەقەڵە و چاوی چکۆلە و قژی زۆر درێژەوە. تۆ کە شاعیریت دەبێت گەورەی لە خۆت پیشان بدەیت و بلیتەکەی خۆت بدەیتە مسیۆ ڤاڵدێمار تا شانسێکی دوانەیی هەبێت. مایدانف بە شێوەیەکی ناڕەزاییانە سەری لەقاند، بە شێوەیەک کە قژە درێژەکەی توند ڕاوەشا. من دوای هەمووان دەستم بردە کڵاوەکەوە، بلیتێکم دەرهێنا و کردمەوە. خودایە، چیم بەسەر هات؟ کاتێک کە بینیم لەسەر بلیتەکە نووسراوە براوە، لە خۆوە هاوارم کرد، بردمەوە. زینائیدا وتی: ئافەرین. ئەو بردیەوە. زۆر خۆشحاڵ بووم. پاشان لەسەر کورسیەکە هاتە خوارێ و نیگایەکی شیرین و خۆشەویستانەی تێبڕیم کە دڵم کەوتە تەپەتەپ. لێی پرسیم: ئایا تۆ خۆشحاڵیت؟ لەژێر لێوە وتم: من؟ بلۆزۆرف بە گوێمدا چرپاندی: بلیتەکەی خۆت بە من بفرۆشە، 100 ڕۆبڵ دەدەمێ. نیگایەکی هێندە نەفرەتاویانم تێگرت کە زینائیدا چەپڵەی بۆ لێدام و دکتۆر لۆشین بەدەست خۆی نەبوو وتی: ئافەرین. پاشان خستیە سەری. لەبەر ئەوەی سەرۆکی تەشریفاتی یاریەکەم دەبێت چاودێری هەموو ڕێوڕەسمەکە بکەم. مسیۆ ڤاڵدێمار، بەر لە ماچکردنی دەستی خاتوون ئەژنۆیەکتان بنووشتێننەوە، ئەمە بڕیارەکەی یاریەکەیە. زینائیدا لە بەرامبەردا وەستا، تۆزێک سەری بەرەولایەک دانەوان. چما دەیویست
باشتر لێم بڕوانێ و بەمەتینیەوە دەستی بەرەو من ڕاگرت. چاوم ڕەشایی تێدا نەما. ویستم ئەژنۆیەکم لە زەویەکە گیر بکەم، بەڵام کەوتمە سەر هەردوو ئەژنۆکەم. هێندە ناشیانە لێوەکانم لە پەنجەکانی ئەو نزیک کردەوە. نینۆکی پەنجەی لوتمی ڕووشاند. لۆشین هاواری کرد. زۆر باشە. و بۆ هەستانەوە یارمەتی دام. یاری فانت بەردەوام بوو. زینائیدا منی لە پەنا خۆیەوە دانیشاند. ئەو لە تەمبێکردنی دۆڕاوەکاندا چ زایەکی سەرسوڕهێنەری لە خۆیەوە دانەدەهێنا. بۆ نمونە، یەکێک لەو سزایانە نمایش و لاساییکردنەوەی یەکێک لە پەیکەرە ناسراوەکانی شار بوو. سەرباری ئەمەش فەرمانی بە دۆڕاو دەدا هێندە سەردانەوێنێ تا لوتی بگاتە سنگی. لە ماوەی ئەم یاریەدا پێکەنین ساتێک نەدەوەستا بۆ من کە لە تەنیاییدا پەروەردەیەکی مەتین کرابووم، لە ماڵێکی ئەشرافی گرنگدا گەورە بووبووم. هەموو ئەم هاتوو هاوار و هەراو زەناو، ئەم قسە خۆمانەیانە و شادی بێسنوور و کتێب لەگەڵ خەڵکانی بێپێشینەی ناسیاوی زۆر بە جۆرێک گێژی کردبووم. بێ مەشروب خواردنەوە مەست بووم. لەوانی تر زیاتر قسەم دەکرد و من لەوانیدی زیاتر قاقام لێدەدا. بە جۆرێک جڵەوی خۆم لەدەستدا بوو. خانمی ئەشرافزادە کە لە یەکێک لە ژوورەکانی دیدا لەگەڵ یەکێک لە ئیشکەرەکانی ماڵە ئەشرافزادەیەکی گەورە لە گفتوگۆدا بوو. هاتە ژوورەکەی ئێمەوە تا سەیری من بکات. بەڵام من هێندەم هەستم بە بەختەوەری دەکرد، هیچ خۆم تێک نەدا و بچووکترین بایەخم بەگاڵتە پێکردن و نیگای چپەچپکاریانە نەدەدا. زینائیداش سات دوای سات لەگەڵ مندا خۆمانەیی دەبوو. منی لە پەنا خۆیەوە دەهێشتەوە. لە درێژەی یاریەکەدا یەکێک لە سزاکان بەم جۆرە بوو کە من لەژێر دەسڕێکی گەورەدا کە بەسەر هەردووکمانیدا بوو دەبوو ڕازی خۆم ئاشکرا بکەم. بیرمە کە لەژێر ئەو دەسڕە بۆندار و ناسکەدا پێکەوە بووین و لە تاریکی و ڕووندا چاوەکانی زینائیدا دەدرەوشانەوە. من لە نێوان لێوی نیوەکراوەیەوە سەیری ددانە مرواری ئاساکانی ئەوم دەکرد. دوجار ئەو وتی: باشە، ئیدی چی؟ و من تەنها سوور بوومەوە و پێکەنیم و سرم ڕاوەشاند. دوجار یاری فانت ماندووی کردین و کەوتینە یاری حەبل. خودایە، چەند هەستم بە شادی دەکرد. وەختایەک کە زینائیدا بە حەبل لە پەنجەکانی دەستمی سڕەواند. هەمیشە خۆم خافڵ و بێ ئاگا پیشان دەدا، بەڵام ئەو پێی بە ئامانجەکەی من برد و لاسایی دەکردمەوە. پاشام دەستمان کرد بە گۆرانی وتن و پیانۆژەنین. پاش ئەویش لاسایی نمایشی کێوەلیەکانمان کردەوە. جلی ورچمان کردە بەری نیرماتسکی و ئاوی سوێرمان دەرخواردا. گراف مالۆسکی بە کاغەزی یاریەکە تەڕدەستیەکانی خۆی پیشانی ئێمەدا. مایدانفی شاعیر ئەو شعرەی خوێندەوە کە نووسی بووی. بە درێژایی ئەم ماوەیە هەموو زۆر خۆشحاڵ و شاد بوون. تەنها بلۆزۆرف خۆی دوورخستەوە لێمان، ناوچەوانی تێک نابوو تووڕە. بە چاوی سوورەوە سەیری دەکردین. چما دەیویست هێرشمان بۆ بهێنێ و هەموومان بڵاوە پێ بکا و دەرمان بکات. بەڵام زینائیدا سەیرێکی ئەوی دەکرد و بە قامکی هەڕەشەی لێ دەکرد و ئەو دەگەڕایەوە کونجەکەی خۆی. دوجار هەموومان تەواو ماندوو بووین. تەنانەت زینائیدا کە خۆی ماندوو نەناز دەناساند و گوێ بە هەموو هەراوزەنەکە نەدەدا، وتی: ماندوو بووم. لە کاتژمێر 12دا نانی ئێوارەیان هێنا کە پێک هاتبوو لە پارچە پەنیری سفت کراو لە واشەی سارد بە کالباسەوە کە بەلای منەوە لە هەموو خۆراکە باشەکانی ماڵی خۆمان بەلەزەتتر بوو. ماندوو مردوو، بەڵام بە هەستێکی بەختەوەری هەراو لە ماڵەکە هاتمە دەرێ. زینائیدا توندەستی گوشیم و جارێکی دی بزەیەکی تەمومژاوی کرد.
هەوای قورس و شێداری شەو گورزی لە دەموچاوی گەرمدا هاتووم دەدا. وا دەهاتە بەرچاو سەرەتای تۆفان بێت. هەوری ڕەش لە ئاسمان جموجۆڵیان بوو. با دارەکانی ڕادەوەشاند و چەخماخە لە ئاسۆی دوورەدەست نەڕەی دەهات. لە دەرگای پشتەوەی ماڵەوە گەیشتمە ژوورەکەم. ئیشکەرەکە لەسەر عەردەکە نووست بوو. ناچار بووم بەسەریدا باز بدەم. خەبەری بووەوە. منی بینی و وتی. دایکم تووڕە بووە و ویستوویەتی دووبارە ئەو بنێرێ بە شوێنمدا، بەڵام بابە نەیهێشت بوو. من مینا هەموو دەوڵەمەندان قەت بێماڵ ئاوایی و ماچی دەستی دایکم و بیستنی دوعای خێری ئەو ڕێگەم پێ نەدەدرا بچمە ژووری نووستنی خۆم، بەڵام ئیدی ئەمشەو چارەیەک نەبوو. بە ئیشکەرەکەم وت جلەکانم دادەکەنم دەچم بنووم. مۆمەکەم کوژاندەوە، بەڵام جلەکانم دانەکەند و نەنووستم. لەسەر کورسیەکە دانیشتم. سەرمەست بووم و هەستێکی پاک و شیرینم هەبوو. لە جێگەی خۆم نەدەبزوام. تۆزێک سەیری چواردەوری خۆم کرد. بە ئەسپایی هەناسەم دەدا و تاو ناتاوێ لەسەر خۆ پێ دەکەنیم. دیمەنەکانم دەهێنایەوە بیری خۆم. لە فکری ئەوەی کە ئەویندار بووبووم هەڵدەلەرزیم. بەڵێ ئەوینداری ئەو. بە خۆمم دەوت ئەمە ئەوینە؟ لە تاریکیدا ڕوخساری زینائیدا دەهاتە بەرچاوم. لە وەختی ماڵ ئاواییدا لێوەکانی بە بزەیەکی تەمومژاوی، چاوەکانی کە لە منی دەبڕی و نیگای کە پرسیار ئامێز و پڕ ئەندێشە و نازەنین بوو. لە کۆتاییدا هەستام و لەسەر نووکی پێ لە سیستەمەکەم نزیک بوومەوە. بە کاوەخۆ بێ ئەوەی جلەکانم داکەنم سرم خستە سەر پشتیەکە. دەترسام بە جوڵەکانم خەون و خەیاڵەکانم لە ناو بەرم. ڕاکشام، بەڵام چاوەکانم کرابوونەوە. یەکسەر پەرجدانەوەی شەپۆلی ڕووناکیم بینی. نیوە هەستا و ڕووم کردە پەنجەرەکە. بیرم کردەوە لەوەیە ئاوە ژووربوونەوەی هەوایەکە نزیک بوونەوەی تۆفان ڕادەگەیەنێ. تۆفان بەڕێوە بوو، بەڵام لە ئاسۆی دوورەدەست تەنانەت دەنگی چەخماخە و بروسکەش نەدەبیسترا. تەنها لە ئاسمان لێکدا بڵاچەی دەدا. شەپۆلی بروسکەکە زۆر نەدەبوو. چما جوڵەی باڵی باڵندەیەک بێت بەر لە مردن. لە جێگەکەم هەستام. چوومە نزیکی پەنجەرەکە و تا گزنگی بەیانی سەیری دیمەنی دەرەوەم دەکرد. شەپۆلی بروسکە نەدەبڕایەوە. بە وتەی خەڵکی شەوقە لە ڕەش ئاسا بوو. لە زەوی و پارکی ئیسکۆچنوویە و دیمەنی ڕەنگزەردی تەلارەکانی دوورەدەستم دەنواڕی کە هەر جار بروسکە لە ئاسمان درەوشایەوە ئەوانەی ڕووناک دەکردەوە. سەیری ئەم دیمەنانەم دەکرد و نەمدەتوانی ڕووی لێوەرسوڕێنم. ئەم بروسکانە، ئەم درەوشانەی ڕووناکیە وەک بڵێ وەڵامێک بوو بۆ بێدەنگی شەو و هاوکات ناخی منیشی ڕووناک دەکردەوە. کازیوەی بەیانی بە ڕووناکیەکی کز ڕوون بووەوە. لەگەڵ هەڵکشانی خۆر بروسکەکانی ڕەنگیان کەمتر بووەوە. هەورەکان بڵاو بوونەوە و دوجار بەرەبەیانی درۆزن گۆڕا بۆ ڕۆژی ڕووناک. لە ناخی منیشدا پەرێشانی نەما، بەڵام لە بێدەنگی تەواوی بەرەبەیاندا هەستم بە ماندوویەکی زۆر دەکرد. وێنەی زینائیدا بەردەوام لە بەرامبەرم بوو، ڕۆحمی شاد دەکرد. خەودای دەگرتمەوە بۆ دوایین جار بە تامەزرۆیی زۆرەوە لە زەینی خۆمدا وێنای ئەوم کرد. ئەی هەستی خۆش و شیرین، ئەی نەوای دڵگیر و ئارامکەرەوەی ڕۆحی پەرێشان، ئەی شادی زوو تێپەڕی هەوڵین عاشق، لەکوێی. بەشی هەشتم. بۆ سبەی بەیانی لە هەمیشە درەنگتر لە خەو هەستام. بۆ خواردنی نانی بەیانی چوومە نهۆمی خوارێ.
دایکم سەرزەنیشتی کردم. هەڵبەتە لەوە کەمتر بوو کە چاوەڕوانم دەکرد و ناچاری کردم شەو نشینەکەی بۆ بگێڕمەوە. بە ڕستەگەلی کورت و باسی میوانداریەکەم بۆ کرد. هەڵبەتە بابەتێکی زۆرم نەوت. هەوڵمدا هەموو شتێک سانە و ئاسایی دەربخەم. دایکم بەم ئاوایە ئەنجامگیری کرد. بەڵێ، سەرباری ئەوەش ئەوان خەڵکێکی شایستە نین. لەبری ئەوەی بەخت و خۆڕا بچیتە ماڵی ئەوان، باشترە بخوێنی و کۆشش بکەیت و خۆت بۆ بە کالۆری ئامادە بکەیت. لەبەر ئەوەی نەمدەزانی سەرنج و بیرخستنەوەی ئەو لەباری وانەکانمەوە سنووردارە بەم چەند ڕستەیە، ناڕەزاییم بە بێهودە زانی. بەڵام دوای نان خواردن باوکم بنباڵی گرتم و بەرەو باخەکە بکێشی کردم و داوای لێکردم شەو نشینەکەی لە نووکەوە بۆ بژێڕمەوە. باوکم بە شێوەیەکی سەرسوڕهێن بەسەر مندا زاڵ بوو. پەیوەندیشمان سەرسوڕهێن بوو. ئەو تا ڕادەیەک دەستی وەرنەدەدایە پەروەردە و فێرکردنم، بەڵام قەت سووک و چروکی نەدەکردم. ڕێزی لە ئازادیەکەم دەگرت. تەنانەت گەر بتوانی بڵێ هێژایانە ڕەفتاری لەگەڵ دەکردم. بەڵام لە بنەوە بڕ بوو. لە ناخی خۆیەوە قسەی لەگەڵ من نەدەکرد. من ئەوم خۆش دەویست. شەیدای بووم. بۆ من نمونەی ڕەندی بوو. خوددا دەیزانێ تا چ ڕادەیەک هۆگری دەبووم ئەگەر بەردەوام خۆی لە من دوورە پەرێز نەدەگرت. هەر کاتێک مەبەستی بوایە دەیتوانی یەکسەر بە وشەیەک بە جوڵەیەک متمانەی تەواوی من بەلای خۆیدا ڕابکێشێ. ئەوسا ڕۆحی من تازە دەبووەوە. وەک هاوڕێیەکی بە ئاواز ڕازی خۆم لای ئەو ئاشکرا دەکرد. بەڵام ئەو یەکسەر جێی دەهێشتم. لە کاتێکدا کە هەستم بە دەستە زبر و نەرمەکانی دەکرد، بە میهرەبانی و نەرمیەوە لەسەر سرم. جارجار دەکەوتە دۆخێکی شاد و مانەوە و وەک منداڵێک یاری لەگەڵ دەکردم. ئەو کەیفی بەجوڵەی توندی جەستە دەهات. یەکجار تەنها جارێک بە جۆرێک منی لاواندەوە و وەختا بوو بکەومە گریان. بەڵام دۆخی خۆشەویستی و دلۆڤانی ئەو بە خێرایی و بێ پاشماوەیەک لە ناو دەچوو. ئومێدێکیش بۆ دووبارە بوونەوە نەبوو. چما هەموویم لە خەودا بینی بێت. جارجارێ لە دەموچاوی ئاوەزمەندانە و جوان و ڕووناکی ئەو ڕادەمام. دڵم دەکەوتە لەرزە. لە ناخی دڵەوە ئەوم دەپەرست. وەک بڵێ درکی دەکرد لە ڕۆحی مندا چی ڕوودەدات. لە کاتێکدا کە بەمەودا لە پەنا منەوە تێدەپەڕی، دەستێکی بە دەموچاومدا دەهێنا یا دوور دەکەوتەوە. خۆی بە شتێکەوە سەرقاڵ دەکرد یا بە شێوازی خۆی هەروە خوێنسارد و بێباک دەمایەوە. منیش خۆم بێباک و خوێنسار پیشان دەدا. ڕەفتاری خۆشەویست ئامێزی باوکم نەک لەبەر کاریگەری تەمەنای من، بەڵکو هەمیشە بێچاوەڕوانی دەگەیشتە جێ. دواتر کە درکم بە ڕەوشتی باوکم برد، گەیشتمە ئەم ئەنجامەی ئەو لە بیری من و ژیانی خێزانی دا نەبوو. ئەو توند شتانی تری خۆش دەویست و تەواو چێژی لێ وەردەگرتن. ڕۆژێک بە منی وتبوو: حەزت لە هەر کارێکە بیکە، بەڵام ڕادەز مەبە. فڕوفێڵ و هونەری ژیان هەر لەم سەربەخۆییەدایە. جارێکیان من وەکو دیموکراتخوازێکی گەنج لە بەردەم ئەودا کەوتمە باسوخواز لەبارەی ئازادیەوە. لەو ساتانەدا باوکم بە بۆچوونم میهرەبانتر بوو. دەکرا لە هەر بارەیەکەوە گفتوگۆی لەگەڵدا بکەیت. ئازادی؟ بەڵام ئایا دەزانی کە چ شتێک دەتوانێت ئازادی بداتە مرۆڤ؟ چ شتێک؟ ویستی خۆت. هێزێک دەداتە تۆ کە لە ئازادی باشترە. فێری ویستن بە، پاشان ئازاد دەبیت و فەرمانڕەوایی دەکەیت. بابە پتر لە هەر شتێک خۆشیەکانی ژیانی خۆش دەویست و چێژی لێوەردەگرت.
لەوەیە پێشبینی کردبێت تەمەنێکی زۆر ناژی، ئەو لە تەمەنی 42 ساڵیدا مرد. من بە تێر و تەسەلی شەونشینەکەی دوێنێ شەوم بۆ گێڕایەوە. ئەو کە لەسەر کورسیەکی درێژ دانیشتبوو، سەرپێی و بە حەواسپەرتیەوە گوێی لە قسەکانم دەگرت و بەنووکی قامچی ئەسپ سواریەکەی لەسەر زەویەکە هێڵگەلێکی دەکێشا، جارجارێ پێدەکەنی و لە کاتێکدا کە بە نیگایەکی سەرگەرمکەر چاوە درەوشاوەکانی لە من بڕی بوو، بە پرسیاری کورت و ڕەخنە ئامێزی دەیجوڵاندم. من سەرەتا بەنیاز بووم ناوی زینائیدا نەهێنم، بەڵام نەمتوانی خۆم ڕابگرم و لە پەستا ناویم دەهێنا. باوکم بەردەوام بزەی دەهاتێ. پاشان چووە فکرانەوە و لە جێگەکەی هەستا. بیرمە وەختی چوونە دەرەوە لە ماڵێ فەرمانیدا ئەسپەکەی بۆ زین بکەن. ئەو سوارێکی زۆر چاپوک بوو، دەیتوانی کێویترین ئەسپەکان کەوی بکات. لێم پرسی دەتوانم یاوەرت بم؟ وەڵامی دایەوە نە. لە ڕوخساریدا هەمان نیگای بێباک بەڵام میهرەبانم بینی. هەنگێ خستیە سەری. هەر کوێت حەز لێیە دەتوانی بچیت. بە مەیتەرەکە بڵێ سوار نابم. پاشان پشتی تێکردم و پرتاو دوورکەوتەوە. من بە چاو شوێنی دەکەوتم. لە قاپیەکە چووە دەرێ. کڵاوەکەیم بینی کە بە درێژایی دیوارەکە لە جوڵەدا بوو. چووە ماڵی زاسکینەوە. باوکم کاتژمێرێک پتر لە ماڵی زاسکین نەمایەوە. پاشان چوو بۆ شار و دەمە و ئێوارە گەڕایەوە ماڵێ. دوای نانی نیوەڕۆ خۆم چووم بۆ ماڵی زاسکین. لە ژووری میوان دایکی زینائیدام بە تەنیایی بینی. بە بینینی من لە کاتێکدا ئەو بەنووکی شیشی چینەکەی سەری دەخوراند، کتوپڕ پرسی ئایا دەتوانم نامە داواکاریەکەی ئەو پاگنووس بکەم؟ وتم بەو پەڕی ئارەزووەوە. لەسەر لێواری کورسیەکە دانیشتم. ئەو وتی تەنها تکام ئەوەیە جوان بینووسی و پەڕە کاغەزێکی پیسی پێدام و خستیە سەری ئەمڕۆ ئەمە تەواو بکە. هەر ئەمڕۆ پاگنووسی دەکەم. دەرگای ژوورەکەی تەنیشت تۆزە کرایەوە. لە سەرووی دەرگاکەوە ڕوخساری زینائیدا دەرکەوت. بێڕەنگ و بیرکەرەوە دیار بوو. بێڕازانەوەی قژی هەڵدابووەوە دواوە. بە چاوە گەورەکانی خۆی بە ساردیەکەوە سەیری کردم و بە ئەسپایی دەرگاکەی داخست. پیرەژن هاواری کرد زینائیدا، هێی زینائیدا. زینائیدا بەرسڤی نەدایەوە. من نامەکەم بردە ژوورەکەی خۆم و بە درێژایی ئێوارە سەرقاڵی بووم. بەشی نۆیەم. لەو ڕۆژەوە ئەوینی من دەستی پێکرد. بیرمە لەو سەردەمەدا تا ڕادەیەک هەمان هەستێک کە گەنجێک لە ڕاژەی کارگێڕیدا دەیکات لە مندا دەرکەوت. ئیدی خۆم وەک کوڕێکی گەنجی سادە گریمانە نەدەکردم، بەڵکو خۆم بە کەسێکی پوخت و پاڕاو دەزانی. وتم کە لەو ڕۆژەوە ئەوینی من دەستی پێکرد، گەرچی دەبوو بیخەمە سەری کە موسیبەتی منیش هەر لەو ڕۆژەوە دەرکەوت. دەورانی زینائیدا بۆ من مەشەقتبار بوو. ئیدی هیچ نەدەچوو بە مێشکمدا، نەمدەتوانی دەست بۆ هیچ کارێک بەرم و بە درێژایی ڕۆژ بە سەختی بیرم لەو دەکردەوە. بە سەختی ئازارم دەچەشت، گەرچی لە ئامادەی ئەویشدا ئارامم نەدەگرت و بە خیلیم دەبرد. پێیم بە بێنرخی خۆم دەبرد، بێ ئاوازانە دەڕەنجام و خاکەڕاییم دەکرد. سەرباری ئەمەیش بێویست دەچوومەکن ئەو هەرجارێک بەدەست خۆم نەبوو بە لەرزە لەرز لە هەستی بەختەوەری دەچوومە ژوورەکەیەوە. زینائیدا لە سەرەتاوە درکی کرد ئەوینداری بووم و
منیش لە بیری شاردنەوەی ئەوینەکەمدا نەبووم. شاد دەبوو لە عاشق بوونم، گاڵتەی پێدەکردم و ئازاری دەدام. بەڵێ، چەندە شیرینە کەسێک ببێتە تاقانە سەرچاوەی سەرەڕۆیی و شادومانی و خەمخۆری و بێبەرسڤی کەسێک. من لە دەستی زینائیدادا وەک مۆم نەرم بووم. وێڕای ئەمەش من تاقە عاشقی ئەو نەبووم، بەڵکو هەموو ئەو گەنجانەی هاتوچۆی ئەو ماڵەیان دەکرد عاشقی ئەو بوون و ئەو هەمووانی دەست بەسرا و لەبەر پێی خۆیدا دەهێشتەوە. حەزی لێ بوو ئومێدەواری و ترسی ئەوان بوو ڕوژێنێ و بە ئارەزووی خۆی پێیان ڕابێرێ. ئەمەیشی ناو دەنا پێکداکێشانی خەڵکی، وە تەنانەت ئەوان بیریان لە بەرەوانیش نەدەکردەوە و بە حەزەوە پەیڕەویان لێ دەکرد. لە سەرانسەر بوونی ئەودا ڕاکێشەریەکی زیندوو، جوانیەکی جمک بە شەنگ و شۆخی و فریوەدەر و دڵبەری، سادەیی و ئارامی و توندی دەبینرا. لە کردار و گفتاریدا لە هەر یەک لە جوڵەکانیدا دڵڕفێنیەکی ناسک و سووک هەست پێ دەکرا و بەردەوام هێزێکی تایبەت و چالاک لەودا دەبینرا. ڕوخساری بەردەوام ڕەنگی دەگۆڕا و ڕۆڵگەڕێکی جۆراوجۆری بە دوای یەکدا دەگێڕا. جارجارێ هاوکات گاڵتەجاڕی، بیرکەرەوە و هەوەس بزوێنی لەودا دەردەکەوت. هەستی جۆراوجۆر، باڵسووک و پرتاو، هەروەک سێبەری هەور لە ڕۆژێکی پڕبادا لە چاو لێوەکانیدا دەبینرا. زینائیدا پێویستی بە هەر یەکێک لە گڕاویەکانی خۆی بوو. جارجارێ بلۆزۆرفی بە ئاژەڵەکەی من یاهی من ناو دەبرد. ئەو ئامادەیی تەواوی هەبوو تا لەبەر خاتری وی خۆی هەڵداتە ئاگرەوە. ئومێدی بە ئامادەیی خۆی و فکر و مافەکانی نەبوو، بەڵام بەردەوام پێشنیاری هاوسەرگیری دەکرد و دەیوت ئەوانی دی زۆر بڵێی خەڵەتێنەرن. مایدان بە شێعرەکانی خۆی قسەی لەگەڵ ناخی ئەو دەکرد. مینا هەندێک لە نووسەران مرۆڤێکی خوێنسارد بوو. ئەو لەوەیە خۆشی دڵنیا دەکرد کە شێت ئاسا ئەوینداریەتی و لە شێعرە بێکۆتاییەکانیدا بە تۆنێکی ناسروشتی شادومانی ئەوی پەسەند دەکرد. زینائیدا لە یەک کاتدا هەم ئافرینی دەکرد و هەم تۆزێکیش گاڵتەی پێدەکرد، بەڵام ئەو باوەڕی نەدەکرد. دوای شەعر خوێندنەوە ناچاری دەکرد وەک بڵێ بۆ هەواگۆڕین شێعرەکانی پۆشکین بخوێنێتەوە. لۆشین کە بە هەمووانی ڕادەبوارد، باشتر لە هەمووان ئەوی ناسی بوو، پتر لە هەمووان ئەوی خۆش دەویست. گەرچی لە ئامادەیی پێواردا ڕەخنەی لەو دەگرت. زینائیدا ڕێزی لێ دەگرت، بەڵام ڕادەست نەدەبوو. جارجارێ بە چێژێکی زاڵمانەوە لەوی دەگەیان کە لە دەستیدا یەخسیرە. ڕۆژێک لە ئامادەیی مندا بەوی وت من عیشوەگەرێکی بێدڵم، سروشتی هونەرمەندم هەیە، ئەو چاتر کەواتە دەستت درێژ بکە تا من دەرزیەکی لێ ڕۆکەم و تۆش لە بەردەم ئەم گەنجەدا شەرمەزار دەبیت. گەرچی هەست بە ئازار دەکەیت، بەڵام تۆ پیاوێکی ڕازگۆیت، کەواتە ڕێگە بدە پێ بکەنم. لۆشین لە شەرما سوور بووەوە، ڕووی وەرسوڕاند و لێوی خۆی گەست و دوجار دەستی درێژ کرد. زینائیدا دەرزیەکەی لە دەستی ڕۆبرد و ئەو کەوتە پێکەنین. زینائیدا پتر دەرزیەکەی ڕۆبرد و پێکەنینی لە چاوەکانی لۆشین ڕاما کە چاوی بە دەوروبەردا دەگێڕا. من کەمتر لە هەمووان سرم لە پەیوەندی گراف مالۆسکی دەردەکرد. ئەو پیاوێکی قۆس، چاپوک و بە ئاوەز بوو، بەڵام شتێکی گوماناوی و ساختە ئامێز لە بوونیدا هەبوو کە تەنانەت من کوڕێکی هەرزەکاری 16 ساڵە درکم پێی کرد. بەڵام حەپەسا بووم کە بۆچی زینائیدا پێی پێ نەدەبرد. لەوەیە هەستی بەم دووڕوویە کردبێت، بەڵام بەسەر خۆی نەدەهێنا. پەروەردەیی نادروستی خێزانی، ناسیاوی و خراپ و خۆی سەیر، ئامادەیی هەمیشەییدایە.
نەداری و شێواوی ناوماڵ و بەهرەمەندی لە ناو نیشانی خێزانی هەموو بووبوونە هۆی ئەوەی زینائیدا لە ژینگەیەکی بێنەزم و هاوڕێ بە سوکایەتی و کەم چاوەڕوانی پەروەردە بێت و ڕەفتارێکی ئازادانەی زووگەیی و بگرێتە بەر هەر شتێک ڕووی دەدا. بۆ نمونە ڤۆنی فانتی بێت و بڵێت کە ئیدی شەکرمان نییە، یا ئەوەی یەکێک لە میوانەکان کونجکۆڵیەکی بێجێ لە بارودۆخی ماڵەکەدا بکات، یا میوانەکان پێکەوە بکەنە شەڕ و تووڕە بن. لە وەڵامدا تەنها ئەگریجەی خۆی ڕادەوەشاند و دەیوت بایەخێکی نییە، وەخەفەتی نەدەخوارد. بەڵام گەر مالۆسکی بەو ڕوخسارەوە خەڵەتێنەرەوە ڕێو ئاسایی لێی نزیک دەبووەوە و پاڵی بە کورسیەکەیەوە دەدا و بە خۆپەسەندی و بزەیەکی پڕماناوە شتێکی بەگوێیدا دەچرپاند. خوێنی من دەهاتە کۆڵ، بەڵام زینائیدا لە کاتێکدا کە دەستەکانی لەسەر سنگی دەکردە خاچ چما بە وردی گوێی لە قسەکانی ئەو دەگرت، تەنها سەری دەلەقاند و بزەیەکی دەکرد. ڕۆژێک لێم پرسی بۆچی حوسەڵەی پێشوازیت هەیە لە مالۆسکی؟ وەڵامی دایەوە ئەو سمێڵی زۆر جوانە، ئیدی ئەمە پەیوەندی بە تۆوە نییە. جارێکی دی پێی وتم ئایا پێدوایە ئەوم خۆش دەوێ؟ نا، من ناتوانم ئەم جۆرە خەڵکانم خۆش بوێت کە دەبێت لەسەرەوە بۆ خوارێ سەیریان بکەیت. کەسێکم پێویستە خۆیم بەسەردا زاڵ بکات. خۆڵاسە تا نهۆ تووشی کەسێکی وان نەبووم، سوپاس بۆ خودا. ئەسڵەن گرفتاری چنگی کەسێک نابم. پێم وت کەواتە دەردەکەوێت کە تا ئێستا کەسێکت خۆش نەویستووە. لە کاتێکدا کە بەنووکی دەستکێشەکەی خۆی لە لوتمی دەدا وتی با تۆ ئایا تۆم خۆش ناوێ؟ بەڵێ. زینائیدا زۆر بە منی ڕادەبوارد. بە درێژایی 3 هەفتە هەموو ڕۆژێک ئەوم دەبینی و چ بەڵاگەلێکی بەسرم نەدەهێنا. ئەو بە دەگمەن دەهات بۆ ماڵی ئێمە و منیش لەم بابەتە بەداغ نەبووم. لە ماڵی ئێمە هەروەک بەچکە دەوڵەمەندێکی زۆر ناسرا و ڕەفتاری دەکرد و منیش مەودام لێی دەگرت لەبەر ئەوەی دەترسام لەبەردەم دایکم داخۆم ئاشکرا بکەم. دایکم ڕووی نەدەدایە و بە نەفرەتەوە وریایی ئەم دووەمان بوو. بەم ڕادەیە باوکم لە باوکم نەبوو. ئەو وەک بڵێ ئێمەی نەدیدە دەگرت و کەم قسەی لەگەڵ ئەو دەکرد، بەڵام قسەکانی شیا و حساب بۆ کراو بوو. هێدی وازم لە خوێندنەوە هێنا و تەنانەت وازم لە گەڕان لە دەوروبەر و ئەسپ سواریش هێنا. مینا یەخسیرێک لە زنجیردا بەردەوام لە دەوری ماڵەکەیان دەگەڕام، چما ئامادە بووم بە درێژایی کات لە دەوری ئەم ماڵە تەواف بکەم. هەڵبەتە زۆریش کرداری نەبوو، لەبەر ئەوەی زینائیدا دەیبۆڵاند و جارجارێ دەری دەکردم. ئەوسا دەرگای ژوورەکەی لەسەر خۆم دادەخست، یا دەچوومە ئەو سەری باخەکە و لەسەر بەرزایی دیواری بەردینی گوڵخانە وێران بووەکە چەندین کاتژمێردا دەنیشتم و ئەبلەق دەبووم و هیچم نەدەبینی. لە نزیک منەوە پەپولەی سپی دەفڕین، تۆزێک دوورتر قەلەڕەشێک لەسەر دیوارێکی خشت قاڕەقاڕی دەکرد و قەلەڕەشەکانی تر لەسەر سپیدارەکان جموجۆڵیان دەکرد. سروەلقەدارەکانی ڕادەوەشاند. لە دوورەوە دەنگی خەمین و بەردەوامی زەنگی دێڕی دەروون دەگەیشتە گوێ. من هەروە لەسەر دیوارەکە دانیشتە بووم و سەیرم دەکرد و گوێم بەم دەنگانە دەسپارد. هەستێکی لە وەسف نەهاتوو لە حوزن و شادی ترس لە داهاتوو مەیلوژیان منی دادەگرتەوە، بەڵام لەو سەردەمەدا هیچ سرم لەوانە دەرنەدەکرد. هەر بۆیە ناتوانم ئەوە ڕاوە بکەم کە بەسەر مندا دەهات، یا دەبێت هەمووی لە ناوی زینائیدادا کورت بکەمەوە. بەردەوام زینائیدا پێی ڕادەبواردم، یاری مشک و پشیلەی لەگەڵ دەکردم. جارێک عیشوەگەری بەرامبەر دەکردم و من دەستە پاچە بووم، جارێک منی لە خۆی دوور دەخستەوە و منیش بوێری نزیک بوونەوەم نەبوو لێی، تەنانەت نەمدەوێرا سێریشی بکەم. بیرمە چەند ڕۆژێک ڕەفتاری لەگەڵ من زۆر سارد بوو. بە توندی ترسا بووم
بە ترسەوە دەچوم بۆ ماڵیان و هەوڵم دەدا لە تەنیش دایکیەوە بم. وێڕای ئەوەی لەو کاتەدا پیرەژن بەردەوام پرتەوبۆڵەی دەهات و گلەیی لە خاوەن قەرزەکانی دەکرد. لەبەر ئەوەی سوفتەکانی کاتیان هاتبوو دوجار سەری لێدا بوون و چەلەحانەی کردبوو. جارێکیان لەسەر دیوارە نزمەکەی باخەکەوە تێدەپەڕیم کە بینیم زینائیدا بێجوڵە لەسەر سەوزەگیاکە دانیشتە بوو. ویستم بە کاوەخۆ دوور بکەومەوە، بەڵام ناخافڵ سەری هەڵبڕی و فەرماندەرانە ئاماژەی بۆ کردم. لەجێی خۆم وشک بووم. سەرەتا درکم بە هیچ نەدەکرد. ئەو بە ئاماژە دووجار منی بۆ لای خۆی بانگ کرد. منیش یەکسەر لەسەر دیوارەکەوە خۆم هەڵدایە خوارێ و بە خۆشحاڵیەوە ڕام کرد بەرەو پیری. بەڵام ئەو بە گۆشە چاوێک منی لە جێگەی خۆم وشک کرد و بەدەست ئاماژەی کرد کە چەند هەنگاوێک دوور لەو دابنیشم. شەرمەزار و خەجاڵەت نەمزانی چی بکەم. کەوتمە سەر ئەژنۆ. ئەو بەڕادەیەک ڕەنگپەڕی و خەمگین و بێتاقەت و ماندوو دەهاتە بەرچاو کە لە هەموو هێڵەکانی ناوچەوانیدا دیار بوو. دڵم گوشرا. لە خۆوە پرسیم تۆ چیتە؟ زینائیدا چڵەگیایەکی هەڵکەند و گازی لێگرت. پاشان فڕێیدا. دوجار لێی پرسیم تۆ منت زۆر خۆش دەوێ؟ من وەڵامێکم نەدایەوە. سوودی چی بوو؟ زینائیدا لە کاتێکدا لە من ڕاما بوو وتی هەڵبەتە وایە. پاشان لە گشت فکران چوو. دەموچاوی لە دەستەکانیدا شاردەوە و لە ژێر لێوەوە وتی لە هەموو شتێک بێزارم. ئامادەم بڕۆم بۆ ئەو پەڕی دنیا. ئیدی بەرگە ناگرم. ناتوانم بسازێم. داهاتووی من چی دەبێت؟ ئاه چەندە دژوارە بۆم. خودای من چەندە سەختە بۆم. بە ترسەوە لێم پرسی بۆچی؟ زینائیدا وەڵامێکی نەدایەوە و تەنها شانەکانی هەڵتەکاند. من هەروە لەسەر ئەژنۆ بووم. بە غەمباریەکی زۆرەوە سەیری ئەوم دەکرد. قسەکانی وەک خەنجەرێک دەیدا لە دڵم. لەو ساتانەدا ئامادە بووم بە تەواوی ئارەزووەوە تەمەنم قوربانی ئەو بکەم تا ئیدی غەمبار نەبێت. چاوم بڕی بووە ئەو دیسانیش تێنەدەگەیشتم بۆچی ئەوەندە غەمگینە. پێم وایە کتوپڕ تووشی هێرشی خەم و خەفەت بووە. هاتووەتە باخەکە و وەک جن لێدراوان کەوتووەتە سەر زەویەکە. هەوا ساف و زەوی سەرپاکی گژوگیا بوو. سرەوە گەڵای دارانی دەخستە سەما و لە نزیکمانەوە لقەت و دڕکەکانی ڕادەوەشاند. تۆزێک دوورتر کۆترەکان دەیان گماند و زەردەواڵەکان لەسەر سەوزەگیاکە وزەوزیان دەکرد. لەبان سەرمانەوە ئاسمان شین بوو، بەڵام خەفەتێکی هەراو منی داگرت بوو. زینائیدا لە کاتێکدا خۆی بەسەر دەستێکی دادا بوو، بە کاوەخۆوە لە ژێر لێوە وتی چەند پارچە شەعرێکم بۆ بخوێنەوە. حەزم لە شێوازی شەعر خوێندنەوەی تۆیە. تۆ گۆرانیش دەزانی باشتر. شەعری بەسەر تەپۆڵکەکانی گورجستانەوەم بۆ بخوێنەوە، بەڵام بەر لە هەر شتێک ئاسوودەدا بنیشە. من دانیشتم و شەعرم خوێندەوە. دوایین دێڕی شەعرەکە ئەمە بوو: ئەو ناتوانێ خۆشی نەوێ. زینائیدا ئەو دێڕەی دووبارە کردەوە و خستیە سەری. باشی شەعر لەمەدایە، باز لەو شتانە دەکات کە بوونیان نییە. ئەمەش لە هەموو شتێک باشترە، لەبەر ئەوەی لە ڕاستیدا نزیکترە، لەبەر ئەوەی لە هەموو شتێک باشترە، پتر لە حەقیقەت دەچێت. قارەمانی ئەم شعرە نەی دەتوانی خۆشی نەوێت و ئەگەریش دەیویست نەی دەتوانی. پاشان بێدەنگ بوو. کتوپڕ هەستا و بە نیگەرانیەوە وتی با بچینە ماڵەوە. مایدانف لای دایکمە، ئەو چەند شەعرێکی بۆ هێناوم، بەڵام من ئەوم تەنیا جێهێشت. دەبێت ئەو غەمگین بوو بێت. چی بکەم؟ تۆ لە داهاتوودا هەموو شتێک دەزانی، تەنها لە من تووڕە نەبیت. زینائیدا بە پەلەپڕووزێ دەستی گوشیم و بەرەو ماڵەوە ڕای کرد.
منی شوێنی کەوتم. مایدانف کەوتە خوێندنەوەی شەعرەکانی خۆی کە تازە چاپبوو بوو، بەڵام گوێم لای نەبوو. ئەو بە حەزێکی زۆرەوە شاعری دەخوێندەوە و تۆنی دەنگی بەرز و نزم دەبووەوە، بەڵام من تەنها چاوم بڕی بۆ زینائیدا و هەوڵم دەدا تا لە مانای دوایین قسەی ئەو تێبگەم. کتوپڕ مایدانف بە مینگەمینگ وتی: یا ڕەنگە دوژمنێکی شاراوە کتوپڕ بەسەر تۆدا زاڵ بوو. چاوی من و زینائیدا بە یەکتری کەوت، ئەو سەری دانەواند، تۆزێک سوور بووەوە. بە بینینی پەرچەکرداری ئەو لە ترسان ئازای ئەندامم لەرزی. من ماوەیەکی زۆر بوو ئیرەیم دەبرد، بەڵام کتوپڕ لەو ساتەدا ئەم بیرە هات بەسەرمدا کە خودایە، ئەو عاشق بووە؟ کتێبی دەنگی غەزەلنووس. بەشی دەیەم. ئەشکەنجەکانی ڕۆحی من لەو ساتەوە دەستی پێکرد. بیرکردنەوە لەو تووشی سەرەگێژەی دەکردم. هەمیشە بیرم لەوە دەکردەوە. نەپەندی بە هێندەی توانام چاودێریم دەکرد. بەڕوونی چەند گۆڕانکاریەک لەودا دروست بوو. بە تەنیا دەچووە پیاسە و پیاسەکانی دوور و درێژ بوو. جارجارێ ڕووی نەدەدا بە میوانەکانی خۆی و چەندین کاتژمێر لە ژوورەکەیدا بە تەنیا دادەنیشت. ئەم ڕەفتارە پێشینەی نەبوو. کتوپڕ گریمانم کرد زۆر گەشببینم، یا ڕەنگە ئەمەش گریمانەیەکی گۆترە بوو. دوای لە بەرچاوگرتنی هاوڕێکانی بەردەوام لە خۆم دەپرسی: نەکا ئەم یەکەیان بێت؟ ئایا ئەو نییە؟ گراف مالۆسکی گەرچی لەمدانە پاڵە شەرمەزار دەبووم، لە هەمووان ترسناکتر دەبینرا. بینراوەکانی من تەواو نادروست بوو. چاودێری ژێرەکی بەڕاستی کەسی فریو نەدەدا. لانیکەم دکتۆر لۆشین خێرا پێی پێ دەبرد. لەم دوایانەدا خودی ئەویشم پەرێشان حاڵ بینی. تۆزێک لاواز بوو. گەرچی وەک ڕابردوو پێدەکەنی، شوێنەواری تووڕێ و پێکەنینی پچڕ ئەو دەرخەری بزوانی عەسابی بوو. ئیدی وەک ڕابردوو بە تێزە پێکەنینی ناسک و پێوەدانی ناسک سەرگەرمی نەدەکردین. ڕۆژێک لە هۆڵی پێشوازی ئەشرافزادە بە منی وت: لاوە، بۆچی بەردەوام سەردانی ئێرە دەکەیت؟ هێشتا زینائیدا لە پیاسەی دوور و درێژی خۆی نەگەڕابەوە و دایکی لە ژوورێکی دی بەسەر ئیشکەرێکدا دەیبۆڵاند. باشترە تۆ خەریکی خوێندنەوە و دەرس و دەورەکەت بیت، تا گەنجی هەلەکە بقۆزیەوە و کاتی خۆت بێ ئاگام بە فیڕۆم مەدە. بە ناڕەزاییەوە وتم: تۆ چوزانی، لەوەیە لە ماڵەوە خەریکی خوێندنەوە بم. تۆ ئەمە ناو دەنێی خوێندنەوە؟ دەبینم ئەسڵەن بیری لێ ناکەیتەوە. نامەوێ باس و خواست لەگەڵ بکەم، بەڵام لە ساڵ و تەمەنی تۆدا خوێندنەوە ئەرکە. هەڵبژاردنی تۆ تەواو هەڵەیە. ئایا خۆت بارودۆخی ئەم ماڵە نابینی؟ لە قسەکانت تێناگەم. تێناگەیت؟ کەواتە وای لە حاڵتان، ئەرکی من ڕێنوێنی تۆیە. بۆ پیاوێکی زوگورتی بە تەمەنی وەکو من هاتن بۆ ئێرە گرفتێکی نییە، کارێکی تریشم نییە. من مرۆڤێکی دنیا دیدەم و ساردوگەرمی ڕۆژگارم زۆر چەشتووە. ئەم ماڵە من لە ڕێگەی لا نادات، بەڵام تۆ هێشتا سروشتێکی ناسکت هەیە. ژینگەی ئێرە بۆ تۆ زیان بەخشە. باوەڕ بە قسەکانم بکە، لەوەیە نەخۆش بکەویت. چۆن؟ زۆر سادە. مەگەر ئێستا تۆ ساغیت؟ ئایا لە دۆخی ئاسایی خۆ دایت؟ ئایا ئەوەی لێرە هەستی پێ دەکەیت بۆ تۆ بە سوود و باشە؟ وتم: مەگەر هەست بە چی دەکەم؟ بەڵام لە دڵی خۆمدا ددانم پێدانا کە دکتۆر ڕاست دەکات. ئای گەنج، ئەی لاو،
بە جۆرێک ئەم دوو وشەیی دەوتەوە: چما لەوێدا ئازارێکم بۆ شاردرابووەوە. بۆچی دەتەوێ خۆت زیرەک دەربخەیت؟ سوپاس بۆ خودا. لە ڕوخسارەوە ناختان دیارە، وێ ڕای ئەمەش بۆچی باس و خواز بکەین؟ تەنانەت خۆشم نەدەهاتمە ئێرە ئەگەر ددانەکانی لێک جیڕەوە برد. ئەگەر ئەمەندە گەمژە نەبوومایە. من سرم لەمە سوورماوە، تۆ چۆن درکی ناکەیت چی لە دەورتان دەگوزەرێ؟ مەگەر چی دەگوزەرێ؟ دکتۆر نیگایەکی گاڵتە جاڕانەی جمک بەجەخاری لە من بڕی و لەژێر لێوە بە ئەسپایی وتی: ڕێنوێنی من بۆ خۆم باشە، دەتوانێ چ سوودێکی بۆ ئەو هەبێت؟ پاشان سەری هەڵبڕی و خستیە سەری. دووبارەی دەکەمەوە، هەوای ئێرە بە کەڵکی تۆ نایەت، بەڵام لەوەیە کەیفتان پێی بێت. لە گوڵخانەکەش بۆنێکی خۆش دەگاتە لووت، بەڵام ژیان لەوێ نالوێ. قسەکەم قبول بکە، کتێبی مێژوەکەی کایدانۆڤ بەدەستەوە بگرە. خانمی ئەشرافزادە هاتە هۆڵەکەوە و شکایەتی لە ئازاری ددانی خۆی کرد لای دکتۆر. هەنگێ زینائیدا لە دەرگاکەوە دەرکەوت: جەنابی دکتۆر، تکایە سەرکۆنەی کچەکەم بکە، بە درێژایی ڕۆژ ئاوی سار دەخواتەوە. ئایا بەو سنگە لاوازەی هەیەتی زیانبەخش نییە بۆی؟ دکتۆر لۆشین پرسی: بۆچی ئەم کارەکەیت؟ مەگەر ئەنجامێکی خراپی دەبێت؟ چۆن؟ ئەشێ سەرسامت بێت و بمریت. بەڕاست چی بکەم؟ قیسمە دوایە. دکتۆر بە پرتە و بۆڵەوە وتی: وایە؟ خانمی ئەشرافزادە لە ژوورەکە چووە دەرێ. زینائیدا دووبارەی کردەوە: وایە؟ مەگەر ژیان شادی هێنەرە؟ سەیری چواردەوری خۆت بکە، شتێکی ژیان باشە. لەوەیە وا بزانی من ئەمە نازانم و هەستی پێ ناکەم. خواردنەوەی ئاوی سارد چێژم دەداتێ. ئایا بەڕاست تۆ دەتوانی دڵنیام بکەیت ئەم ژیانە نرخی ئەوەی هەیە بۆ ساتێک چێژ نابێت چاوپۆشی لێ بکەم؟ چ بگات بە بەختەوەری؟ هیچ لەبارەی بەختەوەری ناڵێم. دکتۆر لۆشین وتی: هەڵبەتە ئارەزوگەری و سربەخۆیی، ئەم دوو سیفەتە لە زاتی تۆدایە. هەموو سروشتی تۆ لەم دوو وشەیەدا کورد بۆتەوە. زینائیدا بە تووڕەییەوە تێزە پێکەنینێکی کرد و وتی: دکتۆری هێژا، درەنگ گەیشتی و دیتراوەکان کێماز دەکەیت، دواکەوتیت. چاویلکە لە چاو بکە. ئیدی ئارزوگەری بۆ من مەبەست نییە. گاڵتە بە تۆ بکەم یا خۆم؟ کامیان سەرگەرم کەرترە؟ بەڵام لەبارەی سربەخۆیی. کتوپەڕ زینائیدا قاچی لە عەردەکە کوتاو بەردەوام بوو. مسیۆ ڤاڵدێمار، بیچمێکی مالی خۆلیای بەخۆتەوە مەگرە. ئیدی من ناتوانم بەرگە بگرم کە بۆم بەداغ بن. و بە خێرایی لە ژوورەکە چووە دەرێ. دکتۆر لۆشین ڕووی کردە من و وتی: کاکی گەنج، ژینگەی ئێرە بۆ تۆ زیان بەخشە، زیان بەخش. بەشی 11. ئەو شەوە هەموو میوانە هەمیشەییەکان لە ماڵی زاسکین گرتبوونەوە. منیش لە دەستەیان بووم. گفتوگۆ لەبارەی شەعرەکانی مایدانفەوە بوو. زینائیدا لە دڵەوە پێیدا هەڵدەگوتن. پێیوت: دەزانی گەر من شاعیر بوومایە بابەتی دیم هەڵدەبژارد؟ لەوەیە بابەتگەلی بێهودە بێت، بەڵام جارجارێ بیرۆکەی سیر دێت بە مێشکمدا، بەتایبەت لە خەوی دەمۆبەیانیدا. وەختایە کە ئاسمان دەست دەکات بەشین بوون. من حەز دەکەم ئەم بابەتانە بگێڕمەوە. خۆ ئێوە گاڵتەم پێ ناکەن. هەموو یەک دەنگوتمان: نانا. زینائیدا لە کاتێکدا کە خاچ ئاساد دەستەکانی لەسەر سنگی خۆی دانا و چاوەکانی بڕی بووە شوێنێک، وتی: خەون و خولیای من ئەمەیە، گروپێک کچانی گەنج
شەوان بە سواری بەلەمێکی گەورەوە لە ڕووبارێکی ئارامدا مانک دەدرەوشێتەوە. هەموویان سپی پۆشن و تاجێکیان لە گوڵی سپی بەسەرەوەیە و گۆرانی دەڵێن، گۆرانیەک وەک سرودی نیشتیمانی. مایداف ئەندێشمەندانە وتی: تێگەشتم، بەردەوام بە. کتوپڕ هەراوزەنا و قاقای پێکەنین و دەنگی شەیپۆر لە کەنارەکە دەبیسترێ و ڕووناکی مەشغەڵەکان دەبینرێت. ئەمە دەنگی گروپی کچانی شادومانە کە بە گۆرانی وتن بە هەراوزەنا و دەڕۆن. ئێستا نۆرەی تۆیە کاکی شاعیر، ئەم دیمەنە بکەیت بە شاعر. تەنها حەز دەکەم بڵێسەی مەشغەڵەکان تەواو سوور و پڕد و کەڵ بێت و چاوی کچەکان شادومان و تاجە گوڵینەی سەریان درەوشاوە بێت، بەڵام گوڵەکان ڕەنگیان تۆغ بێت، هەروە بێتەوە بیرت نەچێت لە شعرەکەتدا زۆر سوود لە پێستە پڵنگ و جامی زێڕین و ئاڵتونیش وەربگریت. مایداف قژی هەڵدایەوە بۆ دواوە، چاڵی لوتی زیاتر کردەوە و پرسی: کەواتە ئاڵتونەکە لەکوێدا بێت؟ لەکوێ؟ لەسەر شانیان، سەردەست و قاچیانەوە، هەموو جێیەک. دەڵێن لە زەمانی زوودا ژنان ئەڵقەی زێڕیان بە قولەپێوە بووە. ئەم کچە شادومانانە خانمانی بەلەمسوار بۆ لای خۆیان بانگ دەکەن. کچەکان واز لە وتنی سرودی نیشتیمانی دەهێنن، لەبەر ئەوەی تەواو لەبەریان نییە و بێ جوڵە لە بەلەمەکەدا دەمێننەوە. ڕەوتی ئاوەکە بەلەمەکە دەباتە نزیکی ڕۆخەکە. کتوپڕ یەکێک لەوان بە کاوەخۆ هەڵدەستێت. دەبێت ئەم دیمەنە لە شعرەکەدا زۆر باش وەسف بکرێت کە چۆنچۆنی کچە لە مانگە شەودا هەڵدەستێت و هاوڕێکانی ترس دەیانگرێت. پاشان لە بەلەمەکەدا دەبەزێت و کچە شادومانەکان چواردەوری دەگرن و لە تاریکی شەو هەڵدێن. وێنای بکە، دووکەڵێکی زۆر هەڵدەستێت و هەموو شتێک تێکەڵ و پێکەڵ دەبێت. تەنها دەنگی هاواری ئەوان دەگاتە گوێ و تاجە گوڵینەکە لە ڕۆخەکە جێدەمێنێ. زینائیدا بێدەنگ بوو. ئاه، دیسان هات بەسەرمدا، ئەو عاشق بووە. مایدانف پرسی: تەنها ئەمە؟ زینائیدا وەڵامی دایەوە: بەڵێ، ئەمە. مایدانف بە تۆنێکی مکوڕوتی: ئەم بابەتە بۆ شەعر شیاو نییە، بەڵام بۆ چوارینەیەکی کۆمیدی بەهرە لە بیرۆکەکەی تۆ وەردەگرم. مالۆسکی وتی: بە شێوازی ڕۆمانسی چۆنە؟ هەڵبەتە بە شێوازی ڕۆمانسی و بە پەیڕەوی لە بایرۆن هەڵبەتە دەتوانی. گرافی گەنج بێ ئەوەی بیر بکاتەوە درێژەی دایە. بە باوەڕی من پەیڕەوی لە ڤیکتۆر هۆگۆ باشترەوە لە بایرۆنیش سەرنجڕاکێشترە. مایدانف ڕەخنەگرانە وتی: ڤیکتۆر هۆگۆ نووسەرێکی نمرە یەکە و هاوڕێی من تۆنکۆ شەیف لە ڕۆمانە ئیسپانیەکەی خۆیدا بە ناوی ئالترۆوادۆر. زینائیدا قسەکەی پێبڕی: ئایا ئەمە هەمان ئەو کتێبەیە کە لەوێدا نیشانەکانی پرسیار بە پێچەوانەوەیە؟ بەڵێ، لە ئیسپانیا دابوایە. ویستم بڵێم جەنابی تۆنکۆ شەیف. جارێکی دی زینائیدا قسەکەی پێبڕی، وتی: لێگەڕێ بابە. جارێکی دی باسی ڕۆمانتیزم و کلاسیزم دەکەین. باشترە دەست بە یاریەکە بکەین. لۆشین یەکسەر وتی: یاری فانت؟ نا، یاری فانت ماندووکەرە، یاری بەراورد خۆشترە. خودی زینائیدا ئەم یاری داهێنا بوو. ناوی شتێک پێشنیار دەکرا، هەرکەس کە لەوانی دی باشتر ئەو شتەی لەگەڵ شتانی دی بەراورد دەکرد دەبووە براوە یاریەکە. زینائیدا چووە نزیک پەنجەرەکە. خۆر تازە ئاوا بوو کە ڤاڵە هەوری گوڵەڕەنگی زۆر لە ئاسمان دەبینرا. زینائیدا پرسی: ئەم هەورانە پتر لە چی دەچن؟ بێ ئەوەی چاوەڕێی وەڵامێک بێت وتی: بە باوەڕی من لە چارۆکە سوورەکانی ئەو کەشتی ئاڵتونیە دەچێت کە کیلۆباترا پێدەچووە پێشوازی ئەنتوان. مایدانف بیرتان دێت ئەوەت بۆ باس کردبووم؟ هەمووان وەک پۆلۆنی لە شانۆی هاملێتی شکسپیردا بووینە هاودەنگ کە ئەم هەورانە لەو چارۆکانە دەچن و کەس بەراوردێکی باشتری پێشنیار نەکرد. زینائیدا پرسی: لەو سەردەمەدا ئەنتوان تەمەنی چەند ساڵە بوو؟ مالۆسکی وتی:
بە دڵنیاییەوە گەنج بووە. مایدانف جەختی کردەوە. بەڵێ، بە دڵنیاییەوە گەنج بوو. لۆشین بە تۆنێکی ڕەخنەگرانە وتی: بمبورن. بەڵام ئەو تەمەنی لە 40 تێپەڕی بوو. زینائیدا لە کاتێکدا کە بە توندی چاوی لەو دەبڕی وتی: پتر لە 40 ساڵ؟ من لە هەمیشە زووتر گەڕامەوە ماڵێ. بەدەست خۆم نەبوو. بە خۆم دەوت ئەو عاشق بووە. بەڵام عاشقی کێ؟ بەشی 12. ڕۆژەکان تێدەپەڕین. ڕەفتاری زینائیدا سات بە سات سەرسوڕهێن و تەمومژاوی دەبوو. جارێک کە چوومەکنی بینیم لەسەر کورسیەکی حەسیری دانیشتووە و سەری خستۆتە سەر لێواری مێزەکە. بە بینینی من هەستا. چاوەکانی فرمێسکاوی بوو. بە خوێن ساردیەوە پێکەنی وتی: ئاه، تۆیت؟ وەرە نزیکتر. نزیکی بوومەوە. دەستی خستە سەر سەرم. کتوپڕ چنگی لە قژم گیر کرد و کەوتە بادانی. دوجار وتم: ئازارم هەیە. ئاها، ئازاراویە؟ ئایا بۆ من ئازاراوی نییە؟ کتوپڕ هاواری کرد. ئاخ، چیم کرد؟ مسیۆ ڤاڵدێماری نەکبەت، لەبەر ئەوەی چەپکێکی بچووک مووی قژی هەڵکەند بوو. بە وردی مووە هەڵکەندراوەکانی تێک ئاڵاند و کردی ئەڵقەیەک وتی: تاڵە قژەکانی تۆ دەکەمە ئەو مەدالیایەوە کە هەمیشە بەملمەوەیە. کاتێک ئەمەی دەوت، ئەڵقەی فرمێسک لە چاوەکانی دەدرەوشایەوە. پاشان بەردەوام بوو: ڕەنگە ئەمە تۆزێک سوکنایی بدات بە تۆ، بەڵام ئێستا ماڵ ئاوە. گەڕامەوە ماڵێ و تووشی بارودۆخێکی خراپ بوومەوە. دایکم لەبارەی شتێکەوە داوای ڕوونکردنەوەی لە باوکم دەکرد و بە سەختی لۆمەی دەکرد. بەڵام باوکم وەک خۆی هەمیشەیی بە ئارامی و خوێنساردیەوە بێدەنگی کردبوو. پاشان لە ماڵ چووە دەرێ. من نەمدەتوانی قسەکانی دایکم ببیستم. فکرم لە جێگەیەکی دی بوو. خراپ پەرێشان بووم. تەنها بیرمە لە کۆتایی دەمەقاڵەکەیاندا فەرمانی بە مندا بچمە ژوورەکەی و لەوێ بەو پەڕی نەفرەتەوە سەرکۆنەی کردم کە بۆچی هەمیشە دەچم بۆ ماڵی ئەشرافزادە. بە گوتەی ئەو چاوەڕوانی هەموو شتێک لە کچەکەی دەکرێت. لە دایکم نزیک بوومەوە و دەستی ماچ کرد. هەمیشە ئەو کارم بۆ کۆتایی هێنان بە باسوخواز لەگەڵوی ئەنجام دەدا. و لە ژوورەکە هاتمە دەرێ. ئەسرینەکانی زینائیدا تەواو منی مات و حەیران دەکرد. بەڕاستی نەمدەزانی کام درک و گومانم ڕاستەقینەیە. تەنانەت ئامادە بووم بدەمە پرمەی گریان. گەرچی تەمەنیم 16 ساڵ بوو، هێشتا وەک منداڵێک وا بووم. ئیدی بیرم لە مالۆسکی نەدەکردەوە، گەرچی بلۆزۆرف توند لە دەستگراف تووڕە بوو کە هەمیشە لە دەوروبەری زینائیدا دەخولایەوە وە گورگێک سەیری مەڕێک بکات. دەیخستە ژێر چاودێریەوە. وێ ڕای ئەمەش بیرم لە هیچ کەس و هیچ شتێک نەدەکردەوە. لە وێناکردنەکانی خۆمدا گومڕابوو بووم. هەمیشە لە گۆشەگیریدا بووم. پتر لە هەر شتێک کەیفم بە گوڵخانە وێران بووەکە دەهات. بە خێرایی چوومە سەر دیوارەکە و وەک بەدبەختێک لەو بەرزیەدا دەنیشتم. هەرزەکارێکی تەنیا و خەمین بووم. تەنانەت دڵم بۆ حاڵی خۆم دەسووتە. خۆڵاسە ئەم هەستە خەماویانە بە جۆرێک بۆم دڵنەواز دەبوو. چێژم لێ وەردەگرت. جارێکیان لەسەر دیوارەکە دانیشتە بووم و سێری چواردەوری خۆم دەکرد و گوێم بۆ دەنگێکی زەنگی کەنیسە ڕادەیوێرا. جارێکیان لەسەر دیوارەکە دانیشتە بووم. سێری چواردەوری خۆم دەکرد و گوێم بۆ دەنگی زەنگی کەنیسە ڕادێرا بوو. کتوپڕ ئازای ئەندامم لەرزی. نەبای دەهات نەباران بوو، بەڵکو بە شێوەیەکی ئاتاجی هەستم بە نزیکبوونەوەی کەسێک دەکرد. سەیرێکی خوارەوەم کرد. لەوێ لەسەر جادەکە زینائیدا بەجلێکی تەنک و تیواری هاوینەی ڕەنگخۆڵەمێشی و سەیوانی هەتاوی پەمەیی بە شانەوە ڕای دەکرد کە منی بینی وەستا. لێواری کڵاوە حەسیریەکەی هەڵبڕی و چاوە خومارەکانی لە من بڕی. بە پێکەنینێکی سەیرەوە لە منی پرسی: چی دەکەیت لەو بەرزیە؟
تۆ بەردەوام من لە ئەوینی خۆت دڵنیا دەکەیتەوە. کەواتە گەر بەڕاستی منت خۆش دەوێت لەو بەرزیەوە خۆت هەڵدەرە خوارێ. هێشتا قسەکەی تەواو نەکردبوو کە چما کەسێک لە دواوە پاڵم پێوە بنێ، خۆم هەڵدایە خوارێ. دیوارەکە نزیکەی 4 مەتر بەرز یەکەی بوو. بە قاچەکانم دانەویمە سەر زەویەکە. گورزەکە بەڕادەیەک سەخت بوو، نەمتوانی خۆم بە پێوە بگرم و کەوتم بورامەوە. کاتێک هۆشم هاتەوە هێشتا چاوەکانم هەڵنەهێنا بوو. هەستم بە زینائیدا کرد لە تەنیش خۆمەوە. دانەوی بۆەوە بەسەرمدا و بە دلۆڤانێکی جمکبەنی گەرانی دەیوت: کوڕە میهرەبانەکەم، چۆن دەتوانیت ئەم کارە بکەیت؟ چۆنی توانیت گوێڕایەڵی من بکەیت؟ ئاخر من کە تۆم خۆش دەوێت. هەستە. لە بارودۆخی ڕوخسارمەوە درکی کرد، هاتوومەتەوە هۆش. گەرچی هێشتا چاوەکانم نوقا بوو، یەکسەر هەستا و لەژێر لێوەوە بۆڵاندی: هەستە کوڕە شەیتانە بێمێشکەکە، بۆچی لەسەر ئەردەکە ڕاکشاوی؟ هەستام: چەترەکەم بدەرێ، بزانە فڕێم داوەتە کوێ، بەم جۆرەش سەیری من نەکەیت. چ گەمژەیەکە؟ شوێنێکتان ئازاری نییە؟ نەڕووشاوی؟ دەڵێم بەم شێوەیە سەیرم مەکە. پاشان بە ورتە خستیە سەری. ئەو هیچ حاڵی نابێت، وەڵامێکیش ناداتەوە. مسیۆ ڤاڵدێمار، هەستە و بچۆرەوە ماڵێ و خۆتان پاک بکەنەوە. هەرگیز شوێنم نەکەویت، گەرنا تووڕە دەبم و ئیدی قەت. هێشتا قسەکانی تەواو نەکردبوو. بە پرتاوی بەڕێکەوت، بەڵام هێشتا من لەسەر جادەکە دانیشتە بووم. قاچەکانم ئازارێکی توندیان هەبوو، دڕکەکان دەستەکانمیان ڕووشاندبوو، پشتیشم ئازاری بوو، سرم گێژ دەبوو. بەڵام هەستی چێژێکی خۆشم هەبوو کە ئیدی لە ژیانمدا دووبارە نەبووەوە. ئازای ئەندامم پڕ ئازار بوو. هاوکات هەستێکی شیرینم هەبوو. لە کۆتاییدا ئەم چێژ و خۆشیە بە هەڵبەز و دابەز و هاواری شادی منداڵانە کۆتایی هات. بەڵێ، هێشتا منداڵێک پتر نەبووم. بەشی 11. بە لەرزەیەک لە خۆشحاڵی قسەکانیم بیرخۆم دەهێنایەوە. ئەو بەختەوەریە چاوەڕوان نەکراوەی ڕووی لە من کردبوو. دەیخستمە ترسەوە، تەنانەت نەمدەویست هۆکاری ئەم بەختەوەریە ببینم. پێم وابوو ئیدی ناتوانی چاوەڕوانێکی پترت لە چارەنووس هەبێت. وەجارجارێ دەهات بەسەرمدا، ئێستا دەبێت هەناسەیەکی قوڵ هەڵمژی و ماڵ ئاوایی لە جیهان بکەیت. بەڵام ڕۆژێکی دی کە دەچوومە ماڵیان، هەستی شەرمەزاری و تەریقبوونەوە بوونمی لە خۆ دەگرت. لە خۆوە هەوڵم دەدا بە ڕەفتاری سادە و قسەی ئاسایی، هەروەک پیاوێک کە بەسەر خۆی دازاڵە، هەستەکانم بشارمەوە. زینائیدا بە سادەیی و بەبێ بچووکترین نیگەرانی منی قبول کرد. تەنها بە پەنجەی هەڕەشەی لێ کردم و پرسی: ئایا لە ئەنجامی گورزەکەدا پەڵەی شینەوە بوو بەجێ نەماوە؟ کتوپڕ هەموو سادەیی و زاڵی بەسەر خۆمدا لە ناو چوو. هەڵبەتە چاوەڕوانی شتانی بێجێ نەبووم، بەڵام ئارامیەکەی زینائیدا وەک ئاوێکی سارد کاری تێکردم. تێگەیشتم لە ڕوانگەی ئەوەوە هێشتا منداڵێک زیاتر نیم. ئەمەش بە توندی دڵتەزێن بوو بۆم. زینائیدا لە ژوورەکەدا پیاسەی دەکرد و هەر جارێک کە چاوی بە من دەکەوت قاقایەکی لێ دەدا. بەڵام فکری لە جێگەیەکی دوور بوو. من بەباشی درکم بەوە دەکرد. ویستم گفتوگۆکە بەم پرسیارە دەست پێ بکەم کە دوێنێ بەو پەلە پرۆزەیە لەکوێوە دەهات، تا دوجار ئاگادار بمەوە. بەڵام نائومێد بووم و لە کونجێکدا دانیشتم. بلۆزۆرف هاتە ژوورێ و منیش بە هاتنی ئەو خۆشحاڵ بووم. ئەو بە تۆنێکی تووڕەیی وتی:
ئەسپی کەوی کراوم بۆ تۆ نەدۆزیەوە. جەنابی فریتاک، گرنتی ئەسپێکی کرد، بەڵام من ئەرخەیان نەبووم و ترسام. زینائیدا پرسی: ڕێگە دەدەیت بپرسم لە چی ترسایت؟ لە چی؟ ئاخر تۆ ئەسپ سوارێکی باش نیت، خودا دەیزانێ دەکرێت چ ڕووداوێک بقەومێ. ئیدی ئەمە چ ئارەزوویەکە داوێتی لەسەرتان. ئیدی ئەمە پەیوەستە بە خۆمەوە. مسیۆ، حەیوانەکەی من لەم حاڵەتەدا دەتوانم داوا لە پیترۆ ڤاسیلیچ بکەم. من توند سەرم سوورما کە چۆن ناهی باوکمی بەم سادەیە هێنا، وەک بڵێ لە خۆشخزمەتی ئەو دڵنیا بوو. بلۆزۆرف بە ناڕەزاییە وتی: کەواتە تۆ حەز دەکەیت لەگەڵ ئەودا ئەسپ سواری بکەیت؟ لەگەڵ ئەو یایەکێکی دی دەبێت بۆ تۆ وەک یەک بێت، بەڵام لەگەڵ تۆ نەخێر. بلۆزۆرف دووبارەی کردەوە: لەگەڵ من نەخێر؟ هەر جۆرێک پێت خۆشە. کەواتە من ئەسپێکتان بۆ ئامادە دەکەم. تەنها ئاگادار بە ئەم ئەسپە وەک گا نەبێت. دڵنیا بیت کە حەز دەکەم چوارناڵەی پێ بکەم. زۆر باشە، فەرموو چوارناڵە بکە. بەڵام دەتەوێت کێ یاوەرت بێت؟ مالۆسکی؟ بۆچی نا؟ ئارام بگرە و بەم جۆرە چاوت دەرمە پۆقێنە. لەگەڵ تۆش ئەسپ سواری دەکەم. تۆ دەزانیت کە ئێستا مالۆسکی بۆم وەک نیشانەی بێمەیلی دەستی ڕاوەشاند. بلۆزۆرف لەژێر لێوەوە بۆڵاندی: تۆ بۆ خاترجەمی ئەمە دەڵێی؟ زینائیدا تۆزێک چاوەکانی خومار کرد و وتی: ئەم قسانە خاترجەمی دەداتە تۆ. ئەها ئەها ئەها، ئەی سوپای، وەک بڵی وشەیەکی تری نەدۆزی بووەوە. تۆ، مسیۆ ڤاڵدێمار، ئایا ئەسپ سواریمان لەگەڵ دەکەیت؟ من سرم هەڵبڕی و بە ورتەوە وتم: من بە کۆمەڵ حەزم لێی نییە. تۆ پێت باشە دوو کەسی بین؟ بەڵێ، سەلیقەکان جیاوازن. ئاخێکی هەڵکێشا و خستیە سەری. بلۆزۆرف، بڕۆ هەوڵ بدە ئەسپێکم بۆ ئامادە بکەیت. بۆ سپەی ئەسپەکەم پێویستە. دایکی زینائیدا خۆی تێ هەڵقورتاند و وتی: بەڵێ، کەواتە پارەکەیشی دەدەیت. زینائیدا بڕۆکانی وێک هێنایەوە وتی: داوا لە تۆ ناکەم. بلۆزۆرف باوەڕ بە قسەکانی من دەکات. دایکی بە بۆڵەبۆڵەوە وتی: بەڵێ، باوەڕ دەکات، باوەڕ دەکات. پاشان تا هێزی تێدا بوو هاواری کرد: دوو ناشکا؟ دایکە، من زەنگێکی تایبەتیم دابوو بە تۆ بۆ بانکردنی کڵفەتەکان. پیرەژن جارێکی دی هاواری کرد: دوو ناشکا؟ بلۆزۆرف سڵاوی سەربازی کرد و من هاوڕێ لەگەڵ ئەو هاتمە دەرێ. زینائیدا منی لای خۆی گل نەدایەوە. کتێبی دەنگی غەزەلنووس. بەشی 14. بەیانی ڕۆژێکی دی لە خەو هەستام. داردەستێکم بۆ خۆم دروست کرد و بۆ گەڕان و پیاسەیەکی دوور و درێژ کەوتمە ڕێ. بە خۆم وت پیاسە دەکەم، خەمی خۆم دەڕەوێنم. ئەو ڕۆژە هەوا زۆر خۆش بوو. گەرمایەکی خۆش و سروەیەکی گیانبەخش بە کاوەخۆ گەڵای دارانی دەخستە سەما. ماوەیەکی زۆر ڕۆیشتم. لە تەپۆڵکەوە دارستانەکان تێدەپەڕیم، بەڵام خۆم بە بەختەوەر نەدەزانی. لە هەمان ئەو ساتەوە لە ماڵەوە هاتمە دەرێ. حوسن و خەفەت یاوەرم بوو. گەنجی، هەوای خۆش و تازە، ڕێوڕۆشنی دوور و درێژ و حەسانەوە لەسەر گژوگیا و سەوز و پڕ بەسەر من دازاڵ بوو. هێنایەوە بیرم ئەو قسە لە بیر نەکراوانە و ئەو جوڵە دڵگیرانە لە دڵمدا جێگەی گرت. بۆم چێژبەخش بوو کە پێم وا بێت زینائیدا ناتوانێت دلاوەری و خۆڕاگری من نادیدە بگرێت. گەرچی لە ڕوانگەی ئەوەوە ئەوانی دی لە من باشترن، گرفتێک نییە. لە بری ئەوە ئەوانی دی تەنها بەڵێن دەدەن، بەڵام نایکەنە کردار. من لە کاتێکدا من بە کردداری سەلماندم و
دیسانیش ئامادەی هەر جۆرە قوربانیدانێکم. وێناکردنەکانی من پانوپۆڕ بوون. گریمانم دەکرد چۆنی ئەو لە دەست خراپەکاران قوتار دەکەم، شەڵال لە خوێندا ئەو لە زیندان دەردەهێنم، چۆنی لەبەر پێیاندا دەکوژرێم. کەوتمە بیری تابلۆیەکی شێوەکاریەوە کە لە هۆڵی ماڵەکەماندا هەڵواسرا بوو. پادشای دادپەروەر چۆنی ماتلیدا لەگەڵ خۆی دەبات و لە هەمان ساتدا دارکونکەرەیەک بەلاسکی سپیدارێکدا هەڵدەزنا و بە نیگەرانیەوە سەیری چەپ و ڕاستی خۆی دەکرد، وەک بڵێ ژەنیاری کۆنتەرباسێک سەرقاڵی ژەنینی ئاوازێک بێت. پاشان کەوتمە گۆرانی وتن و بەفراویم وت لەگەڵ گۆرانێکی دی، وەختی سروەی خۆنوێن چاوەڕێی تۆم هۆنیمەوە. دوای ئەوە وتاری یەرماک بۆ ئەستێران، کاری خۆمیاکۆفم وت. هەوڵمدا غەزەلێکی پڕهەز ڕێک بخەم کە دوایین دێڕی ئەیزی نائیدا ئەیزی نائیدا بێت، بەڵام شتێک نەهات بە مێشکمدا. لەم بەینەدا کاتژمێر 12 نزیک دەبووەوە. لە تەپۆڵکەکە هاتمە خوارێ و ئەو جادەیەم گرتەبەر کە بەرەو شار دەچوو. دەنگی ئەسپایی سمی ئەسب لە دوامەوە بیسرا. ئاوڕم دایەوە لە خۆوە وەستام و کڵاوەکەم لەسرم کردەوە. بینیم باوکم و زینائیدا بە سواری ئەسپەوەن. ئەوان لە تەنیژ یەکەوە دەڕۆشتن. باوکم شتێکی بۆ دەگێڕایەوە. تەواو بەرەو ئەو دانەوی بووە و دەستی لەسەر ملی ئەسپەکەی دیبوو پێدەکەنی. زینائیدا بەلێوی لێک شەتەک درا و بە ڕوخسارێکی مکوڕ و چاو بۆ بەردەمی گوێی لە قسەکانی ئەو دەگرت. سادگەلێک دوای بینینی ئەو دووە لە سیلەی جادەکە بلۆزۆرف لە جلوبەرگی سوپاییدا بە سواری ئەسپێکی ئارەق کردەوە دەرکەوت. ئەسپەکەی ئەو سەری ڕادەوەشاند و هەنا سەبڕکێی بوو. سوارەکەی بە مامێزەکانی لە ورگی دەژەند. خۆم لادا، باوکیشم خۆی لادا. زینائیدا بە کاوەخۆ چاوەکانی بەرەو ئەو هەڵبڕی و هەردووکیان بە چوارناڵە دوورکەوتنەوە. بلۆزۆرف بە چوارناڵە شوێنیان دەکەوت. بە جۆرێک کێڵانی شمشێرەکەی بەر مامێزەکە کەوت و دەنگی لێوە هات. بەڵام بۆچی زینائیدا هێندە بێڕەنگ بوو؟ وێ ڕای ئەوە چەندین کاتژمێر غارغارێنی بە ئەسب کردووە. دیسان بۆچی هێندە بێڕەنگ بوو؟ هەنگاوەکانم خێراتر کرد و ڕێکبەر لە نانی نیوەڕۆ گەیشتمە ماڵێ. باوکم دەست و دەموچاوی شت بوو، جلەکانی گۆڕی بوو. لە نزیک تاکە قەنەفەکەی دایکم دانیشت بوو. بە دەنگی ئارام و یەک ڕیتمی خۆیی ڕۆژنامەی گفتوگۆی ئەنجومەنەکانی فەڕەنسایی دەخوێندەوە. بەڵام دایکم بە حەواسپەرتی گوێی لەو دەگرت. کە منی بینی پیامدا هەڵشاخە کە بۆچی ئەم هەموو ماوەیە لە ماڵەوە نەبووم و خستیە سەری. ئەسڵەن حەزم لێی نییە، خوددا دەیزانێت لە کوێ و لەگەڵ کێ بووی. ویستم وەڵام بدەمەوە کە بە تەنها پیاسەم دەکرد، بەڵام سەیرێکی باوکم کرد و بێدەنگەم کرد. بەشی 15. 5-6 ڕۆژێک زینائیدام نەدەبینی. ئەو خۆی کردبووە نەخۆش، بەڵام ئەم بیانوە نەدەبووە ڕێگرم لە بەردەم هامۆشۆی هاوڕێکانی و ئەوان بۆ سەردانی و پەرستاری دەچوونەکنی. تەنها مایدانف بوو کە ڕۆحیەتی خۆی دۆڕاند بوو لەبەر ئەوەی لە کاتە خۆشی بەخشەکان بێبەش بوو بەردەوام بێتاقەت بوو. بلۆزۆرف بە ڕوخسارێکی سوورەوە خەمبار لە کونجێکیدا دەنیشت. تەنها لەسەر ڕوخساری ناسی گراف مالۆسکی بەردەوام بزەیەکی ناحەز دیار بوو. ئیدی بەڕاستی ئەو جێگەی سەرنجی زینائیدا نەبوو. بە هەوڵێکی زۆرەوە خەریکی خۆشخزمەتی دایکی بوو. بە یاوەری ئەو بە سواری گالێسکەوە دەچوەکن فەرمانداری ناوچەکە، بەڵام تا ئەو کاتە نەیتوانی بوو کارێکی بەسوودی بۆ ئەنجام بدات. تەنانەت خودی مالۆسکیش تووشی گرفتار بوو.
لەبەر ئەوەی لە هامۆشۆی ئەو لەگەڵ ئەفسەرانی گومان لێکرا و قسە هاتە ئاراوە و ئەو بۆ بەرەوانی لە خۆی تەنها توانی بڵێ لەو سەردەمەدا ئەزموونێکی نەبووە. دکتۆر لۆشین ڕۆژی 1-2 جار دەهاتە سەردانی زینائیدا، بەڵام ماوەیەکی زۆر نەدەمایەوە. من دوای قسە و باز لەگەڵی تۆزێک لێی دەترسام، بەڵام وێڕای ئەمەش حەزێکی زۆر لە مەڕ ئەو لە مندا دەرکەوت بوو. ڕۆژێک پێکەوە چوین بۆ پارکی نیسکۆ چنوویە. ڕەفتاری وی لەگەڵ من زۆر هاوڕێیانە و پڕ لە خومانەیی بوو. ناوی گژوگیای پارکەکە و تایبەتمەندیەکانی بۆ ڕاوە دەکردم. کتوپڕ سەرەتا هێواش بەدەست دای لە ناوچەوانی خۆی و وتی: پێم وابوو ئەو عیشوەگەرە، دەردەکەوێت کە لە خۆبوردووی بۆ ئەوانی دی شیرینە. پرسییم: مەبەستت چییە؟ بە تۆنێکی توند و ڕەخنەگرانە وەڵامی دایەوە: حەز ناکەم هیچ بە تۆ بڵێم. زینائیدا لە من هەڵدەهات. باش دەبینرا کە هاتنم کاریگەری خراپی لەسەر ئەو هەبوو. لە خۆوە ڕووی لێ وەردەسوڕاندم: بەڵێ، ئەم ڕەفتارەی ئەو بۆ من بە سەختی دڵتەزێن بوو، بەڵام کارێکم لەدەست نەدەهات. هەوڵم دەدا نیگای نەکەوێتە سەر من، تەنها لە دوورەوە سەیرم دەکرد. گەرچی هەمیشە سەرکەوتوو نەدەبووم. ئەو وەک ڕابردوو حاڵەتێکی تەمومژاوی ئاڵۆزی هەبوو، ڕوخساری گۆڕا بوو. ئەم حاڵ گۆڕانەی ئەو زۆر سەری منی دەسوڕماند. لە ئێوارەیەکی گەرم و ئارامدا لەسەر کورسیەکی نزمی ژێردەوەنە بەرزەکانی باخەکە دانیشتبووم. دەبێت بڵێم ئێرەم زۆر خۆش دەویست، لەبەر ئەوەی پەنجەرەی ژوورەکەی زینائیدا لەوێەوە بەباشی دیار بوو. بەبان سەرمەوە لە نێو چڕەگەڵایدار بەچکە چۆلەکەیەک لە لقێکەوە دەفڕێ لقێکی دی. پشیلەیەکی ڕەنخۆڵەمێشی پشتی کوڕ کردبووەوە و بەدزیەوە دەچووە باخەکەوە. لە هەوای هێشتا ڕووناکدا زیکزیکەکان دەیانزیکاند. من چاوم بڕی بووە پەنجەرەی ژوورەکەی ئەو و چاوەڕێ بووم تا بەڵکو پەنجەرەکە بکرێتەوە. دواچار پەنجەرەکە کرایەوە. زینائیدا دەرکەوت. جلێکی سپی لەبەردا بوو. ڕوخسار و شانەکانی و تەنانەت دەستەکانیشی بەڕادەیەک بێڕەنگ بوو کە چما ئازای ئەندامیان بۆی سپی کردبێت. ئەو ماوەیەکی زۆر بێجوڵە بوو، بە برۆی وێک هاتبووەوە سەیری بەرامبەر خۆی دەکرد. من تا ئەو حەلە وەهانیگایەکم لەودا نەبینی بوو. پاشان تون دەستەکانی لێک شەتەکدا و بردی بۆ لێ و پاشان بۆ نەوچەوانی خۆی. پاش ئەوە دەستەکانی لێک کردەوە. بە جوڵەیەک قژی لەسەر شانیەوە هەڵدایە دواوە و لە کاتێکدا کە پێداگرانە سەری بۆ سەر و خوار ڕادەوەشان پەنجەرەکەی داخست. دوای 3 ڕۆژ ئەوم لە باخەکە بینی. ویستم لێی دوور بکەومەوە، بەڵام خودی ئەو ڕایگرتم. بە هەمان تۆنی هاوڕێیانەی ڕابردوو بە منی وت: دەستم بەرێ، ماوەیەکی زۆرە پێکەوە قسەمان نەکردووە. چاوێکم تێبڕی، چاوەکانی تۆزێک دەدرەوشایەوە. بە زۆر پێدەکەنی. پرسییم: ئایا داهێزراویەکەت کۆتایی نەهاتووە؟ لە کاتێکدا کە گوڵێکی سووری لێ دەکردەوە وەڵامی دایەوە: نا، تەواو داهێزراویم نەماوە. من تۆزێک ماندوو بووم، بەڵام ئەمیش تەواو دەبێت. پرسییم: ئایا وەک ڕابردووت لێدێتەوە؟ زینائیدا گوڵە سوورەکەی لە دەموچاوی نزیک کردەوە. پێم وابوو سووری ڕوومەتەکانی پەرجبوونەوەی پەڕەکانی گوڵە سوورەکەیە. مەگەر من گۆڕاوم؟ بە ئەسپایی وتم: بەڵێ، گۆڕاویت. بەڵێ، دەزانم ڕەفتارێکی ساردم لەگەڵ تۆ هەبوو. دەزانم، بەڵام تۆ نابێت بایەخی پێ بدەیت. خۆم بە جۆرێکی دی نەمدەتوانی. باشترە ئیدی قسەی لێوە نەکەین. پڕ ئۆخژن و لە خۆوە بە دەنگێکی نووساوتم: بەڵێ، ناتەوێ من تۆم خۆش بوێت. ئەسڵی بابەتەکە ئەمەیە. نا، منت خۆش بوێت، بەڵام وەک ڕابردوو نا. چۆنی؟ زینائیدا لە کاتێکدا کە گوڵە سوورەکەی دا بە من تا بۆنی بکەم وەڵامی دایەوە: پێکەوە هاوڕێ دەبین. بەڵێ، بەم شێوەیە باشترە. بزانە چی دەڵێم. من زۆر لە تۆ گەورەترم. دەمتوانی پووری تۆ بم. لانی کەم خوشکی گەورەت. بەڵام تۆ... قسەکەم پێ بڕی وتم: لە ڕوانگەی تۆ من هێشتا مناڵم؟ بەڵێ، مناڵێکی میهرەبان و باش و بە ئاوەز کە من زۆرم خۆش دەوێت.
دەزانی لە ئەمڕۆوە تۆ وەک هاودەمی خۆم هەڵدەبژێرم، بەڵام بیرت نەچێت نابێت هاودەم زۆر لە گەورەی خۆی دوور بێت. گوڵە سوورەکەی ڕۆبردە قۆبچەی چاکەتەکەمەوە، خستیە سەری. ئەمەش نیشانەی پلەی تازەی تۆ، نیشانەی لوتفی من. لەژێر لێوەوە وتم، من لە ڕابردوودا نیشانەگەلی دلۆڤانتری دیم لە تۆ وەرگرتە بوو. چاوێکم تێبڕی، بەڵام ئەو ڕووی وەرسوڕاند و وتی، هاودەمی من، شوێنم بکەوە. وچوو بۆ ماڵی خۆیان، منی شوێنی کەوتم. بیرم دەکردەوە کە ئایا ئەمە هەمان ئەو کچە بێ ڕتوش بە شعورەکەیە کە من دەمناسی؟ ئایا هەمان زینائیدایە؟ تەنانەت هەنگاو هەڵهێنانیشی لە ڕوانگەمەوە لە پێشتر دڵنیاتر بوو. بەژنی ئەوم ڕەعناتر و جوانتر دیەوە. خودای من، بە چه هێزێکی نوێوە ئەوین لە دڵمدا بڵێ سەیدەسەند. کتێبی دەنگی غەزەلنووس. بەشی 16. دوای نانی نیوەڕۆ جارێکی دی میوانەکان لە ماڵی زینائیدا کۆبوونەوە و ئەو دەرکەوت وەک ڕۆژی هەوڵ ڕوخساری هەموو ئەوانەت لە بەرچاوم لەبیر نەکراوە. تەنانەت بیرماتکیش گەیشتە جێ. ئەم جارە مایدانف بەر لە هەمووان هات. شعری تازەی لەگەڵ خۆی هێنا بوو. سەر لە نوێ یاری فاند دەستی پێکرد. بەڵام بێ ئەو هەموو هەراوزە ناوخۆ نواندنانە. زینائیدا شێوەیەکی تازەی دایە گروپەکەمان. من وەک هاودەمێک لەبەر دەستی ئەودا دانیشتە بووم. ئەو پێشنیاری کرد براوەی یاریەکە دەبێت باسی خەونەکانی خۆی بکات. بەڵام زۆر نەبووە جێگەی سەرنج، لەبەر ئەوەی خەونەکان سەرنجکێش نەبوون. بلۆزۆرف گێڕایەوە لە خەوندا بینیوێتی ماسی دەرخواردی ئەسپەکەی داوە و سەری ئەسپەکەی لە تەختە بووە. ئەوانی دی خەونگەلی ناڕاستیان گێڕایەوە. مایدانف چامەیەکی تێروتەسەلی بۆ خوێندنەوە کە لەوێدا قسە لە چاڵەکانی مردن، نووسینگەلێک بە ساز و چەنگ لە دەستدا، گوڵی قسەبێژ و قسەگەل و دەنگی دوورەدەست و نادیار کرابوو. زینائیدا قسەکەی بڕی و نەیهێشت چامەکەی تەواو بکات و وتی، ئێستا کە قسە لەسەر وێناکردنە، باشترە هەر کەسە و باز لە وێناکردنی خۆی بکات. یەکەم جار سەرەی بلۆزۆرف بوو. ئەفسەری گەنج بە شەرمنیەوە وەڵامی دایەوە، من ناتوانم لە خۆمەوە شتێک دروست بکەم. زینائیدا وتی، ئەمە خۆکارێکی زۆر ئاسانە. بۆ نمونە وێنای بکە ژنت هێناوە، بۆمان ڕوون بکەرەوە چۆن چۆنی لەگەڵ هاوسەرەکەی خۆتدا ڕەفتار دەکەیت. ئەو لە ژوورێکدا زیندانی دەکەیت؟ بەڵێ، ئەو زیندانی دەکەم. خۆشتان دەبنە پاسەوانی؟ هەڵبەتە، زۆر باشە. بەڵام گەر ئەو ڕقی لەم زیندانی کردنە بێتەوە ناپاکی لە تۆ بکات، چی دەکەی؟ دەیکوژم. ئەی ئەگەر هەڵات، شوێنی دەکەم و چاودێری دەکەم و دوجار دەیکوژم. زۆر باشە. گریمانی بکە من هاوسەری تۆ بم، چی دەکەیت؟ بلۆزۆرف سەرەتا بێدەنگ بوو، پاشان وتی، خۆم دەکوژم. زینائیدا کەوتە پێکەنین. دەبینم وێناکردنێکی زۆرت نییە. براوەی دووەم زینائیدا بوو. ئەو چاوی بڕیە بنمیچەکە و لە کەش فکران چوو. زۆر باشە، گوێ بگرن. بیهێنە بەرچاوتان کۆشکێکی زۆر گەورە، وەرزی هاوین و میوانداریەکی زۆر بەشکۆ کە شاژنێکی گەنج سازی کردووە. هەموو جێگەیەک پڕ لە مەڕمەڕ، زێر، کریستاڵ، قوماشی ئاوریشم، ئەڵماس، جۆرەها گوڵ و هەموو کەلوپەلێکی جوانکاری و شکۆ. لۆشین قسەی پێ بڕی و پرسی، ئایا حەستان لە کەلوپەلی جوانکاریە؟ زینائیدا بە تۆنێکی ڕەخنەگرانە وەڵامی دایەوە، ئەمانە شتانی جوان و منیش زۆر کەیفم بە جوانی دێت. پتر لە شتانی زۆر باش و بێوێنە. تێناگەم. لۆشین، ئەمە گزی و فزیە، ئیدی خۆتێمە قورتێنە. بەڵێ،
کۆڕی میوانداریەکی زۆر ڕازاوەیە. میوانەکان زۆرن، هەموویان گەنج و جوانن، هەموویان ئەوینداری شاژنن. مالۆسکی پرسی: ئایا لە نێو میوانەکاندا ژنانی گەنجیش هەن؟ نا. بوەستن. با، ئەوانیش هەن. هەموویان زۆر جوانن، بەڵام پیاوەکان هەموو عاشقی شاژنن. ئەو بەژن و زراوە و تاجێکی ئاڵتوونی بەسەر قژەڕەشەکەوەیەتی. من چاوێکم بڕیە زینائیدا. لەو ساتەدا ئەو لە ڕوانگەمەوە تۆزێک کەڵەگەتترە، ڕۆشنبیرتر و هێند بەسەر خۆدا زاڵ بینیم. بەخۆم وت: تۆ خۆت ئەو شاژنەیت؟ زینائیدا بەردەوام بوو. هەموو چواردەوری شاژنیان گرتووە و پیایە هەڵدەڵێن، ماستاوی بۆ دەکەن. لۆشین پرسی: ئایا شاژن کەیفی بە ماستاوکردن دێت؟ چەندە کەم جیقڵدانە و بێزارکەریت، ئایا کەسێک هەیە کەیفی بە ماستاوکردن نەیەت؟ مالۆسکی وتی: دوایین پرسیار: ئایا شاژنەکە هاوسەرگیری کردووە؟ بیرم لەمە نەکردەوە. نا. مێرد بۆچی؟ مالۆسکی خستیە سەری. هەڵبەتە ئیدی مێرد بۆ. مایدانف هاواری کرد: بێدەنگ. زینائیدا وتی: سوپاسان دەکەم. بەڵێ، شاژن ماستاوکردنەکە دەبیستێت، گوێ لە میوزیک دەگرێت، بەڵام سەیری هیچ کام لە میوانەکان ناکات. شەش پەنجەرەی گەورە لە بنمیچەوە تا عەردی هۆڵەکە تەواو کرایەوە. لەو سەرەوە ئاسمانی تاریک، ئەستێرە درەوشاوەکان، باخی تاریک بە ڕیزەدارەوە. شاژن سەیرێکی باخەکە دەکات. لە تەنیش جۆگەکانەوە فوارەی زۆر هەیە و شاژن لە نێوان دەنگی میوزیک و هەراو هەنگامەدا زەمزەمەی هێوری ئاوەکە دەبیستێت. ئەو چاوی بڕیوەتە میوانەکان و بیر دەکاتەوە. ئێوە هەموو خەڵکی نەجیب و بە ئاوەز و دەوڵەمەندن کە دەوری منتان داوە. هەموو وشەیەکی من بۆ ئێوە بە نرخە. هەمووتان ئامادەن خۆتان قوربانی من بکەن. من بەسەر هەمووتاندا زاڵم. بەڵام لەوێ لە تەنیش فوارە و جۆگەلەکانەوە کەسێک لە چاوەڕێی مندا وەستاوە و خۆشم دەوێ و ئەو بەسەر مندا زاڵە. ئەو جلوبەرگێکی گرانبەهای لەبەردا نییە، خشڵیشی پێوە نییە، کەس نایناسێت. ئەو چاوەڕێی منە، دڵنیایە من دێم. هێزێک نییە لە جیهاندا کە هەر کاتێک حەز بکەم ببێتە ڕێگر لە بەردەم گەیشتنی من بە ئەو. لەوێ لە تاریکایی باخەکەدا لە نزیک زەمزەمەی فوارەکان زینائیدا بێدەنگ بوو. مالۆسکی فێڵبازانە پرسی: ئەمانە وێناکردنە؟ زینائیدا تەنانەت سەیریشی نەکرد. کتوپڕ لۆشین پرسی: بەڕێزان، گەر ئێمە لە ڕێزی میوانەکان بووینایە و زانیاریمان لەبارەی ئەو کەسە بەختەوەرەوە هەبوایە، چیمان دەکرد؟ زینائیدا قسەکەی پێبڕی وتی: بوەستن، بوەستن. خۆم پێتان دەڵێم کە هەر یەکێکتان چ کارێک دەکات. بلۆزۆرف تۆ داوەتی دوئێلی دەکەیت. مایدانف تۆ بە شەعرەکانی خۆت دای دەشۆریت. بەڵام نا، تۆ لە داشۆریندا لێوەشاوەیت نییە، کەواتە چامەیەکی درێژت ئامادە دەکرد و لە پەراوێزی ڕۆژنامەی تەلەگرافدا چاپت دەکرد. تۆ نێرماتسکی داوای پارەت لەو دەکرد. نا، باشتر بڵێم قەرزێکت دەدایە و بەسوو. تۆش دکتۆر. تۆزێک بێدەنگ بوو. خۆیشم نازانم چیت دەکرد. دکتۆر وتی: وەک پزیشکی تایبەتی شاژن مۆچیاریم دەکرد میوانداری نەکات لەبەر ئەوەی بایەخێک بە میوانەکان نادات. ڕەنگە تۆ ڕاست بکەیت. تۆش گراف. مالۆسکی بە پێکەنینە ناشرینەکەی خۆی وتی: من؟ زینائیدا قسەی پێبڕی وتی: نوقڵێکی ژەهراویت پێشکەش دەکرد. بیچمی مالۆسکی تۆزێک گۆڕا، بەڵام یەکسەر کەوتە پێکەنین. مسیۆ ڤاڵدێمار، ئەوەی پێویست دەبێت بە تۆوە. زینائیدا ڕستەکەی خۆی تەواو نەکرد، پاشان وتی: ڕاستیەکەی بڵێم بەسە، با دەست بە یاریەکەی دی بکەین. مالۆسکی بە تۆنێکی ژەهراوی وتی: ڤاڵدێمار، تۆ لە ڕۆڵی هاودەمدا وەختایە کە ژاژن دەچوو بۆ باخەکە دامێنی کراسە درێژەکەی ئەوت بەدەستەوە دەبوو. من یەکسەر لە جێگاکەی خۆم هەستام، بەڵام زینائیدا بە فەرمانەوە دەستی خستە سەر شانم، نیوە هەستاو. بە دەنگێکی تۆزێک لەرزۆ گوتی: من قەت ڕێگەم بە پایە بڵند نەداوە سوکایەتی بەوانی دی بکات، هەر بۆیە تکا دەکەم لێرە بچۆ دەرێ. ئەمەی وت و بەدەست ئاماژەی بۆ دەرگاکە کرد. مالۆسکی بە ڕەنگێکی پەڕیوەوە لە ژێر لێوە وتی: خانمی ئەشرافزادە، بمبورە. بلۆزۆرف هاواری کرد:
خانمی ئەشرافزادە لەسەر حەقە و لە جێگای خۆی هەستا. مالۆسکی درێژەی دایە. سوێن بە خودا، هیچ چاوەڕوانیەکم نەبوو. تا ئێستا قەت سوکایەتیم بە کەس نەکردووە. شتێکی خراپ لە قسەکانمدا نەبوو. ئەسڵەن بیرم لە سوکایەتی نەکردەوە. تکا دەکەم لێم ببوورە. زینائیدا بە ساردیەکەوە چاوێکی تێبڕی و گاڵتەجاڕانە پێکەنی. هەنگێ لە ژێر لێوەوە خستیە سەری. فەرموو بمێنەرەوە. ئێمە لە خۆوە هەڵچوین. تۆ کەیفت بە پێوەدان دێت؟ کەواتە بە سڵامەتی. مالۆسکی جارێکی دی دووبارەی کردەوە. بمبوورە. من جوڵە فەرماندەرانەکەی زینائیدام هێنایەوە بیری خۆم. لەبەر خۆمەوە دووبارە وتم. شاژنی ڕاستەقینەش نەیدەتوانی بە حاڵەتێکی وەها لەسەر حەقیەوە کەسی سوکایەتی پێکەر دەربکات. دوای ئەم ڕووداوە یاری فاند زۆری نەخایاند. هەموو ئازاریان دەچەشت و ئەمەش تەنها لە ئەنجامی ئەو پێکدا هەڵبژانە نەبوو، بەڵکو هەموو شێوا بوون و توند هەستیان بە بێتاقەتی دەکرد. کەسێک قسەیەکی لێوە نەکرد، بەڵام هەموو ئەوەیان لە ڕوخساری خۆیان و ئەوانی دیدا دەبینی. مایدان شعرەکەی بۆ خوێندنەوە و مالۆسکی بە گەرمیەکی زیاد لە ڕادە بە شعرەکەیدا هەڵدەگت و ئافرینی دەکرد. لۆشین بە ئەسپایی وتی: سیرکەن، چەندە حەز دەکا سەرنجی ئەو بەلای خۆیدا ڕابکێشێ. ئێمە زوو لێک دابڕاین. لەبەر ئەوەی زینائیدا چووە فکرانەوە. دایکی پەیامی نارد سەرئێشەیەکی توندی هەیە و نێرماتسکی کەوتە شکایەتکردن لە ئازاری باداریەکەی خۆی. ماوەیەک چاوم نەدەچوە خەو. چیرۆکەکەی زینائیدا سەراسیمەی کردبووم. بەخۆم دەوت: ئایا بەڕاستی کینایەیەک لەو چیرۆکەدا هەبوو؟ ئاماژە بۆ کێ و چ شتێک بوو؟ گەر بەڕاستی وابێت ئامانجی چی بوو؟ دەبێت چی بکەیت؟ دووبارەم دەکردەوە. نا، کاری کردن نییە. لەسەر سیسەمەکەم بەردەوام تلم دەدا. ڕوخساری زینائیدام دەهێنایە بەرچاوم. لە کاتی گێڕانەوەی چیرۆکەکەیدا قسە و ئاماژەکانی لۆشین لە پارکی نیسکۆ چنوویە و گۆڕانی ڕەفتاری زینائیدا لەگەڵ خۆمم دەهاتەوە بیر. بەڵام درکم بە حەقیقەتەکە نەدەکرد و تێدا دەمام. ئەو کێیە؟ ئەم دوو وشەیە بە ڕەنگی ڕەش دەهاتە بەرچاوم و توند فشاری دەخستمە سەر. فشارێک کە هەر ساتێک چاوەڕێ بووم ماناکەیم بۆ ڕوون بێتەوە. ئەم دوایانە بە زۆرێک لە نالەباریەکانی ڕێوڕەسمدا بوونەریتی ماڵی زاسکین ڕاهاتبووم و بێنەزمی و پیسی دەوروبەرەکە، قاپ و کەلوپەلی شکاو، دەموچاوی غەمگینی ئیشکەرەکە، جلە کۆنەکانی کڵفەتەکە، ئەدا و ئەتواری خودی خانمی ئەشرافزادە و بە شێوەیەکی گشتی ژیانی سەرسوڕهێنی ئەوان. ئیدی سەری منی نەدەسوڕماند. لێ ئەوەی لە هەموو شتێک زیاتر ئازاری منی دەدا گۆڕانی ڕەفتاری زینائیدا بوو کە ئەسڵەن نەمدەتوانی لەگەڵی ڕابێم. ڕۆژێک دایکم لەبارەی ئەوە وتبووی: کچێکی سەرکێشە. ئایا ئەم بتە زێڕینەی من، خوداکەی من، سەرکێشە؟ ئەم باوەڕی دایکم بە توندی دڵگیری دەکردم. بۆ هەڵاتن لەم بیرکردنەوەیە سرم بردە ژێر لێفەکەوە. تووشی تووڕەیەکی تونت نەبووم، بەڵام ئامادە بووم هەرچیم هەیە بیدەم تا ئەو کەسە بەختەوەری تەنیش فوارەکان بم. خوێن لە دەمارەکانمدا دەهاتە کۆڵ. باخ، فوارە، دای لە کەلەم بڕۆم بۆ باخەکە. بە هێواشی خۆم گۆڕی و لە ماڵ هاتمە دەرێ. شەوێکی ئەنگوستە چاو بوو. گەڵای داران بە کاوە خۆ دەشنانەوە. هەوا تۆزێک سارد بوو. لەبەری بێستانەکەوە بۆنی شوید دەهات. هەموو باخەکە گەڕام. دەنگی سووکی هەنگاوەکانم شەرمەزار و هاوکات هانیشی دەدام. تاوتوێ دەوەستام. چاوەڕێ بووم، گوێم هەڵدەخست تا بزانم دڵم چەندە توند لێ دەدات. دوجار لە نزیک دیوارەکەوە پاڵم بە پلووسکەکەوەدا. کتۆپڕ پێم وابوو لە چەند هەنگاوێک دوور لێمەوە ئەندامێکی ژنانە وەک سێبەر تێپەڕی. لە تاریکیەکەدا ورد بوومەوە و هەناسەم لە خۆم بڕی. ئەمە دەنگی چییە؟ دەنگی هەنگاو هەڵهێنانی کەسێکە یا ترپەی دڵمە؟ بەلالەپەتێ و چرپە بە خۆم وت: ئایا کەسێک لەوەیە؟ ئایا دەنگی پێکەنینێکی قودراوە دەبیستم یا دەنگی گەڵای دارانە؟ لەوەیە دەنگی هەناسەدانی کەسێک بێت لە تەنیشمەوە. ترس دایگرتم. بە ئەسپایتر دووبارەم کردەوە: کێیە لەوێ؟ ساتێک هەوا پێلیدا.
ئەستێرەکان بە ئاسمانەوە دەدرەوشانەوە و شیهابێک لە ئاسۆدا ئاوا بوو. ویستم بڵێم زینائیدا لێدەنگ لە ئەوکمدا خنکا، هەروە لە نیوە شەو تێپەڕی. کتوپر بێدەنگی ڕەها چواردەوری گرتم، تەنانەت دەنگی زیکزیکەکانیش کب بوو. لە جێگەیەک دەنگی ئەسپایی داخستنی پەنجەرەیەکم بیست، لە جێگەی خۆم وەستام. پاش ساتێک گەڕامەوە ژوورەکەم و خزامە ناخی پێخەفە ساردەوە بووەکەم. هەستێکی نامۆم هەبوو، وەک بڵێ چوو بێتم بۆ ژوانگەیەک تەنیا و بەجێما و لە تەنیش بەختەوەری کەسێکەوە تێپەڕی بم. کتێبی دەنگی غەزەلنووس. بەشی 17. بۆ سبەی ساتێک پتر زینائیدام نەبینی. ئەو لەگەڵ دایکی بە سواری گالیسکەوە دەچوو بۆ جێگەیەک، بەڵام لە بری ئەوە لۆشینم بینی کە بە زۆر سڵاوەکەی سندمەوە. پاشان تووشی مالۆسکی بووم. گرافی گەنج بزەیەکی کرد و هاوڕێیانە لەگەڵ مندا کەوتە گفتوگۆ. لە نێو هاوڕێیانی زینائیدادا تەنها ئەو بوو دەهاتە ماڵی ئێمە و جێگەی سەرنجی دایکم بوو. باوکم بایەخی پێدەدا و بە تۆنێکی هێژایانە بەڵام گاڵتە ئامێز وەڵامی ئەوی دەدایەوە. بەبینینی من وتی: جەنابی هاودەم، زۆر خۆشحاڵم بەبینینت. شاژنە شۆخەکەی تۆ چی دەکات؟ ڕوخساری شاد و شەنگۆڵی ئەو لەو ساتەدا بۆ من نەفرەتاوی بوو. ئەو هێندە عیشوەگەرانە و سوکایەتی ئامێز سەیری منی کرد کە ئەسڵەن وەڵامێکم نەدایەوە. ئەو درێژەی دایە: دیسان تووڕەی لە من؟ لە خۆڕە، ئەوە من نەبووم ناو نیشانی هاودەممدایە تۆ، بەڵام دەبێت هاودەمەکان هەمیشە لە پەنا پاشا یا شاژنەوە بن. ڕێگە بدە بیرت بخەمەوە، ئەرکی خۆت بەباشی ئەنجام نادەیت. چۆنی؟ هاودەم نابێت قەت لە خاوەنەکەی جیابێتەوە، دەبێت هاودەم ئاگای لە هەموو کارەکانی ئەوان بێت. پاشان دەنگی نزم کردەوە و خستیە سەری. دەبێت چاودێریان بکات، شەو و ڕۆژ. مەبەستان چییە؟ مەبەستی من من بە ڕاشکاوی قسەم کرد. شەو و ڕۆژ، لە ڕۆژدا کەم و زۆر، لەبەر ئەوەی دنیا ڕووناکە و خەڵکێکی زۆر دەبینرێت، بەڵام لە شەودا دەتوانێت ڕووداوی زۆر ڕوو بدات. ڕێنوێنی دەکەم شەوان، لە بری نووستن چاودێری بکەیت، هەرچی زیاترە چاودێری بکەیت. بیرت بێت شەوانە لە باخەکەدا، لە تەنیش فوارەکە لەبێوە کە دەبێت ئێشک بگریت. تۆ سوپاسی من دەکەیت. مالۆسکی پێکەنی و پشتی تێکردم، وەک بڵێ خۆشی قسەکانی خۆی زۆر بەجددی وەرنەدەگرت. ئەو ناوبانگێکی زۆری لە فریوەدان و خەڵەتاندندا هەبوو، بە لێوەشاوەییەوە بە خەڵکی ڕادەبوارد. درۆکردنێکی ناخود ئاگا هەموو بوونی گرتبووەوە. ئەو دەیویست بە من ڕابوێرێت، بەڵام هەموو وشەیەکی ئەو وەک ژەهرێک لە دەمارەکانمدا کەوتە گەڕ. خوێن هروژمی بۆ مێشکم هێنا، بەخۆم وت: کەواتە ئاوها، زۆر باشە. کەواتە لە خۆڕا نەبوو شتێک منی بەرەو باخەکە کشاندبوو. بە مشتوندام لە سنگی خۆم وتم: بەڵام ئەمە کاری نەکردەیە. ڕاستیەکەی بڵێم خۆیشم نەمدەزانی چ شتێک کاری نەکردەیە. بیرم کردەوە لەوەیە خودی مالۆسکی بێت شەوان دەچێتە باخەکە، لەوەیە ئەم قسەیەی لە دەم دەرچوو بێت، کەواتە ئەنجامەکەیشی دەبینێ. ڕەنگیشە کەسێکی دیچوو بێتە باخەکەوە. دیواری باخەکەی ئێمە زۆر نزم بوو، دەکرا بە سانایی بەسەریدا تێپەڕی. بەڵام وای لە حاڵی ئەو کەسەی بکەوێتە دەستم، وای لە حاڵی ئەو کەسەی تووشم بێت. بۆ هەموو خەڵکی دەسەلمێنم و ئەو کچە ناپاکەیش ناوم نا ناپاک دەبینێت چ تۆڵەیەک دەکەمەوە. گەڕامەوە ژوورەکەی خۆم. لە چاوی مێزەکەمدا ئەو چەقۆ دروستکراوەی ئینگلیزم دەرهێنا کە ماوەیەک پێشتر کڕی بووم. تیژیەکەم تاقی کردەوە، بە ناوچاوی تاڵ و بڕیارێکی خوێن ساردانە و بە دڵنیایی لە خۆم خستمە گیرفانمەوە. چما یەکەمین جار نەبوو دەستم بۆ ئەم کارە دەبرد، بەڵکو زۆر لەگەڵی ڕاهاتە بووم. دڵم لیپاولیب لە تووڕەیی گرژ دەبوو. تا شەو ناوچەوانم ئاسایی نەکردەوە و لێوم لێک گیڕەوە بردبوو.
بە چەپ و ڕاستدا هەنگاوم دەناو بەردەوام چەقۆکەم لە گیرفانمدا دەکوشی، وەک بڵێ خۆم بۆ کارێکی ترسناک ئامادە دەکرد. ئەم هەستە بێپێشینە و نوێیە ئەوەندە منی سەرقاڵ و شاد کرده بوو، زۆرش بیرم لە زینائیدا نەدەکردەوە. بەردەوام قسەکانی ئالکۆ قەرەجە گەنجەکەم دووبارە دەکردەوە. لەکوێی ئەی گەنجی ڕوخسار جوان، بن و تۆ سەراپا خوێناویت. ئاه چیت کرد؟ هیچ. بە بزەیەکی بێبەزەیانە ئەم وشەی هیچەم دووبارە کردەوە. باوکم لە ماڵێ نەبوو، بەڵام دایکم کە بینێک بوو توند نیگەران و پەرێشان دەیگوزەراند. درکی بە ڕوخساری چارن و سازی من کرد. لەسەر نانی ئێوارە لە منی پرسی چی ڕوویداوە هێندە دەم و چاوت تێک ناوە؟ وەڵامێکم نەدایەوە. تەنها لە خۆباییانە پێکەنیم و بەخۆم وت ئەگەر تەنها دەیزانی. کاژمێرەکە 11 جار زەنگی لێدا. چوون بۆ ژوورەکەم، بەڵام جلەکانم دانەکەند و چاوەڕی نیوە شەو بووم. دوجار کاژمێر 12 گەیشت. بە چرپە وتم کاتی ڕۆشتنە. تا سەرەوە قۆبچەی چاکەتەکەم داخست و بەرەو باخەکە کەوتمە ڕێ. لە هەوڵەوە جێگەی چاودێریم هەڵبژارد بوو. ئەویش لە کۆتایی باخەکەی نزیکمان. دیوارێکی نزم هەبوو کە باخەکەی ئێمەی لە ماڵەکەی ئەو جیا دەکردەوە. پاڵم بە هەمان دیوارەوەدا لەژێر لقا چڕوپڕەکانی دارێکەوە. دەمتوانی تا ئەو جێیی کە تاریکی شەو مەیسەری دەکرد چواردەوری خۆم ببینم. لە هەمان جێگەوە ڕێگەیەکی مارپێچی باریک کە بە بۆچوونم تەمومژاوی داهاتە بەرچاو. لە تەنیش دیوارەکەوە تێدەپەڕی و تاکە پریدار ئەکاکیاکە بەردەوام دەبوو. بە وردیەکی زۆرەوە کەوتمە پاسەوانی. شەو وەک شەوی بەڕێ ئارام و خامۆش و ئاسمانیش سافتر بوو. دیمەنی تەپۆڵکە و تەنانەت گوڵەکانی سەریشیان ڕوونتر دەبینرا. ساتەکانی سەرەتا ماندووکەر و زۆر کەم ترسناک بوو. من خۆم بۆ هەر کارێک ئامادە کرده بوو. بیرم دەکردەوە چۆنچۆنی ڕەفتار بکەم. ئایا دەبێت هاوار بکەم؟ بۆ کوێ دەچیت؟ بوەستە. ددانی پێدا بنێ، گەرنا دەکوژرەی. یا لەوەیە لە سەرەتاوە گورزێک بوەشێنم. بچووکترین دەنگ، کەمترین جوڵەی گەڵاکان نائاسایی دەهاتە بەرچاو. خۆم ساز دەکرد، خۆم کوڕ کردەوە. نیو کاژمێرێک تێپەڕی. بووە کاژمێرێک. هەڵچوون و تووڕەیەکەم کەمێک دامرکا بووەوە. بیرکردنەوە لەوەی لەخۆوە ئەم هەموو جوڵەیە دەکەم خستم یە پێکەنین. بە دڵنیاییەوە مالۆسکی پێی ڕادەبواردم. جێگەکەی خۆم بەجێ هێشت و لە باخەکەدا پیاسەیەکم کرد. لە هیچ جێگەیەک سرتە و خورتەیەکم نەبیست. ئارامیکی تەواو بوو. تەنانەت سەگەکەمان خۆی لول کردبوو خەوتبوو. چوومە سەر گوڵخانە وێران بووەکە. زەوی پانوپۆڕم لە بەرامبەر خۆم بینی و کەوتمە بیری سەردانی زینائیدا. چوومە فکرانەوە. ئازای ئەندامم لەرزگرتیەوە. دەنگی کرانەوەی دەرگایەک و پاشان دەنگی شکانی داری وشکەوە بووم بیست. بە 2 جوڵە لەسەر بەرزیەکەوە خۆم گەیاندە خوارێ. لەجێی خۆم وشک بووم. دەنگی هەنگاوی توند و سووک بەڵام وریایانە بەباشی لە باخەکەدا دەبیسترا. هەنگاوگەلێک کە بەرەو من دەهات و هات بە مێشکمدا. دوجار خودی ئەوە. بە دەستێکی لەرزۆک چەقۆکەم لە گیرفانم دەرهێنا و دەمەکەیم کردەوە. ڕووناکیەکی ڕەنگسوور لە چاوەکانمدا بڵاچەیدا. لە ترس و تووڕەییدا هەستم کرد تاڵە قژەکانی سرم ڕادەوەشێن. هەنگاوەکان یەکڕاست بەرەو من نزیک دەبووەوە. دانەویمەوە و زیاتر خۆم بردە پێشەوە. تاپۆی پیاوێک دەرکەوت. خودایە، ئەوە باوکم بوو. ئەگەرچی قەمسەڵەیەکی تۆخی لە خۆی پێچا بوو، تەواو کڵاوەکەی داگرتبووە سەر دەموچاوی. یەکسەر ناسیمەوە. هێور هێور لە پەنامەوە تێپەڕی، بەڵام هەستی بە من نەکرد. گەرچی خۆم لە پشت لەمپەرێکەوە نەشاردبووەوە. بە جۆرێک خۆم گرت کردبووەوە و نوشتا بوومەوە. هاو ئاسی زەویەکە بووبووم. ئۆتێلۆی ئیرەیی بەر و ئامادە بۆ کوشتن. کتوپڕ گۆڕا بۆ منداڵێکی قۆناغی سەرەتایی. بەڕادەیەک لە دەرکەوتنی کتوپڕی باوکم ترسام. هەستم نەکرد لە کوێوە هاتووە بۆ کوێ چوو. دوای ئەوە بوو هەستام و لە خۆم پرسی بۆچی باوکم لەو کاژمێری شەودا لە باخەکە بووە؟ لە ترسان چەقۆکە لە دەستم بەر بووەوە. بۆی نەگەڕام. شەرمەزاری دایگرتبوومەوە.
دوای هاتنەوە سەرخۆ بەرەو ماڵەوە بوومەوە. لە ڕێگەدا لە نزیک کورسیە درێژە چکۆلەکەم چاوێکم بڕیە پەنجەرەی ژوورەکەی زینائیدا. شوشەی پەنجەرەکە لە تاریکایی شەوەکەدا ڕووناکیەکی کزی پەرش دەکردەوە. کتۆپە ڕووناکیەکە تەواو کز بوو. بینیم پەردە دەڕابەیەکە بە کاوەخۆ هاتە خوارێ و ئیدی جوڵەی نەکرد. چوومە هۆدەکەی خۆمەوە. لە خۆمەوە پرسیارم لە خۆم دەکرد، یانی چی؟ خەون بوو یان ڕاستەقینە؟ وێناکردنێک کە کتۆپەر دابووی لەسرم، بەڕادەیەک تازە و ترس و خوڵقێن بوو. تەنانەت نەمتوانی بیریشیان لێ بکەمەوە. بەشی 18 بەیانی بەسەر ئێشەیەکی تون دەخەوەستام. نیگەرانیەکانی دوێنێ شەو لە ناو چوو بوون. لە بری ئەوانە سەرسوڕمان و حوزنێکی بێپێشینە دەرکەوت بوو. چما تەواو لە خۆم بێ ئاگا دەبووم. لە کاتی بەرچاییدا بە گۆشە چاوێک سەیرێکی باوک و جارجارێکیش سەیری دایکم دەکرد. باوکم وەک هەمیشە ئارام بوو. دایکم نیگەرانیەکەی ناخی خۆی دەشاردەوە. چاوەڕێ بووم وەک زۆربەی کاتەکان باوکم قسە و باسێکی هاوڕێیانەم لەگەڵ دامەزرێنێ، بەڵام تەنانەت ئەو بزە هەمیشەیەکەشی نەکرد. بەخۆم وت، ئایا دەبێت هەمووی بۆ زینائیدا بگێڕمەوە؟ ئێستا کە ئیدی هەموو شتێک لە نێوان ئێمەدا بڕاوەتەوە. چوون بۆ ماڵیان، بەڵام نەک تەنها هیچم بۆ نەگێڕایەوە، بەڵکو نەمتوانی بۆ جۆرەی حەزم لێی بوو قسێشی لەگەڵ بکەم. کوڕە 11 ساڵەکەی ئەشرافزادە بۆ بەسەربردنی پشووەکانی لە پترزبۆرگەوە هاتبوو. ئەو خوێندکاری خوێندنگەی سوپا بوو. زینائیدا یەکسەر براکەی بە من سپارد. بۆ یەکەمین جار منی بە ڤالۆدیای ئازیز بان کردو وتی، ئەمەش هاوڕێی تۆ. ئەویش ناوی ڤالۆدیایە. ببنە هاوڕێی گیانی بە گیانی، گەرچی ئەو هێشتا لە خەڵک هەڵدێت، دڵپاکە. پارکی نیسکۆچنوویەی پیشان بدە، پێکەوە بگەڕێن. ئایا ئەم کارە دەکەیت؟ تۆش کە مرۆڤێکی دلۆڤانی. ئەو هاوڕێیانە دەستەکانی خستە سەرشانەکانم. منیش تەواو خۆم دۆڕاند. هاتنی ئەم کوڕە منداڵکارە تەواو منی گۆڕی بۆ منداڵ. بێدەنگ سێری ئەوم دەکرد. ئەویش چاوانی بڕی بووە من. زینائیدا لە کاتێکدا قاقای لێدەدا ئێمەی لە یەکتر نزیک کردەوە وتی، تەوقە لەگەڵ یەکتری بکەن. ئێمەش تەوقەمان کرد. لە خوێندکاری خوێندنگەی سوپان پرسی، حەز دەکەیت باخەکەت پیشان بدەم؟ بە دەنگێکی گیراو وەک خوێندکارێکی خوێندنگەی سوپا وەڵامی دایەوە، گەر لوتف بکەیت. زینائیدا سەر لە نوێ قاقای لێدا. بۆ یەکەمین جار بینیم ڕوخساری زینائیدا ڕەنگێکی زۆر دڵگیری بەخۆیەوە گرتووە. لەگەڵ خوێندکاری خوێندنگای سوپا بەڕێکەوتم. جۆلانەیەکی زۆر دێرین لە باخەکەی ئێمەدا هەبوو. ئەوم لەسەر تەختەی باریکی جۆلانەکە دانیشاند و پاڵم پێوەنا. ئەو بێ جوڵە لە بەرگە سوپایە نوێکەی خۆیدا بە خەتی زێڕینەوە تون کورسیەکەی گرتبوو. پێم وت، هەر هیچ نەبێت یەخەتەنگەکەی بکەرەوە. بە کۆکەوە وەڵامی دایەوە، ئاڕیشەیەک نییە، ئێمە ڕاهاتوین. ئەو لە خوشکەکەی دەچوو، بە تایبەت چاوەکانی منی دەخستەوە بیری زینائیدا. کەیفم بە سەرقاڵکردنی ئەو دەهاتوو. هاوکات حوزنێکی تون دڵمی ئازار دەدا. بەخۆم وت، ئێستا وەک منداڵێک وام. بەڵام دوێنێ شەو بیرم کەوتەوە، دوێنێ شەو چەقۆکەم لەکوێون کردو و دۆزیمەوە. خوێندکاری خوێندنگای سوپا چەقۆکەی لێوەرگرتم. لقێکی ئەسووری قامیشی پێبڕی و شمشاڵێکی دروست کرد و کەوتە ژەنینی. ئۆتێلۆیش تۆزێک شمشاڵی ژەند. بەڵام ئەم ئۆتێلۆیە لە ئێوارە وەختی ئەو ڕۆژەدا، وەختایەک کە زینائیدا منی لە کونجێکی باخەکەدا دۆزیەوە، هێندە سەخت گریا بووم. هۆکارەکەی لێ پرسیم. هێندە بە توندی فرمێسکم دەڕژا. زینائیدا ترسا. تۆ چیتە؟ چی بۆ ڤاڵدۆیە؟ هەرجارێک بە تۆنێکی پتەوتر دەیپرسی.
لەبەر ئەوەی بینی وەڵام نادەمەوە بەردەوامم لە گریان، لەوەیە بە خەیاڵی داهات ڕوومەتی فرمێسکاوی ماچ بکات. من ڕووم لەو وەرسوڕاند و بە گریانەوە وتم: من ئاگام لە هەموو شتێکە، ئاخر بۆچی بە منت ڕابواردبوو؟ ئەبینی من بۆ تۆ چ بەرهەمێکی هەبوو؟ لەژێر لێوەوە وتی: ڤالدۆیە، من لە بەرامبەر تۆدا خەتابارم. پاشان خستیە سەری: ئاه، زۆر خەتابارم. پاشان دەستەکانی لێک شەتەکدا و بەردەوام بوو: ڕەوشتێکی زۆر خراپ و گوناهبارم هەیە، لێ ئێستا بە تۆ ڕانابوێرم. تۆم خۆش دەوێ، بەڵام تۆ هەستی پێ ناکەیت و بۆچی و چۆن؟ لێ تۆ ئاگاداری چیت؟ چیم هەبوو لە وەڵامیدا بڵێم؟ ئەو لە بەرامبەرمدا وەستا بوو، سەیری منی دەکرد و هەرجارێک کە چاوی دەبڕیە من، سەراپا دەبوومە هی ئەو. پاش چارەکە کاژمێرێک من و خوێندکارەکەی خوێندنگەی سوپا و زینائیدا یاری حەمەگورگیەمان دەکرد. ئیدی نەدەگریام، پێدەکەنیم، گەرچی جارجارێ لە پێڵووی ئاوساوەوە لە ئەنجامی پێکەنین دڵۆپە فرمێسکێک دەڕژایە دەرێ. لە بری بۆینباخ قردێلەکەی زینائیدام لە مل کردبوو. هەرجارێک دەگەیشتمە ئەو لە خۆشیە هاوارم دەکرد، ئەو تەواو بەسەر مندا زاڵ بوو. بەشی 19. ئەگەر دوای هەفتەیەک منیان ناچار دەکرد تا هەزگەلێک لەو شەوەدا بێ ئاکام لە مندا دەرکەوتبوو بگێڕمەوە، خراپ تووشی دژواری دەبووم. ئەم هەزگەلە سەرسوڕهێن و گێژەکەرە، هێندە پەرێشان و ناودژ، گوماناوی و ئومێدبەخش و شاد و پڕ ئازار بوو. تووشی سەرگێژەی دەکردم. لە خود ئاگاییدا ترس هەڵی دەگرتم. ئەگەر کوڕێکی 16 ساڵە بەڕاستی دەیتوانی خود ئاگا بێت و بارودۆخەکە باش درک بکات، ترس دای دەگرتەوە. من تەنها پەلەم بوو ڕۆژ بگەڕێنمەوە شەو. لەبەر ئەوەی لە شەودا بە بیرسووکیەکی منداڵانە ئاسوودە دەنووستم. نەمدەویست بزانم ئایا منیان خۆش دەوێت یان نا. نەمدەویست زدانی پێدا بنێم منیان خۆش ناوێت. لە باوکم هەڵدەهاتم، بەڵام نەمدەتوانی مەودا لە زینائیدا بگرم. لە ئامادەی ئەودا ئاگری دڵم دەیسووتاندم لەلایەکی ترەوە. نەمدەویست بزانم ئەمە چ ئاگرێکە ئاوها من دەسووتێنێ. ئەم سووتانە بۆ من چێژبەخش بوو. ڕادستی ئەم کاریگەریە بووم. خۆم دەخەڵەتاند. یادەوەری ڕابردووم بیری خۆم نەدەهێنایەوە و نەمدەویست بیر لە داهاتوو بکەمەوە. ئەم ئازارانە زۆریان نەخایاند. ڕووداوێکی گەورە هەمووی پچڕاند و منی بردە سەر ڕێگەیەکی دی. دوای گەڕانی دوور و درێژ بۆ نانی نیوەڕۆ گەڕامەوە ماڵێ. بە سەراسیمەوە بینیم دەبێت بە تەنیا نان بخۆم. باوکم چوو بۆ دەرێ. دایکم بێحاڵ لە ژوورەکەیدا مابووەوە و مەیلی بۆ نانی نیوەڕۆ نەبوو. لە سەر و سەکتوی ئیشکەرەکانەوە دەرکم کرد دەبێت ڕووداوێکی خراپ قەوما بێت. نەموێرا لێیان بپرسم. بەڵام هاوڕێیەکم هەبوو بە ناوی فلیپ کە لە ناسیاوانی ماڵبات بوو. ئەو تون هۆگری شەعر و میوزیک بوو، بەباشی گیتاری دەژەند. ڕووم لەو ناو زانیم ڕووداوێکی زۆر خراپ لە بینی باوکو دایکمدا ڕووی داوە. دایکم ئەوی بە بێوەفایی تاوانبار کردبوو. پتر گفتوگۆکەیان بە زمانی فەڕەنسەیی بوو. ماشای ئیشکەرمان لەبەر ئەوەی ماوەی 5 ساڵ لە کنبەرێک درویەکی فەڕەنسایی کاری کردبوو توانی بووی زیاتر تێبگات و لەبارەی پەیوەندی ئەو لەگەڵ کچی هاوسێ زۆر بەتوندی سەرزەنشتی کردبوو. سەرەتا باوکم حاشای لێ کردبوو. پاشان پەرێشان بوو وەڵامێکی زۆر بۆ گەنیدا بووەوە. چما بابەتەکە جیاوازی زۆری ساڵ و تەمەن بووە. دوای ئەوە دایکم کەوتۆتە گریان و ئەو سوفتانەی بیرخستۆتەوە کە بۆ یارمەتیدانی خانمی ئەشرافزادە دابووی و خراپی لە ئەو کچەکەی وتبوو. باوکیشم هەڕەشەی لەو کردبوو. فلیپ درێژەی دایە. هەموو ئەم بەڵایانە لە نامەیەکی بێواژۆ سەرچاوەی گرتووە. نووسەرەکەی کێ بوو؟ ئاشکرا نەبوو. گەرنا بیانوویەک بۆ ئەم شەڕاشۆیە نییە. دەست و پێم سارد بوو. بە زەحمەت وتم: مەگەر شتێک ڕوویداوە؟ هەستم بە لەرزەیەکی توند کردە دڵمدا. فلیپ بە نیشانەی جەختکردنەوە سەری لە قاند و دڵنیاکەرەوانە خستیە سەری. بەڵێ، ناتوانی ئەم جۆرە پەیوەندێ بشارێتەوە. گەرچی باوکی تۆ ئەم جارە زۆر خۆپارێز بوو، نەدەبوو گالیسکەیەک بەکرێ بگرێ یا ئەوەی لە خۆوە کەسێک لەگەڵ خۆی بەرێت.
فیلیپم جێهێشت و گەڕامەوە ژوورەکەم. لەسەر سیسەمەکەم کەوتم. نەگریام، نەترسام. لە خۆم نەپرسی هەموو ئەم ڕووداوە چۆن و کەی ڕوویدا. سرم نەدەسوڕما کە چۆنی پێشتر هەستم بە بابەتەکە نەدەکرد. تەنانەت سکاڵا و شکایەتم لە باوکیشم نەبوو. ئەوەی زانیم واوەتر لە تاقەتم بوو. ئەم ئاگایە کتوپڕە لە حەقیقەت ورد و هاڕی کردم. هەموو شتێک کۆتایی هاتبوو. هەموو گوڵەکانی من کتوپڕ هەڵکەنرابوو. چواردەورم پەڕاگەندە و پایە ماڵ کرابوو. بەشی 20. بۆ سبەی دایکم وتی دەگەڕێتەوە شار. بەرەبەیان باوکم چووە کنی و ماوەیەکی زۆر بێ ئامادەی کەسێ قسەی لەگەڵ کرد. کەس شتێکی لە قسەکانیان نەبیست و ئیدی دایکم نەگریا. ئارامی گرت و داوای نانی کرد. بەڵام لە ژوورەکەی نەهاتە دەرێ و بڕیاری گەڕانەوە بۆ شاری نەگۆڕی. بیرمە بە درێژایی کاتەکە پیاسەم دەکرد. بەڵام نەدەچوومە باخەکەوە و تەنانەت جارێکیش سەیری ماڵی زینائیدام نەکرد. ئێوارە بینەری ڕووداوێکی سەرسوڕهێن بووم. باوکم دەستی گراف مالۆسکی گرت و لە هۆڵەکەوە بردیە ڕاڕەوەکە و لە بەردەم ئیشکەرەکاندا بە ساردی پێیوت. چەند ڕۆژێک لەمەوبەر لە ماڵێکدا دەرگایەکی چوونە دەرەوەیان پیشانی تۆدا. ئێستا نامەوێ هەرات لەگەڵ بنێمەوە، بەڵام ئەو شانازیم هەیە بە تۆ بڵێم ئەگەر جارێکی دی بێتە ماڵەکەمەوە لە پەنجەرەکەوە فڕە دەدەمە خوارێ. من کەیفم بە دەست و خەتی تۆ نایەت. گراف سەری دانەواند. ددانەکانی لێکجیڕەوە برد. خۆی گرد و کۆ کردەوە و ون بوو. کاری ماڵگوێزانەوە بۆ مۆسکۆ دەستی پێکرد. بێگومان خودی باوکم ئیدی حەزی لەمانەوە نەبوو لە ئێلاخ. بەڵام توانی دایکم ڕازی بکات هەراو هۆریایەک نەنێتەوە. هەموو کارەکان بە ئارامیەوە ئەنجام درا. تەنانەت دایکم فەرمانی دابوو لە زاری ئەوەوە ماڵ ئاوایی لە خانمی ئەشرافزادە بکەن و بڵێن کە لە ئەنجامی داهێزراویەوە بێبەشە لە دیداری ئەو. من بەردەوام دەخولامەوە. تەنانەت ئارەزوم ئەوە بوو هەرچی زووترە ئەم بارودۆخە کۆتایی پێبێت. تەنها فکرێک لەسرم دەرنەچوو. چۆنی ئەم خاتوونە گەنجە ئەشرافزادەیە توانی ڕەفتارێکی وەها ئەنجام بدات. ئەو کە دەیزانی باوکم پیاوێکی خێزاندارە. ئەو کە دەرفەتی زۆری بۆ هاوسەرگیری هەیە. بۆچی لەگەڵ بلۆزۆرف یا یەکێکی دی ڕێنەکەوت بوو؟ ئومێدی بەچی بوو؟ چۆن نەترساوە داهاتووی خۆی پایەماڵ بکات؟ بەڵێ، بیرم دەکردەوە ئەمە ئەوینە، ئەمە هەواو هەوەسە، ئەمە وەفاداریە. وشەکانی لۆشینم بیر دەکەوتەوە. قوربانیدان بۆ ئەوانی دی شیرینە. تووپڕ چاوم کەوت بە ماڵی زینائیدا. تارماییەکی ڕەنگپەڕیوم بینی. ئایا بەڕاستی ئەمە ڕوخساری زینائیدایە؟ ورد بوومەوە. بەڵێ خودی ئەو بوو. تاقەتم نەهێنا. نەمتوانی بێ ماڵ ئاوایی بۆ هەمیشە ئەو بەجێ بهێڵم. کاتێکی گونجاوم دۆزیەوە چوومە ماڵیان. لە هۆڵەکەدا وەک هەمیشە دایکی سڵاوێکی ناشایستەی کرد. چۆن بوو ئێوە بەم زوانە ئێرە جێدەهێڵن؟ ئەمەی وت و بڕنووتیەکەی بەلوتی هەڵدەمژی. سەیرێکم کرد و خەیاڵم تەخت بوو. قسەکانی فلیپ لەبارەی سوفتەکانەوە ئازاری منی دەدا. بەڵام وەک بڵێ ئەو گومانی لە شتێک نەبوو. لەوەیشە من وا بیرم کردوێتەوە. زینائیدا لە ژوورەکەی تەنیشتەوە دەرکەوت. جلێکی ڕەشی لەبەردا بوو. ڕەنگی پەڕی بوو. قژی لول. بێ ئەوەی قسەیەک بکات دەستی گرتم و بردمی بۆ ژوورەکەی خۆی. وتی: هەرکە دەنگی تۆم بیست یەکسەر هاتم. دەتەوێ بەم ساناییە بەجێم بهێڵی؟ هەی کوڕەی شەڕاشۆ!
وەڵامم دایەوە، هاتم ماڵ ئاوایی لە تۆ بکەم، بێگومان بۆ هەمیشە. بە دڵنیاییەوە هەواڵت هەیە دەمانەوێ ئێرە بەجێ بهێڵین. زینائیدا لێم ڕاما. بەڵێ، ئاگادارم. سوپاسی هاتنتان دەکەم. پێم وابوو ئیدی تۆ نابینم. بەخراب یادم نەکەیتەوە. من جارجار ئازاری تۆم دەدا. وێ ڕای ئەمەش، بەو جۆرە نیم کە گومان دەکەیت. ڕووی وەرسوڕاند، پاڵی بە پەنجەرەکەوەدا و خستیە سەری. دەزانم باوەڕێکی خراپت لە هەمبەر من هەیە، بەڵام من وانیم. من؟ بەڵێ، تۆ. بە دەنگێکی خەمین دووبارەم کردەوە. من؟ وە دڵم وەک ڕابردوو لە دڵڕفێنی وەسف و نکۆڵی لێنەکراوی ئەو کەوتە لەرزە. زینائیدا ئەلێکساندرۆڤنا، باوەڕ بکە، هەر کارێک بکەیت بە هەر ئەندازەیەک ئازاری من بدەیت تا کۆتایی ژیان تۆم خۆش دەوێت و ئەڤینداری تۆ دەبم. ئەو بە خێرایی ڕووی بەرەو من وەرسوڕان، دەستەکانی ئاوەڵا کرد و سەرمی لە باوەش گرت و ماچێکی گەرمی کرد. خوددا دەیزانێ لەکەیەوە چاوەڕێی ئەم ماچی ماڵ ئاواییە بووم. بەباشی هەستم بە شیرینی ئەو ماچە دەکرد و زانیم کە ئیدی دووبارە نابێتەوە. چەند جارێک بە جەختکردنەوە دووبارەم کردەوە. ماڵ ئاوا. ئەو بە پرتاوچووەوە دەرێ. منیش گەڕامەوە ماڵێ. ناتوانم هەستی کاتی هاتنە دەرەوەم بەیان بکەم. گەرچی ئیدی حەزم نەدەکرد ئەو ڕۆژە دووبارە بێتەوە. گەر هەستم بەو ماچی ماڵ ئاوایە نەکردایە، خۆم بە بەختەوەر نەدەزانی. دوجار ئێمە ماڵمان گوێزایەوە بۆ مۆسکۆ. خێرا ڕووداوەکانی ڕابردوو لە چاوم ون نەبوو، یەکسەریش دەستم بە خوێندن نەکرد. برینی من بە کاوەخۆ ساڕێژ دەبوو، بەڵام هیچ جۆرە بیرکردنەوەیەکی خراپم لە دژی باوکم نەبوو. بە پێچەوانەوە نرخی ئەو بۆ من لە جاران پتر بوو. با دەروونناسان ئەم هەستە دژ بەو جۆرەی کە دەبێت ئاراستە بکەن. ڕۆژێک لە پۆلڤارەکە پیاسەم دەکرد، تووشی لۆشین بووم. من زۆر کەیفم بە ڕووک و ڕاستی ئەو دەهات و بە بینینی ئەو یادەوەری ڕابردوو هوروژمی بۆ مێشکم هێنا. خۆشحاڵ بووم و بە شادیەکی زۆرەوە لێی نزیک بوومەوە. لۆشین برۆکانی وێک هێنایەوە و هاواری کرد. ئاها، ئەمە تۆیت؟ خۆتان دەرخەن. دیسان ڕوخسارتان زەردە، بەڵام ئیدی حوزن و خەم و خەفەتی ڕابردوو لە چاوەکانتدا نابینم. پیاوانە سەیر بکە، نەک وەک سەگی ناوماڵ. زۆر باشە. ئایا دەخوێنیتەوە؟ ئاخێکم هەڵکێشا. نەمویست درۆ بکەم، بەڵام شەرمەزار دەبووم لە وتنی ڕاستی. لۆشین بەردەوام بوو. باشە، گرفتێک نییە. ئەمەندە شەرمن و ترسنۆک مەبە. بنەڕەتی کارەکە ئەمەیە ژیانتان ئاسایی بێت و دەستخەڕۆیی هەوا و هەوەز نەبیت. ڕاستیەکەی ئەمەیە لە هەرچیەک شەپۆلەکان هەڵت دەن هەمیشە پیاوانە ڕابوەستیت. بەڵام بلۆزۆر شتێکت لەبارەی ئەوەوە بیستووە؟ نا، هیچم نەبیستووە، مەگەر چی بووە؟ بێهەواڵ ون بوو. دەڵێن چووە بۆ قەفقاز. ئەی گەنج، دەبێت ئەمە بۆ تۆ وانەیەکی باش بێت. هەموو گرفتی ژیان لەمەدایە کە کەسێک نەتوانێت لە کاتی خۆیدا خۆی لا بدات و داوەکە هەڵبگرێت. بۆ نمونە تۆ وا دێتە بەرچاو سەرنجامت خێر بوو، بە سەلامەتی بۆی دەرچوویت، وریای خۆت بە کە جارێکی تر توش نەبیت. ماڵ ئاوا. بیرم کردەوە ئیدی توش نابم. جارێکی دی ئەو نابینم، بەڵام چارەنووس ئەمە بوو جارێکی تر زینائیدا ببینم. بەشی 21. باوکم هەموو ڕۆژێک ئەسپ سواری دەکرد. ئەسپێکی زۆر ڕەسەنی ئینگلیزی هەبوو، بە ملولاقێکی کشاو کە ماندوونەناس و چەمۆش بوو. ناوی ئەلێکتریک بوو. جگە لە باوکم کەس نەیدەتوانی سواری بێت. ڕۆژێکیان بە ڕۆحیەتی شاد و میهرەبانەوە کە ماوەیەکی زۆر بوو لەودا نەمبینی بوو، ئامادەی ئەسپ سواری بوو. قاچی کرد بە مامێزەکاندا. داوام لەو کرد منیش لەگەڵ خۆی بەرێت. وەڵامی دایەوە. بەو ئەسپە تەمبەڵەتەوە بە من ناگەیتەوە. وتم دەگەمەوە، مامێزەکانم لە قاچم بەست. زۆر باشە، با بڕۆین.
ئەسپەکەی من چاپووک و بەهێز و بە هێندێ پێویست تیژڕۆ بوو. هەڵبەتە دەبێت بڵێم مۆختایەک کە ئەلێکتریک دەڕۆشت من ناچار دەبووم چوارناڵە بکەم. بەڵام لە باوکم جێنە دەمام. تا ئەو کاتە ئەسپ سوارێکم نەبینی بوو بە لێوەشایی باوکم. ئەو بەوەها چاپوکی و ئاسوودەییەکەوە لەسەر ئەسپدا دەنیشت، چما خودی ئەسپەکەش هەستی پێ دەکرد و شانازی پێوە دەکرد. ئێمە لە هەموو پۆلڤارەکان و دەشتی دیڤی چەپۆلیا تێپەڕین. لەسەر چەند دیوارێکی نزمەوە بازماندا. لە سەرەتادا دەترسام بکەوم. بەڵام لەبەر ئەوەی باوکم گاڵتەی بە ترسنۆکەکان دەکرد، منیش ئیدی نەمهێشت ترس زەفەرم پێبەرێ. و دووبارە لە چۆمی ماسکڤاوە تێپەڕین. وامزانی دەگەڕێینەوە ماڵێ. لەبەر ئەوەی باوکم هەستی کردبوو ئەسپەکەی من ماندوو بووە. بەڵام کتوپڕ کەناری لێگرتم و لە ڕۆخی چۆمەکە بۆی دەرچوو. منی شوێنی کەوتم. پاش گەشتن بە کۆگای گەورەی پلێتە تەختە کۆنەکان، بە لێوەشاوەییەوە لە ئەلێکتریکەدا بەزی و فەرمانی بە منیشدا بێمە خوارێ. جڵەوی ئەسپەکەی دایە دەستم و وتی: لێرە چاوەڕێی بم. چووە کۆڵانێکی کەمێک تەسکەوە و لە چاون بوو. من هەوساری ئەسپەکانم بەدەستەوە گرت و لە تەنیش پلێتە تەختەکانەوە کەوتمە پیاسەکردن. بەسەر ئەلێکتریکەدا دەمبۆڵاند. لەبەر ئەوەی بەردەوام سەری ڕادەوەشاند، دەیحیلاند و هەر کاتێک دەوەستام بەسمی لە زەویەکەی دەدا و بە هات و هاوارەوە قەپی لە ملی ئەسپەکەم دەگرت و مینا ئەسپێکی ڕەسەن خۆی دەنواند. باوکم درەنگی کردبوو. بۆنێکی ناخۆشی شێ لە چۆمەکەوە بە هەوادا بڵاو بووەوە. نەرمە بارانێک دای کرد. تاقەتم چوو بوو. باوکم هێشتا نەگەڕابووەوە. دەستفرۆشێک بە جلی خۆڵەمێشی و تشتێکی گەورە لەسەر سەر و نێزەیەکیش بەدەستەوە تێنەگەیشتم ئەم دەستفرۆشە لە مۆختەدا لە کەناری ئەم چۆمە چی دەکرد. لێم نزیک بووە و ڕوخسارە پیرەکەی خۆی ئاراستەی من کرد. برۆکانی وێ کێنایەوە و لەژێر لێوەوە وتی: بەچکە ئاغا، لێرە بەم ئەسپانەوە چی دەکەیت؟ بم دەرێ ئاگام لێیان بێت. وەڵامێکم نەدایەوە. داوای تۆزێک تووتنی لێ کردم بۆ ئەوەی قوتارم بێت لە دەستی. تەواو بێتاقەت بووبووم. چەند هەنگاوێک لەو کۆڵانەدا چوومە پێش کە باوکم چوو بووە ناوی. پاشان چوومە ئەو سەری و لەسەر پێچی کۆتایی وەستام. لە چل هەنگاو دوور لە منەوە لە پەنجەرەی کراوەی خانوویەکی تەختەی چکۆڵەوە باوکم بینی کە پشتی لە من بوو. لە پشت پەردەکەوە تارمایی ژنێکم بینی لە جلی ڕەشدا کە قسەی لەگەڵ باوکم دەکرد. ئەم ژنە زینائیدا بوو. سرم گێژ بوو لە بینینی ئەو. دەبێت بڵێم ئەسڵن چاوەڕێی شتێکی وانە بووم. یەکەمین کاردانەوەی من هەڵاتن بوو. لەبەر ئەوەی ئەگەر باوکم ڕووی تێدەکردم کارم قۆڕ بوو. بەڵام هەستێکی نامۆیی تونتر لە کونجکۆڵی و تەنانەت پتر لە ئیرەی و ترس منی داگرت بووەوە. لە جێی خۆم مامەوە. بە وردی سەیرم دەکرد و هەوڵم دەدا شتێک ببیستم. پێم وابوو باوکم جەختی لە شتێک دەکردەوە و زینائیدا کۆک نەبوو. وەک بڵێ ئێستاش ڕوخساری لە بەرچاوە. ئەوم خەمین و مکومڕ و شۆخ و بەڕۆڵێکی لە وەسف نەهاتوو. ئەوم خەمین و مکوڕ و شۆخ بەڕۆڵێکی لە وەسف نەهاتوو لە وەفاداری و خەم ئەوین وەک کێویەک بینی. ناتوانم وەسفێک لەمە باشتر بکەم. ئەو وشە کورتەکانی خۆی بێ ئەوەی چاوەکانی هەڵبڕێت بە بزەیەکی سەرسەختانە دووبارە دەکردەوە. ئەم بزەیە منی خستە بیری پێکەنینەکانی ئەو. باوکم شانەکانی بەرز کردەوە و کڵاوەکەی ڕێکوپێ کرد. جوڵەیەک کە نیشانەی بێئارامی ئەو بوو. پاشان ئەم وشانەی بە زمانی فەڕەنسایی بیسترا. دەبوو تۆ لەم ژنە جیابیتەوە. زینائیدا هەستا و دەستی درێژ کرد. کتوپڕ دیمەنێکی باوەڕ نەکردە لە بەرامبەرم دەرکەوت. باوکم بە قامچیەک کە بۆ لابردنی تۆز و خۆڵی چاکەتەکەی پێبوو کێشای بە مەچەکی ڕووتی ئەودا. بە زەحمەت خۆم ڕاگرت تا هاوار نەکەم. زینائیدا بە لەرزە ئارام و بێدەنگ چاوێکی بڕیە باوکم. بە کاوەخۆ مەچەکی لە لێوی نزیک کردەوە و ماچێکی شوێن لێدانەکەی کرد. باوکم قامچەکەی فڕێدایە کونجێکەوە و بە پرتا و ڕێگەی چوونە دەرەوەی گرتە بەر. زینائیداش سەری بردە دواوە. دەستەکانی داگرت و لە پەنجەرەکە دوورکەوتەوە.
بە ترسێکی مردنهێنەر و تۆقینێکی زۆرەوە تێمتەقاند. بە جۆرێک وەختا بوو هاوساری ئەلکتریکەم لە دەست دەرچێت و گەڕامەوە ڕۆخی چەمەکە. هیچم لە بابەتەکە هەڵنەکڕاند. دەمزانی باوکی خۆڕاگر و خوێن ساردم جارجارێت تووشی هەڵچوون دەبێت. وێڕای ئەمەش هەستم کرد تا کۆتایی ژیانم ئەم ڕەفتارە، ئەم نیگا و پێکەنینەی زینائیدا لەبیر ناکەم. پەیکەری ئەم پەیکەرەی کە کتوپڕ لە بەرامبەرم بینیم، بۆ هەمیشە لە یادەوەریمدا نەخشی بەستووە. بێ سەرنجدان سەیری چەمەکەم دەکرد. تەنانەت پێیم نەبرد فرمێسکم شۆڕابەی بەستووە. هات بەسەرمدا لەو دەدەن، لێی دەدەن، لێی دەدەن. کتۆپڕ بە دەنگی باوکم هاتمەوە سەرخۆ. تۆ چیتە؟ ئەسپەکەم بدەرێ. بێ ئاگا هاوساری ئەسپەکەم دایە دەستی. بە چاپوکی سواری ئەلکتریکە بوو. ئەسپەکە کە لە بێجوڵەیی و بارینی بارانەوە سەرمای بوو کەوتە سەرپاش و بازیدا. بەڵام یەکسەر باوکم کەوی کرد. بە مامێزەکەی لە قەبرغەی ژەند و مشتێکی توندی سرەوان دەملی. لەژێر لێوەوە بۆڵاندی. بەداخەوە قامچیەکەم پێ نییە. دەنگی لێدانی قامچیەکەی چەند ساتێک پێشترم بیرکەوتەوە. پاشتاوێک لە باوکم پرسی: قامچیەکت چی لێ کرد؟ باوکم وەڵامێکی نەدایە و ڕۆشت. خۆم پێگەیاند دەمویست بە دڵنیاییەوە دەموچاوی ببینم. لەژێر لێوە وتی: بێگومان بێتاقەت بوویت. تۆزێک، بەڵام قامچیەکەت لەکوێ ون کرد؟ باوکم نیگایەکی توندی تێبڕیم. بە ئەسپایی وتی: قامچیەکەم ون نەکرد، فڕێمدا. ئەمەی وت و سەری دانەواند. من بۆ یەکەمین جار و ڕەنگە دوایین جاریش لە ڕوخساری مکوڕی ئەودا نیشانەیەکم لە نەرمی و جەخار بینی. ئەو بە خێرایی ئەسپەکەی ئاژووت و ئیدی من نەمتوانی پێی بگەم. چارەکە کاژمێرێک دوای ئەو گەشتمە ماڵێ. شەو کە لە پشت مێزەکەم و بەرامبەر کتێب و دەفتەرەکانم دانیشتە بووم، بەخۆم دەوت: عاشق ئەمەیە، شەهوەت ئەمەیە. ئاخر چۆن دەکرێت بێ نەفرەت بەرگەی لێدانی کەسێک بگریت؟ بینیم لە ئازیزترین کەسێکەوە دەتوانی ئەگەر ئەوت خۆش بوێت. و من بەردەوام ئەم وێناکردنەم لە مێشکدا بوو. ئەم دوایین مانگە منی زۆر پیر کرد. ئەوینی خۆم بە هەموو نیگەرانی و ئازارەکانیەوە. لە پێوانە بەو ئەوینەونە ئیدی لە ڕوانگەمەوە زۆر ناچیزە و مناڵانە بوو. لەبەر ئەوەی لە حەقیقەتەکەی تێ نەدەگەیشتم و تەنها درکم دەکرد و مینە تارماییەکی جوان و ترسناک لە تاریکیدا لێ ڕامێنم منی دەترساند. هەمان شەو خەونێکی سەیر و ترسناکم بینی. چوومە ژوورێکی چکۆڵە و تاریکەوە. باوکم قامچی بەدەست وەستاوە، قاچی بە عەردەکە دەکێشێ. زینائیدا پەنا بۆ کونجێک دەبات. برینێکی ڕەنگسوور لەسەر نەوچەوانی دەبینرێت. لە پشت ئەو دووەوە تاپۆی خوێنایی بلۆزۆرف هەڵدەستێت و بە لێوانی ڕەنگپەڕیوەوە بە سەختی هەڕەشە لە باوکم دەکات. 2 مانگ دوای ئەوە چوومە زانکۆ. دوای 6 مانگ پاش گواستنەوەمان بۆ پترزبۆرگ، باوکم بەهۆی سەکتەوە مرد. چەند ڕۆژێک بەر لە مردنی نامەیەکی لە زینائیداوە پێگەهێشت کە خراپ تووشی نیگەرانی کرد. بۆ داواکردنی شتێک ڕووی لە دایکم نابوو. بیستم تەنانەت کەوتبووە گریانیش. بەڵێ، ئەو باوکی من بەیانی هەمان ڕۆژ کە تووشی سەکتە بوو بە فەڕەنسایی نامەیەکی بۆ نووسیم کە نیوە ناچڵ مایەوە: کوڕم، لە عاشق بۆ ژن بترسە، لەم بەختەوەریە، لەم ژەهرە بترسە. دایکم پاش ڕێوڕەسمی پرسەداری بڕێک پارەی زۆری نارد بۆ مۆسکۆ. بەشی 22. 4 ساڵێک تێپەڕی.
من تازە زانکۆم تەواو کردبوو. هێشتا باش نەمدەزانی دەست بۆ چ کارێک بەرم. بێ ئامانج دەگەڕام. شەوێک لە شانۆگەریەک تووشی مایدانف بووم. ئەو ژنی هێنا بوو وەچوو بووە ڕاژەی سەربازی، بەڵام من گۆڕانکاریم لەودا نەبینی. ئەو وەک ڕابردوو شاد و خۆشحاڵ دەبوو، پاشان ڕۆحێتی خۆی دەدۆڕاند. لە نێو قسەکانیدا بە منی وت: سەرباری هەموو شتێک، ئایا دەزانی خانم دۆلسکایە لێرەیە؟ پرسییم: خانم دۆلسکایە کێیە؟ ئایا بیرت چۆتەوە؟ هەمان ئەشرافزادە زاسکین کە ئێمە هەموو عاشقی بووین و تۆش هەروە. ئەو ئێلاخەی نزیک پارکی نیسکۆچنوویانە بیرت دێتەوە؟ ئەو شووی بە دۆلسکی کردووە. بەڵێ. ئایا ئێستا لەم شانۆگەریەیە؟ نا، چەند ڕۆژێکە گەیشتۆتە ئێرە و بەنیازی سەفەری دەرەوەیە. لێم پرسی مێردەکەی چۆن پیاوێکە؟ مرۆڤێکە زۆر شایستە و دەوڵەمەند. لە مۆسکۆ هاوکار بووین. خۆتان تێدەگەن کە دوای ئەو ڕووداوانە تۆ دەبێت ئاگاد لە هەموو ڕووداوەکان بێت. مایدانف بزەیەکی پڕمانای کرد. هاوسەرگیری بۆ ئەو زۆر ئاسان نەبوو. سەرنجامێکی ناخۆشی لێکەوتەوە، بەڵام بە زیرەکی. هەموو کارێک ئاسان دەبێت. دیێنی بکە. ئەو بە بینینی تۆ زۆر خۆشحاڵ دەبێت. لە ڕابردوو جوانتر بووە. مایدانف ناونیشانی زینائیدای پێدام. ئەو لە میوانخانەی دەموت ئاکنجی بوو. یادەوەری ڕابردوو لە مندا هاتە کۆڵ. بڕیارمدا بۆ سبەی شەو بڕۆم بۆ بینینی هەوا و هەوەسی خۆم، بەڵام گرفتاری زۆرم توش بوو. هەفتەیەک ڕابرد. دوای تێپەڕینی هەفتەی دووەم کە سەرنجام توانیم سەرێکی لێ بدەم، چوومە میوانخانەی دموتەوە و هەواڵی ئەوم پرسی. پێیانوتم 4 ڕۆژ لەمەوبەر بەسەر منداڵەوە چووە و مرد. ئازار گەڕایە دڵم. چما گورزێک درابێت لە دڵم. بیرکردنەوە لەوەی دەمتوانی ئەو ببینم. سەرکەوتوو نەبووم و ئیدی قەت نایبینمەوە. شوێنەواری سەرزەنشتێکی زۆر تاڵی لە مندا جێهێشت. نیگایەکی تەمومژاویم لە پرزگەی میوانخانەکە گرت. دووبارەم کردەوە. ئەو مرد. بەکاوەخۆ لە میوانخانەکە هاتمە دەرێ. خۆیشم نەمدەزانی بۆ کوێ دەچم. هەموو ڕابردووم هاتە بەرچاو. بەڵێ، ژیان بە پرتا و نیگەرانی و گەنجێتی پڕ لە خۆبایی و درەوشاوە. لەکوێ کۆتایی دێت؟ ئەو ڕوخسارە خۆشەویستە، ئەو چاوانە، ئەو زوڵفانەم بیردەهاتەوە کە نهۆ لە تابوتێکی تەسکدا، لەژێر خەروارێک خۆڵی شێداری ڕەشدا، هێندەش دوور لە منەوە نا، هێشتا زیندوو. لەوەیە لە نزیک مەزاری باوکمەوە نووست بوو. وێناکردنی مێشکم دای دەگرتمەوە. وێ ڕای ئەمەش ئەم ڕستانە لە ڕۆحمدا زایەڵەی دەدایەوە. هەواڵی مردنم لە لێوی بێباکەوە بیست. بە بێباکی گوێم لێگرت. ئەی گەنجی، ئەی گەنجی، حەقت بەسەر هیچەوە نییە. چما هەموو گەنجی دنیا لەبەر دەستی تۆدایە. تەنانەت حوزنیش دڵنەوایی دەکا. تەنانەت باکت لە غەمیش نییە. لە خۆ دڵنیا و بە خۆناز. دەڵێی سیرکەن، تەنها من هەم. بەڵام کات دەڕوا و شوێنەواری تۆ لە ناو دەچێت. هەموو شتێک لە تۆدا مەحەف دەبێتەوە. مینا بەفری بەرهەتاو. ڕەنگە هەموو ڕازی چێژی تۆ لەمەدا نەبێت کە لە ئەنجامدانی هەموو کارێکدا بێتوانایی، بەڵکو پێدوا بوو ئەوانە ئەنجام دەدەیت. دروستتر بڵێم، نەک تەنها هێزی خۆت بەبادا کە نەتوانی لە کارێکی سوودمەنددا بەکاربەریت، بەڵکو هەر یەکە لە ئێمە بێگاڵتە خۆی بە هەڵە جەرج زانیوە و بە شێوەیەکی مقوڕ وا دەزانێ حەقیقەتی بڵێ: ئاخ، ئەگەر کاتی خۆم بێهودە خەرج نەدەکرد، دەمتوانی چ کارگەلێک ئەنجام بدەم. ئەمەش خۆم. چ ئومێدەگەلێکم هەبوو، چ چاوەڕوانیەک، پێشبینی چ داهاتوویەکی پڕگەوهرم دەکرد. وەختایەک کە هەوڵین هەستی حوزن، هەوڵین نیشانەی یەکەمین ئەوینم هەست پێ دەکرد. لە هەموو ئەو ئارەزوانە چ ئەنجامێکم دەستکەوت. ئێستا کە سێبەری کۆتایی ژیانم نزیک دەبێتەوە، جگە لە یادەوەری ئەو زریانی بەرەبەیانی بەهاری زوو تێپەڕە، ئیدی شتێکی شیرینتر و خۆشەویسترم بۆ نەماوەتەوە. خۆڵاسە،
بێهودە سەرە کۆنەی خۆم دەکەم. لە هەمان کاتی کاڵفامی گەنجیەوە کە نەوایەکی خەمینم لە گۆڕەوە دەبیست. بێدەنگ نەمامەوە. بیرمە چەند ڕۆژێک پاش زانینی مردنی زینائیدا لەسەر بنەمای هاواری ناخم بینەری مردنی پیرەژنێکی هەژار بووم کە لە نزیک ماڵمانەوە بوو. پیرەژنێکی شڕپۆش لەسەر تەختەخەوێکی سفت کە لە بری پشتی بڕێک گوێنی لە ژێر سەردا بوو. بە ئازار و سەختیەوە گیانی دەدا. هەموو ژیانی ئەو لە زۆرانێکی تاڵ لەگەڵ داواکاری پێداویستی ڕۆژانە تێدەپەڕی. شوێنەوارێکی لە بەختەوەری نەدەبینی. تەنانەت بەختەوەری تامکردنی هەنگوینیشی نەبوو. کەواتە چۆن لە مردنی خۆشحاڵ نەبێت کە مژدەی ئارامی و ئازادی ئەوە. وێڕای ئەمەش تا ساتێک کە جەستەی باریک و بنێسی ئەو خۆڕاگری دەکرد و سنگی بە زەحمەت لە ژێر دەستە ساردەکانیدا جوڵەیەکی سووکی دەکرد تا ئەو ساتەی کە دوایین هێزی ئەوی جێنەدەهێشت. پیرەژن نیشانەی خاچی لەسەر خۆی دەکێشا و دووبارەی دەکردەوە. خودایە لە گوناهەکانم خۆش بە. تەنها لە دوایین دەمی جیابوونەوەی ڕۆح لە لەش نیشانەکانی ترس و تۆقین لە مردن لە چاوانیدا نەما. بیرمە لە لێواری مردنی ئەم پیرەژنەدا لە مردنی زینائیدا ترسام و ویستم داوای لێخۆشبوون لە خوداوەند بکەم بۆ ئەو، بۆ باوکم، بۆ خۆشم. کتێبی دەنگی غەزەلنووس. پرۆژەی کتێبی دەنگی غەزەلنووس. پرۆژەیەکی کلتوریە بۆ بەرفراوانکردنی ڕوبەری خوێندنەوە. بەو جۆرەی کتێبەکان لەلایەن کەسێکی دیکەوە دەخوێنرێنەوە و بە ئاسانی دێنە بەردەستمان و وەک حکایەتخوانێکی کۆن بابەتەکان یان شتەکان و ڕووداوەکانمان بۆ دەخەنە ڕوو. ئاوا بەو جۆرە کلتوری خوێندنەوە ئاسانتر و خێراتر هەنگاو دەنێت. هەری ئاسانکاریەک ئەرکێکی بەجێیە بۆ ئەوەی کارێک بکەین خوێنەران و کتێبەکان بە ساناترین شێوە کار لێک بکەن. ئەم پرۆژێش ڕێگایەکی کورکراوەیە بۆ ڕێخۆشکردن و هاتنەبوونی توێژێکی تر لە خوێنەران یاخود گەڕاندنەوە و ئاشکردنەوەی ئەو خوێنەرانەی بار هۆکارێک بێت لە کتێبدا بڕاون. ناوەندی غەزەلنووس لە هەنگاوێکی کلتوری گرنگدا پرۆژەیەکی سەرپێخستووە بۆ خوێندنەوەی کتێب و گەیاندنی بە کتێبدۆستان. پرۆژەکە ڕەهەندێکی کلتوری هەیە و ئامانج لێی تەنیا بەردەستخستنی ئەو کتێبانەیە کە توی بیسەر و خوێنەر لەبەر هەر هۆیەک بێت تا ئێستا پێت نەکراوە بیان خوێنیتەوە. تەنیا ئامانجیشی هەرچی زیاتر بە کلتورکردنی کتێبە. کتێبی دەنگی غەزەلنووس. پرۆژەی ئاشکردنەوەی خوێنەرانە بە کتێب. ئێمە دەخوێنینەوە و ئێوە گوێ بگرن.